بسم الله الرحمن الرحیم کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب چەمکی خودا و وەڵامی پرسیارەکان لەسەر ئیسلام، نووسینی دکتۆر زاکیر نایک، وەرگێڕانی محەممەد شێخانی. ناوی زنجیرە زنجیرەی بابەتە فکریەکان، ژمارە 10، تیڕاژ 2000 دانە، نۆبەی چاپ دووهەم، ساڵی چاپ 2016، ژمارەی لاپەڕا 171 لاپەڕا، دیزاین گۆڤاری ڕێنوین، نرخ تەنها 3500 دینار، سەرپەرشتیکار سەرکۆک کەریم ئەحمەد، ئیمێڵ ڕێنوین 2009@yahoo.com. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 745 ساڵی 2015 پێدراوە. خوێندنەوەی کتێب ڕەشوان کاک خەضر سابر، کارە دەنجیەکان سامان بندیان. ناوەڕۆک، بابەت لاپەڕا، پێشەچی لاپەڕە 3، بەشی یەکەم چەمکی خودا لە ئاینە سەرەکیەکان، لاپەڕە 7. دروستترین پێناسە بۆ خودا لە هەر دینێکدا، لاپەڕە 9. چەمکی خودا لە هیندۆیزمدا، لاپەڕە 10. چەمکی خودا لە سیخیزمدا، لاپەڕە 16. کاریگەربوونی گوڕ و نانەک بە کەبیر، لاپەڕە 19. چەمکی خوا لە ئاینی زۆر و ئەستیریانیزم، زەردەشتی، لاپەڕە 20. چەمکی خوا لە ئاینی جۆدییزم، جوولەکە، لاپەڕە 22. چەمکی خوا لە ئاینی کریستیانیتی، مەسیحی، لاپەڕە 24. چەمکی خوا لە ئاینی ئیسلام، لاپەڕە 30. سیفەت و تایبەتمەندیەکانی خودا، لاپەڕە 40. کۆتایی بەشی یەکەم، لاپەڕە 59. بەشی دووەم، زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاراستەی مسلمانان دەکرێن، لاپەڕە 6. فرەی تعەدود، لاپەڕە 6. فرە پیاوی، فرە مێردی، لاپەڕە 69. سەرپۆشی ئافرەت، لاپەڕە 73. ئایا ئیسلام لە ڕێگای شمشێرەوە بڵاو بۆتەوە، لاپەڕە 83. مسلمانان تونڕە و تیرۆریستن، لاپەڕە 89. خواردنی بەرهەمە ئاژەڵیەکان، لاپەڕە 96. شێوازی سەربڕینی ئاژەڵ لە ئیسلامدا شێوازێکی دڕندانەیە، لاپەڕە 104. شێوازی سەربڕینی ئاژەڵ لە ئیسلامدا شێوازێکی دڕندانەیە، لاپەڕە 107. مسلمانان کەعبە ئەپەرستن، لاپەڕە 110. غەیرە مسلمانان ڕێگەیان پێنەدراوە لە چوونە مەکە، لاپەڕە 113. حرامکردنی بەراز، لاپەڕە 116. حرامکردنی عارق، لاپەڕە 120. یەکسانی لە شایەتیداندا، لاپەڕە 128. میرات، لاپەڕە 135. ئایا قورئان وتەی خودایە، لاپەڕە 141. ڕۆژی دوایی، لاپەڕە 141. بۆچی مسلمانان بۆ چەند کۆمەڵ و مەذهەبێکی فکری جیاواز دابەش بوون، لاپەڕە 152. ئەگەر هەموو ئاینەکان هانی خەڵک ئەدەن بۆ چاکەکاری، بۆچی ئەبێت تەنها شوێنی ئیسلام بکەوین، لاپەڕە 157. جیاوازی زۆر و قەبە لە نێوان ئیسلام و کردداری مسلمانان، لاپەڕە 165. ناوبردنی ئەوانەی مسلمان نین بە کافر، لاپەڕە 170. ناوەڕۆک، لاپەڕە 171. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی لاپەڕە 3. بەناوی خودای بەخشندەی میهرەبان، بەناوی ئەو خودایەی کانگای ڕەحمەت و سۆز و بەزەییە. درود و سەڵاوات و ڕەحمەت بڕژێ بەسەر پێغەمبەری پێشەوامان، وەڕەزا و ڕەحمەت لە یار و شوێن کەوتوانی بێت تا ڕۆژی دوایی. لە ژێر سێبەری ئەم ئاەتەی خودای گەورە کە لە سوورەتی ئەننەحلدا دەفەرمێت: ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. سورة النحل آية 125. واتا خەڵکی بانگ بکە بۆ ڕێگەی پەروەردگارت بە لێزانی و دانایی و ئامۆژگاری چاک و شیرن لەگەڵیان بدوێ. مجادلە بکە و بدوێ بە چاکترین شێوە
بێگومان پەروەردگارت خۆی چاک دەزانێ بەوانەی کە گومڕابوون و لایاندا و لە ڕێگاکەی و هەر خۆشی زانایە بەوانەی لەسەر ڕێگای ڕاستن. بەڕاستی کتێب و ڤیدیۆکانی شێخ ئەحمەد دیداد و دکتۆر زاکر نایک و یوسف ئەستێس و پیر فۆجل و شێخ خالید یاسین و ئەبوو هەمزە و ئەبوو عومەر الباحث و دکتۆر هەیثەم تەڵحەت و زۆری تر. لەم سەردەمە زۆر پێویستە تا هەموو گومانەکانی ئەم سەردەمە یەک بە یەک هەڵوەشێنەوە و ئەم گومانە بە قازانجی ئێمەی مسڵمانان تەواو بێت، چکە دەبێتە هۆی ئەوەی کە شارەزاییمان زیاتر بێت لە دینەکەی خوددا، باوەڕبوونمان بە خوددا پتەوتر بێت و جێگیر بین لەسەر دینەکەی خوددا. ئێمەش لەگەڵ تەواوی خۆشەویستمان بۆ هاوڵاتی کورد بە تایبەتی لاوانی کورد بە پێویستمان زانی کە هەر وەک هۆشیارکردنەوە تاکە تاکەی هاوڵاتی خۆشەویست لە بەلا ڕێدانی هاوڵاتیانی کورد لەسەر ئیسلامی مەزن بۆ ئیلحاد و مەسیحیەت هەتا دوایی. بۆیە لەم سەردەمە کە سەردەمێکی پێشکەوتووە و وە گەنجی مسڵمان هۆشیار بووە، بۆیە دەمانەوێ ئەم گەنجانە لە ڕێلا بدەین و بیکەین بە مەسیحی. بەڵام گەنجی کورد زۆر لەوە هۆشیارترن کە مەسیحیەت قبوڵ ناکات و هەرگوێشی پێنادات. بەڵام ئێستا کڵێسا زانیویەتی کە گەنجی کورد مەسیحیەت قبوڵ ناکات، بۆیە بە ناوی بێدینیەوە دێن بۆ گەنجان و گومانەکانیان لەسەر ئیسلام بە ناوی بێدینی بڵاو دەکەنەوە. بۆیە ئێمە کە وەڵامی گومانەکان دەدەینەوە وە قسە زۆر لەسەر ئەو کەسانە دەکەین کە گومان بڵاو دەکەنەوە، جارێکیان لەگەڵ یەکێک بە ناوی بێدینی گومانی بڵاو دەکردەوە قسەم کرد. وتی دەمەوێت گوفتوگۆت لەگەڵ بکەم. وتم چ بیر و باوڕێکت هەیە؟ وتی بێدین. وتم چۆن بێدینێک؟ وتی لە فەیسبووک پەیجێکم کردەوە و خەڵکم بێدین دەکرد. وتم چۆن چۆنی؟ وتی لەو پەیجەدا گومانێکی زۆرم لەسەر ئیسلام و مسڵمانان بڵاو کردەوە. وتم ئەی باشە ئەوان باوەڕیان پێت دەکرد؟ وتی ئەی چۆن باوەڕ ناکەن؟ وێنەی پەیجەکەم هی ئەنیشتاین بوو بەڕەش و سپی کە ئاستی زانستی من دەردەخات. ئینجا بە کەمێک گاڵتە و هەندێ دەستکاری زانست و جارجاریش بە عەقڵ دەچوومە دڵی باوەڕدار و گومانم تێیدا دەچاند. وتم ئەو کارەت بۆ ئەوە بوو تا لە حەقیقەت ڕابکەی یان لەبەر ڕق و قینەت بوو بەرامبەر بە ئیسلام؟ وتی نا، لە ڕق و قینەم بوو بەرامبەر بە ئیسلام. وتم بۆچی؟ وتی چونکە من مەسیحیم بەڵام لە فۆرمێکی بێدینیدا. وتم ئەی بۆ هەر لە سەرەتاوە نەتوت کە مەسیحیت؟ ئەم دووڕیەت لە چییە؟ وتی ئاخر ناتوانم، چونکە مسڵمانان ئەوە قبوڵ ناکەن کە سێ خودا الثالث المقدس وجودی هەبێ و بەوەش ڕازی نابن کە بە کەسێکی لەدایک بوو عیسای کوڕی مەریەم عەلەیهی السەلام بووترێت خودا. وتم جا کە دینەکەت ئاوایە ئەی بۆچی وازی لێ ناهێنی؟ وتی لەعنەتی خوات لێبێ، دوورکەوە لێم وات لێ کردم ڕووی خۆم بۆت ئاشکرا بکەم. بۆیە ئێمەش بە پێویستمان زانی وەک خزمەتێک بە گەنج و لاوانی وڵاتەکەمان ئەم کتێبەیان پێشکەش بکەین و چەند گەنجێکی لاو و خەمخۆری ئەم ئیسلامە هەر ئەوەندەمان لەدەست هات و چاوەڕوانی کتێبە بە سوودەکانی دکتۆر زاکر بن کە ماوە کتێبێکی ئەوتان پێشکەش دەکەین و بمان بورن لە هەر هەڵەیەک و کەم تەرخەمیەک بە هیوای سوود وەرگرتن. بەشی یەکەم، چەمکی خوا لە ئاینە سەرەکیەکان. لاپەڕا 7. دابەشکردنی ئەدیانە سەرەکیەکان. هەموو دینەکانی جیهان ئەتواندرێت دابەش بکرێن بۆ دینە سامیەکان و دینە غەیرە سامیەکان، کە دینە غەیرە سامیەکانیش دەتواندرێت دابەش بکرێن بۆ دینە ئاریەکان و دینە غەیرە ئاریەکان. دینە سامیەکان ئەمانە کۆمەڵێک دینن کە لە سامیەکانەوە سەرچاوە دەگرن بە گوێرەی ئینجیل. پێغەمبەر نوح عەلەیهی سەڵات وەسەلام کوڕێکی هەبوو بە ناوی سام، نەوەکانی ئەمیش بە سامیەکان ناسراون. هەر بۆیە دینە سامیەکان ئەو دینانان کە لە جوولەکە و عەرەب و ئاشوریەکانەوە سەرچاوە دەگرن کە سەرەکیترینیان ئیسلام و مەسیحیەت و یەهودیەتە، کە هەمویان دینی پێغەمبەرایەتیە
کە بڕوایان بە دابەزینی ڕێنمایی وەحی هەیە لە خوداوە بۆ پێغەمبەرەکان. دینە غەیرە سامیەکان زیاتر دابەش دەکرێن بۆ ئەلیف دینە ئاریەکان بە دینە غەیرە ئاریەکان. ئەلیف دینە ئاریەکان لاپەڕە هەشت. ئەمانە دینگەلێکن کە لە نێوان گەلە ئاریەکان بڵاوبوون و سەرچاوەیان گرتووە. گروپەگەلێکی بەهێز و هیندۆ ئەوروپیەکان کە بە ئێران و باکووری هیندا بڵاو بوونەوە لە ساڵی 1500 تا 2000 پێشزایەنی، کە لە دینە ئاریەکانیش زیاتر دابەش دەکرێن بۆ ڤیدیچی و وەغەیرە ڤیدیچی. دینە ڤیدیچیەکان بە هەڵە ئێستا ناو دەبرێن بە هیدۆیزم یاخود براهمینیزم، و دینە غەیرە ڤیدیچیەکانیش سیخیزم، بودایزم، جاینیزم و هەتا دوایی کە نزیکەی هەموو دینە ئاریەکان دینی بێ پێغەمبەرن. بەڵام دینی زەردەشتی کە دینێکی ئاریە لە جۆری غەیرە ڤیدیچیەکان، بەڵام دەبینین ئیدعای هەبوونی پێغەمبەرێک دەکەن. بە دینی غەیرە ئاریەکان، دینە نائاریەکان سەرچاوەیان زۆر جیاواز و هەمە جۆرە. کۆنفۆسایزم و تۆیزم چەندینێکی چینین، لە کاتێکدا شینتۆیزم دینێکی یابانیە. زۆرێک لەم دینە نائاریانە چەمچێکی ڕوونیان نییە بۆ خوددا، بۆیە زیاتر وەک سیستەمێکی فیکری ئاماژەیان بۆ دەکرێت وەک لەوەی پێیان بوترێت دین. دروستترین پێناسە بۆ خوددا لە هەر دینێکدا لاپەڕە نۆ. چەمچی خوددا بە پێ تێڕوانینی دینێک ناتواندرێت حکمی لەسەر بدرێت بە تەنها تێبینیکردنی شوێن کەوتوانی. شتێکی زۆر باوە کە شوێن کەوتوانی دینێک بێ ئاگا و نەزان بن سەبارەت بەوەی کە کتێبەکان چی دەڵێن سەبارەت بە چەمچی خوددا. بۆیە هەمیشە باشتر وایە بۆ تێگەیشتن لە چەمچی خوددا لە هەر دینێکدا بگەڕێنەوە بۆ سەرچاوە پیرۆزەکانیان، با پێکەوە لێکۆڵینەوەیەک لەسەر ئەدیانەکانی تر بکەین بۆ ئەوەی بزانین چیان هەیە بۆ وتن لەسەر چەمچی خوددا. چەمچی خوددا لە هیندۆیزمدا لاپەڕە دە. دیارترین دین لە نێوان دینە ئاریەکاندا دینی هیندۆیزمە. هیندۆ لە ڕاستیدا وشەیەکی فارسیە کە بە واتای ناوچەکانی پاش دۆڵی ئیندۆزەوە دێت. هەرچۆنێک بێت لە ئێستادا وشەی هیندۆیزم بەکاردێت وەک ناوی دینێکی سربەخۆ و تایبەت بە خەڵکانی ئەو ناوچەیە کە ئەساسەکانی ئەم دینە بریتین لە ڤیداس و ئۆپانیشاد، باگوت، گیتا. چەمچی باو بۆ خوددا لە ئاینی هیندۆیزمدا لاپەڕادا. هیندۆیزم زیاتر بەوە بەناوبانگە کە دینێکی فرەبیر و ڕاو عەقیدەیە. هەر لە ڕاستیچدا زۆرێک لە شوێن کەوتوانی ئەم دینە لایەنگری ئەمە دەکەن و بانگەواز بۆ دینەکەیان دەکەن وەک دینێک کە خاوەنی چەندین خوددا بێت. ئەمە لە کاتێکدا هەندێک لە هیندووەکان بڕوایان بە هەبوونی 33 تاوەکو 330 ملیۆن خوددا هەیە. بەڵام هیندووە خوێندەوار و تێگەیشتووەکان کە شارەزایی دینەکەیانن سوورن لەسەر ئەوەی کە دەبێت هیندووەکان تەنها بڕوایان بە هەبوونی یەک خوددا هەبێت و بیپەرستن. دیارترین جیاوازی لە نێوان موسڵمانان و هیندووەکان لەسەر چەمچی باوی خوددا لای هیندووەکان کە بڕوایان بە فەلسەفەی پانسیزم یەکگرتووی هەیە کە ئیدعای ئەوە دەکات کە هەموو شتەکان بە زیندوو و نازیندوو بەشێکن لە خوددا و پیرۆزن. هەر لەبەر ئەمەشە کە هیندووەکان دار و خۆر و ئاژەڵ و مرۆڤەکانیش بە بەشێک لە خوددا دەزانن. بۆ هیندوویەکی ئاسایی هەموو شتێک خوددایە، بەڵام پێچەوانەی ئەمە لە ئیسلامدا هەیە کە هانی مرۆڤایەتی دەدات کە خۆی و هەموو دەوروبەرەکەشی بە نمونەی دروستکراوی خوددا بزانن و مەخلووقن نەوەک خۆیان بە بەشێک لە خوددا بزانن. بۆیە لەم ڕوانگەوە موسڵمانان بڕوایان وایە کە هەموو شتێک موڵکی خوددایە و لەلایەن ئەوە دروستکراون، جا هەر لە دار و بەردەوە بیگرە هەتاوەکو خۆر و گەلە ئەستێرەکان. قورئان لاپەڕە 11 کە دیارترین ئاماژە لە قورئان ئەوەیە کە هیچ کەس و شتێک نەپەرسترێت بێجگە لە ئەڵڵاه. ئێستا بابەیەکەوە ئەو بابەتە هەڵبەسەنجێنین کە ئاینی ئیسلام و هیندۆیزم تێیدا هاوبەشن. باگوات گیتا دیارترین و باوترین کتابی پیرۆزە لە ناو هەموو هیندووەکاندا. تێیدا چەندین دەق هەن کە ئاماژە بە یەکتاپەرستی دەکەن و دژی پەرستنی خودای جۆرا و جۆرن.
ئەوانەی کە ژیریان پارە و ماڵ و سامان دزیویەتی خۆیان داوە بەدەستەوە بۆ نیمچە خودا و دروستکراوەکانیان کە ئەمانە شوێن ڕێنمایی و ڕێو شوێن و پەرستشێک دەکەون کە لەگەڵ سروشت و بەرژەوەندی خۆیان دەگونجێت. باگواد گیتە بەشی 7 ئایەتی 20. لێرەدا گیتە ئاماژە بەو کەسانە دەکات کە مادەپەرستن و بۆیە خوددا درۆینەکانیان دەپەرستن نەوەک خودای ڕاستەقینە. ئۆپانیشادیش بە هەمان شێوە بە کتێبێکی پیرۆزی هیندوەکان دادەنرێت کە تێیدا تێبینی چەند دەقێک دەکەین. ئەو تەنها یەکە و نابێت بە دوو. ئۆپانیشاد 1، 2، 6. ئەو نەخێزانی هەیە نەخودا. ئۆپانیشاد 9، 6. هیچ هاوتا و هاوشێوەیەکی نییە. ئۆپانیشاد 19، 4. هیچ هاوتا و هاوشێوەیەکی نییە کە ناوی ئەو سەربەرزیەکەی گەورەیە. ئۆپانیشاد لاپەڕە 736، 737. با ئەو دەقانەی سەرەوە بەراورد بکەین بە چەند دەقێکی قورئان. خودای گەورە دەفەرمێت وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد. سوورەتی ئەلئیخلاس ئایەتی 4. و هیچ هاوشێوەیەکی نییە. قورئان سوورەتی 112 ئایەتی 4. خودای گەورە دەفەرمێت لەیسە کەمیثلیه شەی. سوورەتی ئەششوڕا ئایەتی 11. هیچ شتێک نییە بە وێنەی ئەو زاتە، هیچ شتێک لەو ناچێت. قورئان سوورەتی 11 ئایەتی 42. گەر بنواڕینە دەقێکی تری ئۆپانیشاد و بەراوردی بکەین بە قورئان، شێوەی ئەو هەرگیز نەبیندراوە و کەس بە چاوی خۆی نەیبینیوە. ئەوانەی کە بە دڵ و بە عەقڵ دەیناسن ئەوە پەیوەندێکی پتەویان دروست کردووە و هەمیشە زیندوو دەبن. ئۆپانیشاد بەشی 20، 4. قورئانیش بە هەمان شێوە باسی ئەو لایەنە دەکات کە خودای گەورە دەفەرمێت لا تدركه الأبصار وهو يدرك الأبصار وهو اللطيف الخبير. سورة الأنعام آية 103. واتە دەستگای بینایی و ئیدارەکی مرۆڤ ناتوانێت ئەو زاتە ببینێت، بەڵام زانیاری و ئەسەری ئەو خودایە هەموو شتێکی گرتوێتەوە. ئاگداریشە بە هەموو دەستگاکانی بینایی، هەر ئەو وردبین و ئاگایە. قورئان سوورەتی 6 ئایەتی 103. ڤێداس دانەدرێت بە پیرۆزترین کتاب لە ناو هەموو هیندوەکاندا کە 4 ڤێداسی سەرەکی بوونیان هەیە: ڕێگڤێد، یاجۆرڤێد، سامڤێد، ئارساڤاڤێد. یەکەم یاجۆرڤێد چەند دەقێک لەم کتێبە هیچ شتێک نییە لە شێوەی ئەو. یاجۆرڤێد 3:32 و دواتریش تێدا ئاماژە بەوە دەکات کە ئەو لەدایک نەبووە. ئەو بێجەستە و پاکە. یاجۆرڤێد 48. ئەوان دەستنە ناو تاریکیەوە، ئەوانەی کەشتە سروشتیەکان دەپەرستن و ئەوانەی کەشتە دروستکراوەکان دەپەرستن دەستنە قوڵاییەکی زیاتر تاریکیەوە. یاجۆرڤێد 49. دووهەم ئەسراڤاڤێد چەند دەقێک لەم کتێبە خودای گەورە و پیرۆزە. ئەسراڤاڤێد 3:58-20. ڕێگڤێد کۆنترینی هەر سێ ڤێداسەکەیە کە بە یەکێک لە کتابە زۆر پیرۆزەکانیش دادەنرێت لای هیندوەکان، کاتێک کە ئاماژە بەوە دەکات کە ڕاهی بە زیرەکەکانیان زۆر جار خودایان بە تاک و تاقانە ناوردووە. ڕێگڤێدا 46:164. لە ڕێگڤێدادا ئەتواندرێت بوترێت زیاتر لە 33 سیفەتی خودای تێدایە کە یەکێک لەوانە براهما کە بە واتای خالیق دێت کە مسلمانان هیچ کێشەیەکیان لەگەڵیدا نییە، بەڵام کێشەکەمان لەگەڵ ئەوەدا هەیە کە هیندوەکان بە خودایەکی چارسەری دایدەنێن. دەقێک لە ڕێگڤێدا ئەی هاوڕێنە، هیچ کەسێک مەپەرستن تەنها ئەو نەبێت، ئەو کە خودای پیرۆزە. ڕێگڤێد 1:8. و لە کتێبی ڕێگڤێدا سایتیدا لە بەشی 6 لاپەڕا 1803-1802
ئاماژە بە چەند دەقێکی یەکتاپەرستی دراوە وەک تەنها یەک خوددا هەیە، دوو نا، هەرگیز هەرگیز هەرگیز. بۆیە تەنها لە ڕێی بەدواداچوونێکی هێمنانەوە دەتوانین بگەین بە مەقیفی دینی هیندۆیزم لەسەر چەمکی خوددا. چەمکی خوددا لە سیخیزمدا. لاپەڕە 16. سیخیزم دینێکی غەیری سامیە و دینێکی ئاری و غەیرە ڤیدیچیە. هەرچەندە دینێکی سەرەکی نییە لە جیهاندا، بەڵکو لقێکە لە دینی هیندۆیزم کە لەلایەن گوڕ و ڕاهیب نانەکەوە دۆزرایەوە لە ساڵانی کۆتایی سەدەی 15 سەرچاوەی سەرهەڵدانی ناوچەکانی پاکستان و باکووری ڕۆژئاوای هیندە کە پێی دەوترا پۆنجاب، واتە خاچی پێنج ڕووبارەکە. گوڕ و نانەک لە کشاتریە لەدایک بووە لە خێزانێکی هیندۆ، بەڵام زۆر کاریگەر بووە بە دینی ئیسلام و موسڵمانەکان. پێناسەی سیخ و سیخیزم. وشەی سیخ وەرگیراوە لە وشەی سیسیە بەواتای مورید یاخۆت شوێنکەوتە. ئاینی سیخیەکان ئاینی دەگوڕوەکەیە. ڕاهیب یەکەم گوڕ و کەنانەک بووە وەک دەهەم کۆتا گوڕ و گۆبین سینێغ بوو. کتێبی پیرۆزی سیخیەکان پێی دەوترێت سری گوڕ و گرانز و پێشی دەوترێت ئادی گرانز ساهیب کە یەکێکە لە هەموو سیخێک کە دەبێت پەیوەست بێت بە 5 کافیەکەیەوە کە دەبن بە پێناسەی ئەوان. یەکەم کێش، قژێکی درێژ کە هەموو گوڕوەکان دەیان هێشتەوە. دووەم کانغا، شانەکردنی قژ، دەبوو قژیان بە پاک و خاوێنی ڕابگرن. سێهەم کادا، بازنەی کانزایی بۆ بەهێزکردنی لەش و خۆپارێستنی جەستەیی. چارەم کیرپان، هەڵگرتنی چەقۆیەک بۆ پارێزگاری خۆی. پێنجەم کاچە، زلی ژێرەوەی تایبەت کە درێژ بۆتەوە و بۆ زیادبوونی گورج و گۆڵی. موڵمانترا سەرەکی ترین ڕێبازی سیخیزم. باشترین پێناسا کە هەر سیخێک بتوانێت لەسەر چەمکی خودای بیکات وتەی موڵمانترایە کە ئەم ڕێبازە لە سەرەتای کاتی گوڕ و گران ساهیب سەری هەڵدا کە لەسەری گوڕ و گران ساهیب ئاەتی یەکدا دەڵێت تەنها یەک خوددا بوونی هەیە کە پێی دەوترێت خالیقەکە، کە دوورە لە ترس و ڕقلێبوونەوە هەتایە و لە کەس نەبووە و گەورە و پیرۆزە. دینی سیخیزم سنوور بۆ چەمکی خوددا لای شوێن کەوتوانی دادەنێت بەوەی کە تەنها یەک خودای گەورە بە توانای هەیە کە نادیارە و لەسەر فۆرمی ئێک ئۆمکارا. لە فۆرمە دیارەکەیدا کە بە ئۆمکارا ناو دەبردرێت خوددا چەند سیفەتێکی هەیە: کارتار، خالیق، ساهیب، خوددا، ئاکاڵ، هەتایی، ساتاناما، ناوە پیرۆزەکە، باروادیگار، چاودێریکەر، ڕەهیم، بەخشندەک، کەریم، چاکەکار. و هەروەها پێشی دەوترێت وەهی گۆر، خودای تاک و تەنها و ڕاستەقینە. لەگەڵ ئەوەی کە دینی سیخیزم سوورە لەسەر هەبوونی یەک ڕێبازی یەکپەرستی و باوڕشیان بە ئاڤاتاڕاڤادا، واتە هاتنی خوددا بە شێوەیەکی بەرجەستە، واتە بڕوایان وایە کە خوددا لەسەر شکلی مرۆڤ خۆی دەرناخات کە بە ئاڤاتارە ناسراوە. و هەروەها سیخیزم زۆر بەتوندی دژی بتپەرستیە. کاریگەربوونی گوڕ و نانەک بە کەبیر. لاپەڕە 19. گوڕ و نانەک زۆر کارتێکراو بوو بە وتەکانی سانت کەبیر هیندە. هێندە پێی کاریگەر بوو کە هێندێک لە بەشەکانی سری گوڕ و نانەک ساهیب 2 بەیتی سانت کەبیری تێدایە. یەکێک لە وتانە هەمووان بیری خوددایان دەکەوێتەوە لە کاتی کێشە و چەرمەسەریدا، بەڵام کەس بیری لای خوددا نییە لە کاتی ئاشتی و خۆشیدا. ئەو کەسەی کە لە کاتی ئاشتی و خۆشیدا بیری لای خوددا بێت، ئیتر بۆچی تووشی کێشە دەبێت؟ با ئەم چەندێرە بەراورد بکەین بە قورئانی پیرۆز. لێرەدا خودای گەورە دەفەرمێت وَإِذَا مَسَّ الْإِنسَانَ ضُرٌّ دَعَا رَبَّهُ مُنِيبِينَ إِلَيْهِ ثُمَّ إِذَا خَوَّلَهُ نِعْمَةً مِّنْهُ نَسِيَ مَا كَانَ يَدْعُو إِلَيْهِ مِنْ قَبْلُ
وجعل لله أندادا ليضل عن سبيله قل تمتع بكفرك قليلا إنك من أصحاب النار. سورة الزمر آية 8. واتا ئادەمیزاد کاتێک ناخۆشی و زەرێکی توش هات هاوار و هانا بۆ پەروەردگاری دەبات و لێی دەپاڕێتەوە. پاشان کاتێک خوددا دەروی لێ کردەوە ئەوسا چیتر دوعای نزاکانی فرامۆش دەکات و بیری خودای نامێنێت. چەمچی خوا لە ئاینی زۆرۆئەستێریانیزم زەردەشتی لاپەڕە 20. ئاینی زۆرۆئەستێریانیزم یەکێکە لە دێرینترین ئاینەکانی ئاریەکان کە زیاتر لە 2500 ساڵ بەر لە ئێستا لە ئێران سەری هەڵداوە. هەر لەبەر ئەمەشە کە ژمارەی شوێن کەوتوانی کەمە کە دەکاتە نزیکەی 103,000 کەس لەسەر تاپای هەموو جیهان. پەیامبەرە ئێرانیەکان زۆرۆستر زەردەشت دامەزرێنەری زۆرۆئەستێریانیزمە. پەرتووکی پیرۆزی ئەم ئاینە بریتین لە دەساتیر و ئاڤێستا. وشەی خوددا لە ئاینی زۆرۆئەستێریانیزم پێی دەوترێت ئاهورا مەزدا. وشەی ئاهورا بەمانای خوا دێت، وشەی مەزدەش بەمانای زانا دێت، کەواتە هەردووچیان بەیەکەوە ئەهر و مەزدا واتای خوای زانا دەگەیەنێت. ئاهورا مەزداش جۆرێکە لە جۆرەکانی باوەڕبوون بە تاکێتی خوا و بە یەکتا پەرستی. تایبەتمەندیەکانی خوا بە گوێرەی دەساتیر: یەکەم، خوا تاک و تەنیایە. دووهەم، خوا هاوشێوەی نییە. سێهەم، نەسەرەتای هەیە و نەکۆتایی. چارەم، ئەو نەباوکی هەیە و نەدایک، هەروەها خێزان و منداڵیشی نییە. پێنجەم، ئەو شێوەی یاخۆد وێنایەکی نییە. شەشەم، نەچاو ئەتوانێت بیبینێت، نەهێزی بیرکردنەوە ئەتوانێت بیری لێ بکاتەوە. هەفتەم، ئەو لە سەرووی هەموو ئەو شتانەیە کە ئێمە بە مێشک و خەیاڵماندا دێت. هەشتەم، ئەو لە خودی خۆمان لێمان نزیکترە. تایبەتمەندیەکانی خوددا بە گوێرەی ئاڤێستا. بە گوێرەی ئاڤێستا هەردوو گاتاکان و یەسنا کۆمەڵێک تایبەتمەندی جیاواز ئەدەنە پاڵ ئەهر و مەزدا. لەوانەش یەکەم بەدیهێنەر یەسنا 11 7 31، یەسنا 7 44، یەسنا 11 50، یەسنا 7 51. دووهەم، گەورە و بەتوانە بەهێز یەسنا 11 33، یەسنا 6 48. سێهەم، میهرەبان و دلۆڤان یەسنا 11 33، یەسنا 6 48. چوارەم، بەخشندە یەسنا 4 43، 7 5، 11 9، 15 13، یەسنا 2 44، یەسنا 5 45، یەسنا 9 46، یەسنا 3 48. چەمچی خوددا لە ئاینی جودیزم جوولەکە لاپەڕە 22. ئاینی جوولەکە یەکێکە لە ئاینە سەرەکیەکانی ڕەگەزی سامیەکان. شوێن کەوتوانی ئەم ئاینە پێیان دەوترێت جوولەکە و باوەڕیان بە پێغەمبەرایەتی پێغەمبەر موسا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام. لە دیۆتێڕۆنۆمی کە دەکاتە پێنجەم پەرتووکی پیرۆزیان چەند ئامۆژگاری و ڕاستپاردەیەکی پێغەمبەر موسایە عەلەیهی سەڵات وەسەلام. یەکەم، ئەینەوەی ئیسرائیل گوێ بگرن، خودای ئێمە یەک خودایە. ئینجیل دیۆ 4 6. بڕوانە ئەم دێرەی پەرتووکی ئیسایە کە دەڵێت بەتەنها من پەروەردگارم، هیچ ڕزگارکەرێکی تر نییە لە پاڵ مندا. ئیسایە 11:45. دووهەم، تەنها من خودام، هیچ خودایەکی تر نییە، هیچ خودایەکی تر هاوشانم نییە. ئیسایە 5:45. سێهەم، من خودام و هیچ خودایەکی تر بوونی نییە، من خودام و هیچ هاوشێوەیەکم نییە. ئیسایە 9:46. ئاینی جوولەکە ڕەخنە دەگرێت لە پەرستنی بت، هەروەها لەم چەندێرەی خوارەوە ڕوون دەبێتەوە. ئێوە نابێت هیچ خودایەکی ترتان هەبێت جگە لە من.
ئێوە نابێت هیچ وێنەیەکی داتاشرا و دروست بکەن بۆ خوا لە هاوشێوەی هەر شتێک لە ئاسمانی سەر و یاخۆت لە زەوی خوارەوە یاخۆت ئەوەی لە ناو ئاوی زەویدا هەیە. ئێوە نابێت هەوڵ بدەن کە کوڕنووشیان بۆ ببەن یاخۆت بیان بینن چونکە تەنها من پەروەردگارم، من خوایەکم حەسوودم. ئیکسۆدۆس 5:3. ئێوە نابێت هیچ خودایەکی ترتان هەبێت جگە لە من. ئێوە نابێت هیچ وێنەیەک داتاشراو بۆ خوددا هاوشێوەی هەر شتێک لە ئاسمانی سەر و یاخود زەوی خوار و یاخود ئەوەی لە ناو ئاوی زەویدا هەیە. ئێوە نابێت خۆتان بۆ بچەمێننەوە بۆیان و نابێت خزمەتیشیان بکەن لەبەر ئەوەی تەنها من خوددام، من خودایەکی حەسوودم. دیۆ 9:5. چەمچی خوددا لە ئاینی کریستیانێتی مەسیحی لاپەڕا 24. مەسیحیەت یەکێکە لە ئاینەکانی ڕەگەزی سامیەکان کە دەوترێت نزیکەی 2 بلیۆن شوێنکەوتووی هەیە لە هەموو جیهاندا. ناوی کریستیانێتی وەرگیراوە لە ناوی جیز کرایس کە دەکاتە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام. پێغەمبەر عیسا بە هەمان شێوە کەسایەتێکی بەڕێزە لە ئاینی ئیسلامدا. هەروەها ئیسلام تاکە ئاینی غەیرە مەسیحیە کە فەرمانی کردووە بە بڕوابوون بە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام پێش ئەوەی چەمچی خوا لە ئاینی مەسیحیەتدا تاوتوێ بکەین، ئەوە دەین باس لە پلە و پێگەی پێغەمبەر عیسا دەکەین لە ئاینی ئیسلامدا. ئیسلام تاکە ئاینی غەیرە مەسیحیە کە بڕوابوونی بە پێغەمبەر عیسای کردوتە بەشێک لە ئیمان. هیچ مسڵمانێک پێی ناوترێت مسڵمان گەر هاتوو بڕوای بە پێغەمبەر عیسا نەبوو عەلەیهی السەڵات وەسەلام. یەکێک بووە لە بەڕێزترین و بەهێزەکانی پەروەردگار. ئێمە باوەڕمان بەوە هەیە کەوا لە دایک بوونی پێغەمبەر عیسا دەرئاسا بووە بەهۆی ئەوەی بەبێبوونی باوک بووە کە زۆرێک لە مەسیحیەکانی ئەم چەرخە باوەڕیان بەمە نییە. ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئەو چارەسەری نابینا و ئەوانەی تێکچوونی پێستیان هەبووە کردووە، بەڵام هەموو ئەمانەش بە یارمەتی و ڕەزامەندی پەروەردگار. ڕەنگە کەسێک هەبێت و بپرسێت باشە ئەگەر مسڵمانەکان و مەسیحیەکان بەم شێوەی ڕێز دەگرن لە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام خۆشیان دەوێت، ئەی کەواتە لایەنە ناکۆک و دژەکەیان چییە؟ جیاوازی سەرەکی ئاینی ئیسلام و مەسیحیەت لە پێداگیری مەسیحیەکانە لە بەخۆدانانی پێغەمبەر عیسا. ئەمەش لە کاتێکدا بەڵێ کۆڵینەوە لە سەرچاوەکانی ئاینی مەسیحی ئەوە دەردەکەوێت کە پێغەمبەر عیسا هەرگیز بانگەشەی بۆ خوایەتی خۆی نەکردووە. هیچ وشەیەک یاخود دەرێک نییە لە هەموو ئینجیلدا کە تێیدا پێغەمبەر عیسا بەخۆی وتبێت من خودام یان من بپەرستن، بەڵکو بە پێچەوانەوە ئینجیل ژمارەیەک گوفتاری تێدایە کە پێغەمبەر عیسا تەواو خۆدانانی بەخوا ئامۆژگاری خەڵکی کردووە. بڕوانە ئەم چەندێرەی ئینجیل کە لە سەرزاری پێغەمبەر عیسا تۆمارکراون. باوکی من لە من گەورەترە. جۆن 28:14. باوکم لە هەموو شتێک گەورەترە. 29:10. جۆن من بە ڕۆحی خوددا شەیطان بەدەردەنێم. مەتا 28:12. بە پەنجەی خوددا شەیطان بەدەردەنێم. لوقا 20:11. من خودی خۆم ناتوانم هیچ شتێک بکەم، هەر کە ئەبیستم یەکسەر بڕیار دەدەم. بڕیاردانی منیش دادپەروەرانەیە، چونکە ویستی نییە بەڵکو ویستی باوکمە کە بۆ منی ناردووە. ئەرچی پێغەمبەر عیسا جێبەجێکردنی شەریعەتەکانی تر بووە. پێغەمبەر عیسا هەرگیز بانگەشەی خوایەتی بۆ خۆی نەکردووە. ئەو ڕاست و ڕەوان سروشتی ئەرکەکانی خۆی ئاماژە پێداوە. پێغەمبەر عیسا تاکو و یاساکان یاخۆ تاکو و شەریعەتەکانی پێش خۆی جێبەجێیان بکات و کارایان پێ بکات. ئەمەش زۆر بەڕوونی لەو قسانە دەبینرێن کە پێغەمبەر عیسا عەلەیهی السەڵات وەسەلام خۆی کردوونی. بۆ نمونە ئەوە بزانن کە من نەهاتووم تاوەکو یاساکان تێک بدەم، یاخۆد نەهاتووم تاکو پێغەمبەرەکان لەناو بدەم. من نەهاتووم بۆ تێکدان بەڵکو هاتووم بۆ کارپێکردن. بەتوندی پێتان ڕادەگەێنم ئەگەر ئاسمان و زەوی تێپەڕن و بڕۆن، ئەوە نابێت بچووکترین بەشی یاساکان پشتگوێ بخرێن، بەڵکو دەبێت هەمویان جێبەجێ بکرێن.
جا ئەوەی لای بدات لە یەکێک لەو فەرمانانە یاخۆت کەسانی تر هام بدات بۆ سەرپێچیکردن ئەوە لە بەهەشدا بە بچووک سەیر دەکرێت بەڵام ئەوەی جێبەجێیان بکات و ئامۆژگاری کەسانی تر بکات بەکردنی ئەوە بە گەورەیی سەیر دەکرێت لە بەهەشدا. ئینجیل مەتا 20:75. پەروەردگار پێغەمبەر عیسای ناردووە عەلەیهی سەلام. ئینجیل باز لە سروشتی پێغەمبەرایەتی پێغەمبەر عیسا دەکات لەم چەمدێرەدا. هەروەها ئەو قسانەی لە منی دەبیستن هی خۆم نییە بەڵکو باوکم پێیداوم. ئینجیل جۆن 14:24. هەروەها ژیانی نەمری و هەمیشەیی بۆ کەسێکە لە ئێوە کە خوای تاک و بە حەق بناسێت کە عیسای بۆ ناردوون. ئینجیل جۆن 3:17. پێغەمبەر عیسا بچووکترین بۆ چوونی بە خودادانانی خۆی ڕەت کردوتەوە. ئێستاش بابەیەکەوە لەم ڕووداوانە بڕوانین کە لە ئینجیلدا هاتووە. وردبنەوە لەو کاتێک کە یەکێک هات بە ئەوی وت ڕابەری چاک چ کارێکی باش هەیە ئەگەر بیکەم دەبمە خاوەنی ژیانێکی هەمیشەیی. ئەویش پێیوت بۆ چوونی من بە چاک بانگ دەکەیت هیچ کەسێک چاک نییە تەنها یەک زات نەبێت کە ئەویش پەروەردگارە بەڵام ئەگەر ژیانێکی هەمیشەیی دەوێ ئەوە پارێزگاری بکە لە بەجێگەیاندنی فەرمانەکان. ئینجیل مەتا 20:75. ئەم چەندێرەی سەرەوە بە هەموو شێوەیەک باوەڕی بە خوازانینی پێغەمبەر عیسا و ڕزگاربوونی مرۆڤ بەهۆی خۆقوربانیکردنەکەی پێغەمبەر عیسا ڕەت دەکاتەوە کە مەسیحیەکان باوەڕیان پێیەتی. پێغەمبەر عیسا جەختی کردوتەوە لە بەجێگەیاندنی دەفەرمانەکان تاک و ڕزگاربوون و ژیانێکی هەمیشەیی بەدەست بهێنرێن. عیسای ناسری شوێنی منداڵی پێغەمبەر عیسایە ئەو پیاوەی لەلایەن خواوە هەڵبژێردراوە. ئەم چەندێرەی خوارەوە کە لە ئینجیلدا هاتووە ئەو ڕاستیەی قورئان پشت ڕاست دەکاتەوە کە عیسا پێغەمبەرێکی پەروەردگارە. ئەینەوەی ئیسرائیل گوێ بگرن لە وشانە عیسای ناسری ئەو پیاوەی لەناو ئێوەدا لەلایەن پەروەردگارەوە هەڵبژێردراوە لە ڕێگای دەرئاسا و موعجیزە و نیشانە کە پەروەردگار هەر لەناو ئێوەدا پیشانیدان لەسەر دەستی ئەو هەروەکو خۆشتان ئەمە ئەزانن. یەکەم فەرمان ئەوەیە کە خوا تاک و تەنیایە. ئینجیل هەرگیز باوەڕی مەسیحیەکان بەبوونی سێ خوا بەڕاست دانەناوە. ئەوەتە کاتێک یەکێک لەوانە کە ئینجیلی نووسیوەتەوە لە پێغەمبەر عیسا ئەپرسێت کە یەکەمین فەرمان چییە لە دەفەرمانەکان، پێغەمبەر عیساش تا ڕادەیەک هەمان شت دەڵێت کە موسا پێغەمبەر پێشتر وتوویەتی ئەینەوەی ئیسرائیل گوێ بگرن خوا خوای ئێمە تاکە و یەک خوایە. مەرقەس 29:12. چەمچی خوددا لە ئاینی ئیسلام لاپەڕاسی. ئیسلام یەکێکە لە ئاینی سامیەکان کە زیاتر لە 1.2 بلیۆن شوێنکەوتووی هەیە لە سەراتاپای هەموو جیهاندا. ئیسلام بە مانای ملکەچبوون دێت بۆ ویست و فەرمانەکانی ئەڵڵاه. مسلمانان قورئان بە وتەی پەروەردگار ئەزانن کە بۆ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ناردووە. ئیسلام ئەوەی ڕوون کردوتەوە کە ئەڵڵاه پێغەمبەر و پەیامبەرانی بەدرێژایی مێژوو مرۆڤ ناردووە کە هەمویان یەک پەیامیان پێبووە بۆ مرۆڤایەتی کە ئەویش باوەڕبوونە بە یەکتایی خوا و بەرپرسیارەتی ڕۆژی دوایی. هەر لەبەر ئەمەشە کە ئیسلام بڕوابوونی بە پێغەمبەرانی پێشووی کردوتە بەشێک لە ئیمان. لەو پێغەمبەرانەش ئادەم، نوح، ئیبراهیم، ئیسماعیل، ئیسحاق، یعقوب، موسا، داوود، عیسا و پێغەمبەرانی تر. ورترین پێناسا بۆ چەمچی خوا لە ئیسلامدا هاتووە ئەویش هەر چوار ئاەتەکەی سوورەتی ئیخلاسە. پەروەردگار بەم شێوەیە دەفەرمێت قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. سورة الإخلاص آية 1, 2, 3 و 4. وشەی الصەمەد هەندێک زەحمەتە بۆ وەرگێڕان. ئەم وشەیە بەمانای بوونی ڕەها دێت کە ئەماش سیفەتێکە تایبەتمەندە بە پەروەردگار و تەنها ئەتواندرێت بدرێتە پاڵ ئەو. سەرجەم بوونەکانی تر پەیوەستدارە بەکات و شوێن و مەرزدارن. لەلایەکی ترەوە ئەم وشەیە بەمانای ئەوە دێت کە پەروەردگار
نیازمەندی بە هیچ کەسێک یاخود هیچ شتێک نییە، بەڵکو ئەو پێویستیان بە خودا هەیە و پشتی پێدەبەستن. سوورەتی ئەلیخلاس پێوەری ئاینزانی لاپەڕاسی و یەک. سوورەتی ئەلیخلاس کە سوورەتی ژمارە 112 لە قورئانی پیرۆز پێوەرە بۆ زانستی ئاینزانی ڤیۆلۆجی. وشەی ڤیۆ لە زمانی یۆنانیدا بە مانای خوا دێت، هەروەها وشەی لۆجی بە مانای ناسین یاخود لێکۆڵینەوە و توێژینەوە دێت. بەم شێوەیە ڤیۆلۆجی واتای زانستی ناسین و زانستی ئاینەکان دەگەیەنێت. بۆ موسڵمانان ئاەتەکانی ئەم سوورەتە بەسن تاوەکو ببنە پێوەری ناسینی خوا. هەر کەسێک بانگەشەی خوایەتی بکات پێویستە لە تاقیکردنەوە یەکلایی کەرەوەکانی ئەم سوورەتە سەر بکەوێت و ئەو تایبەتمەندیانەی تێدا بێت، چونکە ئەو تایبەتمەندیانەی کە لەم سوورەتە باسکراون تاکو و بێوێنن. بۆیەش هەموو خوایە ساختەکان و ئەوانەی بانگەشەی خوایەتی دەکەن هەرزوو ئاشکرا دەبن لەژێر ڕووناچی ئەم سوورەتە. بۆ چوونی ئیسلام دەربارەی بوونی مرۆڤێک کە خوا بێت لاپەڕا 32. هیندستان زۆر جار بە نیشتیمانی مرۆڤە خواییەکان ناو دەبردرێت. ئەمەش بەهۆی ئەو ژمارە زۆرەی ڕابەرە ڕۆحیەکان لەوێدا هەن کە هەر یەکێک لەو پیاوە گەورە و ئاینانەی ژمارەیەکی زۆر شوێنکەوتویان هەیە لە زۆرێک لە وڵاتەکان. ئیسلام هەموو بانگەشەیەک بۆ خوادانانی مرۆڤ ڕەت دەکاتەوە. جا بۆ ئەوەی لە هەڵوێستی ئیسلام تێبگەین بەرامبەر ئەوانەی خۆیان بە خوا دادەنێن، بابێن لە یەکێک لەو کەسانە بکۆڵینەوە کە ئەویش ئۆشۆ ڕەنجیش یەکێکە لەو ڕابەرە ڕۆحیانەی کە لە هیندستان سەری هەڵدا لە مانجی 5 ساڵی 1970. ئۆشۆ دەڕواتە ئەمریکا و شارۆچکەیەکی دروست کرد بە ناوی ڕەنجیش پۆڕەم. دواتر ئەو لە ڕۆژئاوادا کەوتە ناو هەڵەوە دەستگیر کرا و داوای لێکرا کە ئەمریکا جێبهێڵێت. بۆیە ئەو گەڕایەوە بۆ هیندستان و دەستی کرد بە بنیاتنانی کۆمەلگایەک لە پۆین کە ئێستا بە کۆمەلگای ئۆشۆ ناسراوە. هەروەها ئۆشۆ لە ساڵی 1990 کۆچی دوایی کرد. شوێنکەوتوانی ئۆشۆ لەو بڕوایەدان کە ئۆشۆ خوا بووە. ئەوانەی کە سەردانی کۆمەلگایەکی ئۆشۆ ئەکەن لەسەر چێڵی گۆڕەکەی ئەم پارچە نووسینە ئەبینن ئۆشۆ نە لەدایک بووە و نەمردووە، بەڵکو ئەو تەنها سەردانی زەوی کردووە لە نێوان 11 مانجی 0000 ساڵی 1931 تاکو 19 مانجی 000 ساڵی 1990. بەڵام ئەوان بێئاگان لەوەی کە ئۆشۆ لەلایەن 21 وڵاتەوە فیزەی پێنەدراوە. وا دیارە شوێنکەوتوانی ئۆشۆ هیچ کێشەیەک لەوەدا نابینن کە خوایەکەیان پێویستی بە فیزەیە تا بتوانێت بچێتە وڵاتێک لە کاتی سەردانەکەی بۆ زەوی. ئێستاش بابەیەکەوە ئەم کەسە ئۆشۆ ڕەنجیش کە بەخوا دانراوە بیخەینە ژێر تاقیکردنەوەی سوورەتی ئەلیخلاس. یەکەمین پێوەر دەڵێت بڵێ ئەو ئەڵڵاه تاکو تەنیایە. باشە ئایا ڕەنجیش تاکو تەنیا بوو؟ بێگومان نەخێر، چونکە زۆرانێکی تر هەبوون کە بانگەشەی خوایەتیان کردووە کەچی هەندێک لە شوێنکەوتوانی ئۆشۆ ڕەنگە ئێستاش بڵێن کە ئەو تاکو تەنیا بوو. دووهەم پێوەر دەڵێت پەروەردگار بێنیازە و جێی نیاز و ئومێدە و زاتێکی نەمرە. ڕەنجیش بە هیچ شێوەیەک بێنیاز و خاوەن بوونێکی ئەبەدی نەبووە، چونکە ئەو تا ساڵی 1990 کۆچی دوایی دەکات. لە ژیانی ئەودا دەبیندرێت کە ئۆشۆ نەخۆشی شەکرە و تەنگە نەفەسی و پشت ئێشەی درێژخایەنی هەبووە. ئۆشۆ ئەوەشی دووپات کردوتەوە کەوا حکومەتی ئەمریکا لە زینداندا ژەهر خواردیان کردووە. بێهێنە پێشچاوی خۆت خوایەکی بەهێز و دەسەڵات ژەهر خوارد بکرێت، بۆیە ناکرێت ڕەنجیش بێنیاز و خاوەنی بوونێکی نەمربوو بێت. سێهەمین پێوەر بریتیە لە کەسی لێ نەبووە و وە لە کەسیش نەبووە، کەچی ئێمە ئەزانین کە ئەو ڕەنجیش لە جەبلپور لەدایک بووە، ئەو دایک و باوکی هەبوو و باوکیشی دواتر بۆتە بە یەکێک لە شوێن کەوتوانی. چوارەمین پێوەر سەختترە و دژوارترە، چونکە ئەڵێت ئەو خوایە هیچ هاوشێوەیەکی نییە، هەر لەگەڵ وێنەکردنی خوا
یاخود بەراوردکردنی خوا بە شتانی تر ئەوە ڕاستە و خۆ بزانە کە ئەو خوا نییە، چونکە هەرگیز ناتوانرێت وێنەی ذاتی پەروەردگاری تاک و تەنیا لە زەهنی خۆماندا بکەین، کەچی ئێمە ئەزانین ڕەنجیش ڕیشێکی سپی و شۆڕەوەبووی هەبووە، ئەو دوو گوێ و دوو چاو و یەک لوت و یەک زاری هەبووە، وێنە و پۆستەرەی ڕەنجیش بێژمارە هەن، بۆیە ئەو کاتە کە توانیت وێنەی خوا بکەیت ئەوە بزانە ئەو شتە خوا نییە. مسلمانان بەچی ناوێک خوا ناو دەنێن یاخود بانگ دەکەن؟ لاپەڕە 35. مسلمانان وا بەباش دەزانن کە خوددا بە ناوی ئەڵڵاه بانگ بکەن، نەک بە ناوی ئینگلیزیەوە گاد کە بە مانای خوا دێت. ناوی ئەڵڵاه ناوێکی تاک و بێوێنەیە، گۆڕانکاری بەسەردا نایەت و بە پێچەوانەی ناوە ئینگلیزیەکە کە دەتوانرێت گۆڕانکاری بەسەردا بێت. بە گوێرەی ناوەڕۆکی نووسینەکە یاخود قسەکان ئەگەر ئێسی کۆکردنەوەی زیاد بکەین بۆ ناوی گاد، ئەو کات دەبێتە گادز کەواتە خواکان دەگەێنێت کە ئەمەش ناوی کۆیە بۆ خوددا، بەڵام ناتوانرێت هەمان شت بەسەر ناوی ئەڵڵاه بکرێتە کۆ، چونکە ناوێکی تاک و بێوێنەیە. لەلایەکی ترەوە ئەگەر پاشگری دیسیز زیاد بکەین بۆ ناوی گاد، ئەو کات دەبێتە گادیسیز کە بە مانای خوای مێی نەدێت. ئەمە لە کاتێکدا هیچ شتێکی وەکو خوای نێرینە یان خوای مێینە ناتوانرێت بکرێت لەگەڵ ناوی ئەڵڵاه، چونکە ناوی ئەڵڵاه هیچ ڕەگەزێکی نییە. لەلایەکی ترەوە ئەگەر پێشگری TIN بخەینە پێش ناوی گاد، ئەوە ئەبێتە تینگاد کە بە مانای خوای درۆینە یاخود ساختە دێت، و بە پێچەوانە ناوی ئەڵڵاه ناوێکی بێهاوتایە کە ناتوانرێت وێنەی بۆ بکرێت یاخود دەستکاری بکرێت و ماناکەی بگۆڕدرێت. هەر بۆیەش مسلمانان وا بەباش دەزانن کە ناوی ئەڵڵاه بەکاربهێنن، بەڵام هەندێک جار لەگەڵ کەسێکی غەیرە مسلمان ئەدوێن وشەی خوا یاخود پەروەردگار بەکاردێنن. جا لەبەر ئەوەی ئەم پەرتووکە بۆ مسلمانان و ئەوانەشی کە مسلمانین نووسراوەتەوە، ئەوە من وشەی خوا یان پەروەردگارم بەکارهێناوە لە زۆر شوێنی ئەم پەرتووکە. خوددا نابێتە مرۆڤ. لاپەڕە 36. هەندێک کەس دەپرسن ئەگەر خوا ئەتوانێت هەموو شتێک بکات کەواتە بۆ ناتوانێت خۆی بخاتە شێوەی یاخود وێنەی مرۆڤەوە؟ ئەگەر خوددا بیەوێت ئەو ئەتوانێت خۆی بخاتە سەر شێوەی مرۆڤ، بەڵام ئەمە مانای وانییە کە ئەو چیتر نابێتەوە خوا، چونکە تایبەتمەندیەکانی خوا و مرۆڤ تەواو لە یەک جیاوازن. ئەم چەند ڕاستیەی خوارەوە پڕوپوتی ئەو بیرۆکەیە دەردەخات کە دەپرسێت کە بۆچی خوا خۆی ناخاتە سەر شێوەی مرۆڤەوە. تێبینی ئەم باسکردنەی ناوی ئەڵڵاه لە ڕووی زمانەکانی عەرەبیەوە تەواو نییە، چونکە وشەی ئەڵڵاه لە ئەل و ئیلاهی وەرگیراوە و پاشان ئی حەذف بووە و بۆتە ئەڵڵاه و بۆ مەزنیش بە قەڵەوی دەخوێندرێتەوە، و عەرەبە کۆنەکان بتێکیان هەبوو بە ناوی ئەلات کە بە موئەنەثی وشەی ئەڵڵاه یان دەزانی پەنا بەخوا ڕێنوین. خوددا نەمر و هەمیشەیە، ئەمە لە کاتێکدا مرۆڤ نەمر نییە و دەمرێت. ناکرێت مرۆڤێکی خوایینە هەبێت کە لە یەک کاتدا هەم نەمر بێت و هەم سەرەتا و کۆتایی هەبێت، چونکە ئەمە شتێکە دوورە لە ژیری. خوددا سەرەتایەکی نییە، بەڵام مرۆڤ سەرەتایەکی هەیە. ئێمە ناتوانین کە مرۆڤێک بدۆزینەوە لە یەک کاتدا هەم سەرەتایەکی بێت هەمیش سەرەتایی نەبێت. هەروەها مرۆڤەکان کۆتاییەکیان هەیە، ئێمە هەرگیز ناتوانین مرۆڤ بدۆزینەوە لە یەک کاتدا کۆتاییەکی هەبێت و هەمیش کۆتاییەکی نەبێت. بەڕاستی ئەمە باوەڕێکی پڕوپوچە. پەروەردگار پێویستی بە خواردن و خواردنەوە نییە، کەچی مرۆڤەکان پێویستیان بە خواردن و خواردنەوە هەیە تاکو زیندوو بمێننەوە. خدای گەورە دەفەرمێت وهو يطعم ولا يطعم، سوورەتی ئەلئەنعام ئایەتی 14. هەروەها پەروەردگار نەئەخەوێت و نەپێویستی بە پشودان هەیە. ئەمە لە کاتێکدا مرۆڤەکان پێویستیان بە خەوتن و پشودان هەیە. خدای گەورە دەفەرمێت الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض
من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يئوده حفظهما وهو العلي العظيم. سورة البقرة آياتی 255. بەندایەتی کردنی مرۆڤێکی تر کارێکی پڕوپوچە. لاپەڕا 38. ئەگەر وادا بنین کە خودا مرۆڤێک بێت ئەو کات پێویستە دان بەوەشدا بنین کە بەندایەتی کردنی مرۆڤێکی تر ئەوە ئەو کات ماناکەی پڕوپوچ دەبێت. ئەگەر خودا خۆی خستە شێوەی مرۆڤێک ئەوە ئەو کات ئەوە دەگەیەنێت کە ئەو دەستی هەڵگرتووە لە خوایەتی و هەموو تایبەتمەندیەکانی مرۆڤی وەرگرتووە. بۆ نمونە ئەگەر هات و پرۆفیسۆرێکی لێهات و تووشی ڕووداوێک هات و بەو هۆیەوە تووشی نەخۆشی بیرچوونەوە بێت ئەوە ئەو کات زۆر گەوجانە ئەبێت بۆ قوتابیەکانی کە لای ئەو بخوێنن بەردەوامی بدەن بە فێربوون و لەوانەکانی ئەودا. بە هەمان شێوە ئەگەر خودا بچێتە سەر شێوەی مرۆڤ ئەو کات ناتوانێت ببێتەوە بە خودا، چونکە هەروەک زۆر ڕوون و ئاشکرایە مرۆڤ هەرگیز ناتوانێت ببێت بە خودا. هەر بۆیەش باوەڕبوون بەبوونی خوا لەسەر شێوەی مرۆڤ لێکدانەوە و باوەڕێکی هەڵە و نەخوازراوە. هەر بۆیەش قورئان هەموو جۆرە بیرۆکەیەکی دانانی مرۆڤی وەکو خوا ڕەت دەکاتەوە. ئەوەتە قورئان بەم شێوەیە ئەدوێت لەیسە کەمیثلیه شەیء. سوورەتی ئەششوڕا ئایەتی 11. خودا کارێک ناکات کە شیاوی خوایەتی نەبێت. لاپەڕا 39. ئەو سیفەتانەی پەروەردگار هەیەی دوورن لە هەموو جۆرە کارێکی ناڕێک و هەڵە، چونکە پەروەردگار هەر خۆی سەرچاوەی دادپەروەری و بەزەی و حەقە. هەر لەبەر ئەمەشە ناکرێت بیر لەوە بکەینەوە کە خودا کارێک بکات نەشیاو بێت بۆ خوایەتی. نابێت ئەوەش بەمێشکماندا بێت کە پەروەردگار درۆ بکات، نادات پەروەر بێت، هەڵە بکات و شتی بیر بچێتەوە، یاخود ئەو هەڵانەی کە مرۆڤ دەیکات هەرچەندە پەروەردگار ئەگەر بیەوێت دەتوانێت نادات پەروەر بێت، بەڵام هەرگیز ئەم کارە ناکات، چونکە کارێکە نەشیاوی خوایەتیە. قورئان بەم شێوەیە دەفەرمێت إن الله لا يظلم مثقال ذرة. سوورەتی النساء ئایەتی 40. پەروەردگار ئەگەر بیەوێت ئەتوانێت نادات پەروەری بکات، بەڵام هەر ئەو کاتەی کە نادات پەروەری دەکات ئەوە دەستی لە خوایەتی هەڵگرتووە. خدا هەرگیز شتی بیر ناچێتەوە و هەڵە ناکات. لاپەڕا 39. پەروەردگار هیچ کات شتی بیر ناچێتەوە و چونکە بیرچوونەوە کارێکە نەشیاوە بۆ خوایەتی و بەشێکە لە کەم و کورتیەکانی مرۆڤ. بە هەمان شێوە پەروەردگار هەڵە ناکات، چونکە هەڵەکردنیش گونجاو نییە بۆ خوایەتی. پەروەردگار دەفەرمێت لا يضل ربي ولا ينسى. سوورەتی طاها ئایەتی 52. پەروەردگار کارێک دەکات شیاوی خوایەتی بێت. لاپەڕا 40. پەروەردگار توانادارە بەسەر هەموو شتێک. لێکدانەوەی ئیسلام بۆ چەمچی خوا ئەوەیە کە خوا زاتێکە توانەدارە بەسەر هەموو شتێکدا و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا ئەشچێت. قورئان لە زۆر شوێندا ئەم ڕاستیەی دووپات دەکاتەوە. لەم چەند ئاەتەدا کە هاتووە خوای گەورە دەفەرمێت ئەلەم تعلم أن الله على كل شيء قدير. سوورەتی البقرة ئایەتی 106. دواتر إن الله على كل شيء قدير. سوورەتی البقرة ئایەتی 109. دواتر والله على كل شيء قدير. سوورەتی البقرة ئایەتی 284. دواتر والله على كل شيء قدير. سوورەتی آل عمران ئایەتی 29. دواتر إن الله على كل شيء قدير. سورة النحل آية 77. دواتر إن الله على كل شيء قدير. سورة فاطر
ئاەتی 1. هەروەها قورئان لە شوێنێکی تردا وا ئەفەرمێت فعال لما يريد. سوورەتی ئەلبروج ئاەتی 16. ئەوەی لێرە پەروەردگار مەبەستیەتی لە کردنی ئەو کارانەدا کە شیاوی خوایەتیە نەوەک ئەوانەی کە نەشیاوی خوایەتین. زۆرێک لە ئاینەکان تا ڕادەیەک جا ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ بڕوایان بە فەلسەفەی بوونی خوا لەسەر شێوەی مرۆڤ هەیە. ئەوان لەو بڕوایەدان کە خوا ئەوەندە پاک و بێگەرد و پیرۆزە کە بێ ئاگایە لە زەحمەت و کەم و کورتی و هەستەکانی مرۆڤ. جا بۆ ئەوەی یاسا و شەریعەت بۆ مرۆڤەکان دابنێ ناچار بووە خۆی بخاتە سەر شێوەی مرۆڤ. ئەم باوەڕ هەڵخەڵەتێنە ملیۆنەها خەڵکی هەڵخەڵەتاندووە کەواتە بابین و ئەم باوەڕەش ڕۆڤە بکەین و بزانین ئەم باوەڕە تا چەند ئەگونجێت لەگەڵ ژیری مرۆڤ. بەدیهێنەر نامیلکەیەکی ڕێنمایی ئامادە دەکات. لاپەڕە 41. ئەڵڵاه مرۆڤی خەڵات کردووە بەوەی کە ژیری و تێگەیشتنی پێداوە. ئێمەی مرۆڤ بەو هۆیەوە ئامێر بۆ هۆکاری جیاواز دادەهێنین و بەرهەم دێنین. تۆمارە دەنجیەکان کە یەکێکە لەو بەرهەمانەی ژمارەیەکی زۆری لێ بەرهەم دێت، بەڵام هیچ کاتێک ناوترێت بۆ ئەوەی بزانین چی باشە بۆ تۆمارە دەنجیەکان ئەوە پێویستە خۆمان بخەینە سەر شێوەی تۆمارێکی دەنجی. ئێمە ئەوەش دەزانین کە لایەنی بەرهەمهێنەر هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی نامیلکەیەکی ڕێنمایی لەگەڵ بەرهەمەکەی کە زانیاری تەواو وردی تێدایە لەسەر تۆمارە دەنجیەکە. ئەم نامیلکەیە ڕێنماییە سەرجەم ئەو شتانەی کە دەکرێت بکرێت، ئەو شتانەشی کە نابێت بکرێت. ئێستاش ئەگەر بێت و سەیری مرۆڤ بکەین وەکو ئامێرێک، ئەوە بێگومان دەبینین کە ئاڵۆزترین دروستکراوی ئەڵڵایە. پەروەردگاری بەدیهێنەر ئەڵڵاه هەرگیز پێویستی بەوە نییە کە خۆی بخاتە سەر شێوەی مرۆڤ تاوەکو بزانێت چی باشە یاخود چی خراپە بۆ مرۆڤ. ئەوەی کە پێویستە ئەوەیە پەروەردگار نامیلکەیەکی ڕێنمایی بنێرێت بۆ مرۆڤەکان. قورئانیش لە حوکمی ئەو نامیلکەیە ڕێنماییە بۆ مرۆڤەکان نە هەر ئەوەندە بگرە پەروەردگار لە ڕۆژی دواییدا مرۆڤەکان هەر هەمویان کۆ دەکاتەوات بۆ لێپرسینەوە، کە ئەمەش بە تەواوی قبوڵ کراوە لەگەڵ ژیری، چونکە پەروەردگار هەموو ئەو شتانە کە دەکرێت بکرێن و ئەو شتانەشی کە نابێت بکرێن لەناو ئەو نامیلکە ڕێنماییە کە قورئانی پیرۆزە ڕوون کردوتەوە. ئەڵڵاه پەروەردگار پێغەمبەران هەڵدەبژێرێت. لاپەڕە 42. ئەڵڵاه پێویستی بەوە نەبووە کە خۆی بگۆڕێت بۆ سەر شێوەی مرۆڤ و بێتە سەر زەوی و نامیلکە ڕێنماییەکە بنووسێتەوە و بڵاوی بکاتەوە، بەڵکو لە بری ئەمەدا بە درێژایی ژیانی مرۆڤ لە نەتەوەی جیاواز هەڵی بژاردووە تا بتوانن ئەو پەیامە خواییە بگەینە مرۆڤەکانی تر. بەو مرۆڤە هەڵبژێردراوانەش دەوترێت پێغەمبەر و پەیامبەرانی پەروەردگار. هەندێک لە مرۆڤەکان کە ڕووچێرن. لاپەڕە 43. سەرەڕای پڕوپوچی بیرۆکەی بوونی خوا لەسەر شێوەی مرۆڤ، کەچی زۆرێک لە شوێن کەوتوانی ئاینەکانی تر باوڕیان پێێتی و بانگەشەی بۆ دەکەن. پرسیاریش لێرەدا ئەوەیە ئایا ئەمە جۆرێک نییە لە گاڵتەکردن بەو ژیریەی کە پەروەردگار بە مرۆڤی بەخشیوە؟ ئەو جۆرە کەسانەی هەڵگری ئەم باوەڕن بەڕاستی کە ڕووچێرن، ئەگەرچی پەروەردگار هەستی بیستن و بینینی پێبەخشیون. ئەوە تا قورئان وا باسی ئەم جۆرە مرۆڤانە دەکات. صم بكم عمي فهم لا يرجعون. سوورەتی ئەلبەقەڕە ئاەتی 18. ئینجیلیش لە پەرتووچی مەتا هەمان پەیامی پێ و بەم شێوەیە باس لەو کەسانە دەکات. بینینیان هەیە بەڵام نابینین، بیستنیان هەیە بەڵام نابیستن، بەڕاستی ئەوان تێناگەن. مەتا 13. هەمان پەیام ئەتوانرێت ببینرێت لە پەرتووچی پیرۆزی هیندۆسەکان ڕیجڤێدا. ڕەنگە کەسێک هەبێت ئەم وشانە ببینێت کەچی لە ڕاستیدا هەروەکو وابێت کە نەیبینیوێت. ڕەنگە کەسێکی تر هەبێت ئەم وشانەی بیست بێت بەڵام لە ڕاستیدا هەروەکو وابێت کە نەیبیست بێت. ڕیجڤێدا 10:7-4. هەموو ئەم پەرتووکە ئاینیانە ئەو پەیامە ئەگەێنن کەوا سەرەڕای ڕوونی حەقیقەت و زانینی کەچی کەسانێک هەن لە حەقیقەت و ڕاستی لا دەدەن و پشتی تێدەکەن.
سیفەت و تایبەتمەندیەکانی خودا لاپەڕە 44 قورئانی پیرۆز بەم شێوەیە دەدوێت قل ادعوا الله أو ادعوا الرحمن أياما تدعوا فله الأسماء الحسنى سورة الإسراء آية 110 هەمان پەیام لە زۆر شوێنی قورئانی پیرۆز دووبارە بۆتەوە دەربارەی ناوە جوانەکانی الله ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه سيجزون ما كانوا يعملون سورة الأعراف آية 108 الله لا إله إلا هو له الأسماء الحسنى سورة طه آية 8 هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم سورة الحشر آية 23 لفرمودەی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم 99 ناو سیفەتی باس کردووە لە ناو سیفاتەکانی پەروەردگاری مەزن و لەسەروی هەمووشیان ناوی الله دێت قورئان وەسفی الله دەکات بە الرحمن الرحیم الحەکیم و ناوەکانی تریش مرۆڤ ئەتوانێت بە هەر ناوێک بانگی پەروەردگار بکات بەڵام بەو مەرجەی پێویستە ئەو ناوە جوان بێت وێنەیەک لە مێشکدا دروست نەکات هەموو ناو سیفاتەکانی خوا تاک و بێوێنەن هەر خۆی خاوەنی ئەو ناوانەیە نەک هەر ئەوەی کە پەروەردگار خاوەنی ئەو ناو سیفەتە بێوێنانەیە هەموو ئەو ناو سیفەتانە زۆر بە جوانی و ڕێک و پێچی وەسفی پەروەردگار دەکەن ئێستاش بابین ئەم خاڵە بە درێژی ڕۆم بکەینەوە با ئێستاش کەسایەتیەکی بەناوبانگ بە نمونە وەربگرین بۆ نمونە نەنیل ئارمسترۆنگ ئەگەر کەسێک بێت و بڵێت نیل ئارمسترۆنگ خەڵکی ئەمریکایە ئەو کات سیفەتی خەڵکی ئەمریکای ڕاست و دروستە بەڵام سیفەتێکە بە تەنها و بەس نییە تا نیل ئارمسترۆنگ پێی بناسرێتەوە هەروەها نیل ئارمسترۆنگ کەسێکی ئاسمانگەڕ بوو سیفەتی ئاسمانگەڕیش بۆ نیل ئارمسترۆنگ دروستە بەڵام ئەویش تەنها پەیوەست نییە بە نیل ئارمسترۆنگ چونکە کەسانی تر ئاسمانگەڕ هەن جا بۆ ئەوەی کەسێک بناسینەوە پێویستە بگەڕێین بۆ سیفەت و ناوێکی تاک و بێوێنە بۆ نمونە نیل ئارمسترۆنگ یەکەم کەس بوو کە بتوانێت بچێتە سەر مانگ بۆیە کاتێک کەسێک دەپرسێت چێ یەکەم کەس بوو چووە سەر مانگ ئەو کات تەنها یەکەم وەڵاممان دەبێت بۆ ئەو پرسیارە ئەویش ئەوەیە ئەو کەسە نیل ئارمسترۆنگە بە هەمان شێوە سیفەتەکانی خوددا پێویستە تاک و تەنها و بێوێنە بن بۆ نمونە بەدیهێنەری گەردوون ئەگەر من بڵێم دروستکەری باڵەخانەیەک ئەمە شتێکە ئەگونجێت و دروستە بەڵام تاک و بێوێنە نییە چونکە هەزاران کەسی تر هەن کە باڵەخانە دروست دەکەن بۆیە ئەو کات هیچ جیاوازیەک لە نێوان خوا و مرۆڤدا نابێت بەڵام ناو و سیفەتە جوانەکانی خوا تەنها بۆ خودا و بێوێنن بۆ کەسی تر نابن بۆ نمونە الرحیم بەبەزەیی الرحمن میهرەبان الحەکیم زانا بۆیە کاتێک یەکێک دەپرسێت الرحیم چێیە ئەو کات تەنها یەک وەڵاممان پێیە ئەویش ئەوەیە بڵێن زاتی ئەڵڵایە سیفەت و ناوەکانی خوا نابێت دژ و پێچەوانەی یەکتر بن ئێستاش بە هەر نمونەیەکی پێش و نیل ئارمسترۆنگ بەکار بهێنینەوە ئەگەر کەسێک بڵێت نیل ئارمسترۆنگ ئاسمانگەڕێکی ئەمریکی بوو کە درێژی باڵای بە ئەندازەی 4 پێ بوو بەڵام سیفەتی ئاسمانگەڕێکی ئەمریکی ڕاست و دروستە بەڵام سیفەتێکی تر هەڵەیە و دوورە لە ڕاستی
بە هەمان شێوە ئەگەر کەسێک بڵێت ئەڵڵاه دروستکاری هەموو گەردوونەکە کە خاوەنی یەک سەر و دوو دەست و دوو پێیە ئەو کات سیفەتی دروستکاری هەموو گەردوون ڕاستە و دروستە، بەڵام سیفەتەکانی تری کە لە شێوەی مرۆڤێک بکات هەڵەیە و دوورە لە ڕاستی. سیفەت و ناوەکان پێویستە ئاماژە بکەن بۆ یەک خودا. لەبەر ئەوەی تەنها یەک خوا هەیە بۆیە سەرجەم سیفەت و ناوەکان پێویستە ئاماژە بکەن بە یەک خودا. با بڵێن نیل ئامسترۆنگ ئاسمانگەڕێکی ئەمریکی بوو کە بە یەکەم کەس دادەندرێت کە چوو بێتە سەر مانگ، بەڵام وتنی ئەوەی دووەم ئیدرین ئالدرینە هەڵەیە. بە هەمان شێوە ئەگەر بیت و بڵێن بەدیهێنەر خوای تاک و تەنیایە و ئەلحافیظیش خوایەکی ترە، ئەو کات ئەم قسەیە تەواو هەڵە و گاڵتە جاریانەیە، چونکە تەنها یەک خوا هەیە کە خاوەنی هەموو ئەو ناو و سیفەتانە بێت. یەکتایی خودا. لاپەڕە 48. هەندێک لەوانەی کە باوەڕیان بەبوونی زیاتر لە یەک خودا هەیە پێیان وایە باوەڕبوون بەبوونی زیاتر لە یەک خودا پێچەوانەی ژیری نییە و باوەڕێکە شیاوی باوەڕپێکردنە. با ئێستاش ئەوەیان بۆ ڕوون بکەینەوە ئەگەر زیاتر لە یەک خوا بوونی هەبێت ئەوە ئەو کات لە یەکتر مشت و مڕ و تووشی ناکۆچی دەبن لەوەی کە هەر خوایەک دەیەوێت ویست و دەسەڵاتی خۆی زاڵ بکات بەسەر ئەوانی تر. ئەمەش زۆر بە ئاسانی هەستی پێدەکرێت لە باوەڕ و ئەوانەی باوەڕیان بەبوونی زیاتر لە یەک خودا هەیە. وادابنێ ئەگەر یەکێک لەو خوایانە شکست بخوات یاخود نەتوانێت شکست بە خواکەی تر بهێنێت، کەواتە لە ڕاستیدا ئەوە خوای ڕاستەقینە نییە. ئەوەی زۆر باوە لە بیر و باوەڕی بوونی زیاتر لە یەک خوا ئەوەیە کە هەر یەکێک لە خوایەکان بەرپرسیارەتێکی هەیە، هەر یەکێکیان بەرپرسیارە لەلایەنێکی ژیانی مرۆڤەکان وەکو خوای خۆر و خوای باران و هەتا دوایی. ئەمە لە ڕاستیدا ئەوە دەردەخات کە یەکێک لە خوایەکان دەستە وەستانە لە کردنی هەندێک شت و بێ ئاگایە لە ئەرک و بەرپرسیارەتی خوایەکانی تر، بۆیە هەرگیز ناکرێت خوایەکی بێ ئاگا و بێتوانە هەبێت. لەلایەکی ترەوە ئەگەر زیاتر لە یەک خوا هەبێت ئەوە ئەو کات گەردوون تێک چوون و ئالۆزی و ناڕێکی بەخۆیەوە دەبینێت. کەچی گەردوون وا لە ڕێکی و ئارامێکی تەواودایە. قورئانی پیرۆز بەم شێوەیە ئەدوێت: لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون. سورة الأنبياء آية 22. ئەگەر زیاتر لە یەک خوا هەبوایە ئەوە ئەو کات ئەوەی دروستیان کردووە و بەدی هێناوە هەر خۆیان لە ناویان دەبرد. لە قورئانی پیرۆزدا وا هاتووە: ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون. سورة المؤمنون آية 91. كواتا بێگومان تەنها باوەڕکردن بەبوونی یەک خوا خاوەندە سەڵات و باوڕێکی لۆژیکی واقعیە و لەگەڵ ژیری مرۆڤدا دەگونجێت. ژمارەیەکی کەم لە ئاینەکانی تری وەکو بۆدیوزم، کۆنفۆشیزم کە بە ئاینی ئەجنۆسیتیک کەوا ئاینێکن ڕاو بۆچینی خۆیان لەسەر خوا دەرناخەن. ئەوان نە ئەوە تابوونی خوا بەڕاست دابنێن و نە ئەوە تابوونی خوا ڕەت بکەنەوە. هەندێک باوەڕی تریش هەن وەکو جایناسم کە باوەڕێکی ئیلحادە، باوەڕی بەبوونی هیچ خوایەک نییە. پشت بەخوا لە داهاتوودا پەرتووکێک بڵاو دەکەمەوە لە ژێر ناوی ئایا قورئان وتەی خودایە کە تێیدابوونی خوددا ئەسەلمێنم بۆ مولحیدێک یاخود کەسێک کە گومانی لە بوونی خوددا هەبێت. و سەلمان نەکەش لە ڕێگای ژیری و زانست و لۆژیکەوە ئەبێت بە پشت بەستن بە قورئانی پیرۆز. هەموو ئاینەکان دوجار بڕوایان بە یەکتاپەرستی هەیە. لاپەڕە 50. هەموو ئاینەکان لەوانەی بڕوایان بەبوونی خوا هەیە لە کۆتاییدا بڕوایان بەبوونی یەک خوای تاک و تەنهای باڵادەست هەیە. لە ڕاستیدا زۆرێک لە پەرتووکە ئاسمانیەکان باس لە یەکتاپەرستی دەکەن. مرۆڤەکان
پەرتووکە ئاسمانیەکان دەگۆڕن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان. بە تێپەڕبوونی کات زۆرێک لە پەرتووکە ئاسمانیەکان شێواندران و گۆڕانکاریە تێداکرا لەلایەن مرۆڤەکانەوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان. هەر بۆیەش ڕێچکەی زۆرێک لەو ئاینە شێواندراوانە لە باوەڕی یەکتاپەرستی و بوونی یەکخوا بۆ باوەڕبوون بە کۆمەڵە خوایەک. قورئانی پیرۆز لە شوێنێکدا ئەفەرمێت: فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا فويل لهم مما كتبت أيديهم وويل لهم مما يكسبون. سورة البقرة آية 79. التوحيد یەکتاپەرستی لاپەڕە 51. پێناسە و بەشەکانی ئیسلام باوەڕی بە تەوحید هەیە کە مانای یەکتاپەرستی ئەگەیەنێت، کە هەر ئەوە باوەڕی یەکتاپەرستی نییە کە ئاینەکانی تر هەیەنە، بەڵکو باوەڕی ئیسلام زیاترە لەوەی وشەی تەوحید بە مانای یەک بوون یاخود بوون بە یەک هەروەک ڕوونە ئەم وشەیە تەوحید وەرگیراوە لە فەرمانی وەحدە کە ئەمە مانای بوونە یەک دێت. تەوحید دابەش دەبێت بۆ سێ جۆر یاخود بەش کە ئەوانیش: یەکەم تەوحیدی ڕوبوبیەتە، دووهەم تەوحیدی الئەسماء و الصفاتە، سێهەم تەوحیدی عیبادەتە. یەکەم تەوحیدی ڕوبوبیەت یەکتاپەرستی لە بوونی خوددا لاپەڕە 52. یەکەمین جۆری تەوحید پێی دەوترێت تەوحیدی ڕوبوبیەت. وشەی ڕوبوبیە وەرگیراوە لە ڕەجی ڕەب کە بە مانای خوا یان پەروەردگار یان ڕۆزی دەردێت. هەر بۆیە تەوحید ڕوبوبیە مانای باوەڕبوون بەبوونی یەک خوا. ئەم جۆرەی تەوحید لەسەر ئەو بناغەیە دامەزراوە کە تەنها ئەڵڵا هۆکاری بەدیهێنانە. هەموو شتەکان هەر ئەو بەتەنها لە نەبوونەوە شتەکانی هێناوەتە بوون. هەر ئەو بەدیهێنەر و ڕۆزی دەرە، هەڵس و ڕێنەری هەموو گەردوون و ئەوەی لە ناویدایە. ئەو نیازمەندی هیچ شتێک یاخود کەسێک نییە، بەڵکو بە پێچەوانەوە هەموو شت و کەسەکان پێویستیان بەو هەیە. دووهەم تەوحیدی ئەسما و صفات یەکتاپەرستی لە ناو صفاتەکانی ئەڵڵا. دووەم جۆری تەوحید بریتە لە تەوحیدی الئەسما و صفات کە بە مانای باوەڕبوونە بە هەموو ناوە جوانەکانی پەروەردگار. ئەم جۆرەی تەوحید دابەش دەبێت بۆ 5 بەش. پەروەردگار پێویستە بەو شێوەیە وەسف بکرێت کە خوا و پێغەمبەر کردویانە. پێویستە بەو شێوازەی کە لە قورئاندا هاتووە یاخود پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم وەسفی خوایان کردووە. ئێمەش وەسفی خوا بکەین، نابێت شتێک زیاد بکەین یاخود کەم بکەین بۆ سەر ئەو مانایی کە هەر یەکێکیان لە ناو سیفەتەکانی خوددا هەیەتی. ئاماژەکردن و باسکردنی پەروەردگار بەو شێوەیە دەبێت کە خۆی کردوویەتی. ئێمە ناتوانین هیچ ناوێک یاخود هیچ سیفەتێکی تر زیاد بکەین بۆ ئەو ناو سیفەتانەی کە پەروەردگار بۆ خۆی دایناون و خۆی بە هەمویانەوە پێناساندوین. بۆ نمونە ناتوانرێت زاتی ئەڵڵا بە ئەلغاضب بانگ بکرێت، هەرچەندە خۆی باسی کردووە لە قورئاندا کە ئەو تووڕە دەبێت و لە هەندێک جار تووڕەبوونی خۆی بەسەر خەڵکانی تاوانبار دەڕێژێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەو ناوە بەکار ناهێنین، چونکە پەروەردگار و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم بەکاریان نەهێناوە. هیچ کات سیفەت و ناوەکانی پەروەردگار ناچوێنین بە سیفەتی مرۆڤەکان. کاتێک باس لە خوددا دەکەین یاخود ئاماژە بە ناو سیفاتەکانی دەدەین، دەبێت خۆ بە دوور بگرین لە بەراوردکردن و چواندنی بە مرۆڤەکان. بۆ نمونە لە ئینجیلدا وێنەی پەروەردگار وا کراوە کە داوای لێخۆشبوون دەکات لەو کارە هەڵانەی کە ئەیکات، هەروەکو چۆن مرۆڤ داوای لێبوردون دەکات لە کاتێکدا هەڵەیەک دەکەن. ئەمە شتێکە تەواو پێچەوانەی تەوحیدە. پەروەردگار هەرگیز داوای لێخۆشبوون ناکات، چونکە لە ڕاستیدا ئەو هەرگیز هیچ هەڵەیەک ناکات. یەکێک لە بنەما سەرچیەکانی تێگەیشتن لە ناوەکانی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێدراوە کە ئەویش ئایەتی ژمارە 11 لە سوورەتی ئەششوڕا. خودای گەورە دەفەرمێت:
ليس كمثله شيء وهو السميع البصير. کاتێک ئێمە بەراوردی ئەوە دەکەین کە پەروەردگار هەیەتی بەوەی مرۆڤ هەیەتی پێویستە بزانین جیاوازی گەورە هەیە. بۆ نمونە کاتێک باسی هەستی بیستن و بینین لە مرۆڤدا دەکەین ناتوانین بەراوردی بکەین بەو بیستن و بینینەی کە پەروەردگار هەیەتی، چونکە هەستی بیستن و بینینی لە مرۆڤدا سنووردارە، لە کاتێکدا بیستن و بینینی پەروەردگار ڕەهایە و سنوورێکی نییە. نابێت سیفەتەکانی پەروەردگار بدرێتە پاڵ مرۆڤ. لاپەڕە 54. کاتێک یەکێک لە سیفەتەکانی پەروەردگار دەدەینە پاڵ مرۆڤ، ئەو کات ئەم کارە تەواو پێچەوانەیە تێگەیشتنی تەوحیدە. بۆ نمونە ناکرێت کەسێک بەنەمر بانگ بکەین بەوەی نەسەرەتا و نەکۆتایی هەیە. نابێت ناوەکانی خوا بۆ دروستکراوەکانی بەکار بهێنێن. هەندێک لە ناوەکانی خوا نەناسراون، بۆ نمونە ڕەئوف، ڕەحیم، ڕێگەیان پێدراوە کە بەکارهێنان لەلایەن مرۆڤەکان هەر وەکو چۆن پەروەردگار خۆی بەکاری هێناوە بۆ پێغەمبەران، بەڵام ئەمەش بەو مەرجەی کە پشگیری عەبدی بۆ ناوەکەی بەکار بهێنرێت کە مانای بەندە دەگەیەنێت. بەمەش ناوەکانی دەبنە عەبدوڕەئوف و عەبدوڕەحیم. سێهەم، تەوحید العیبادە، یەکتاپەرستی لە پەرستندا. پێناسە و مانای عیبادە، تەوحید العیبادە بە مانای یەکتاپەرستی دێت. لە پەرستشکردن بۆ پەروەردگار وشەی عیبادە لە وشەی عەرەبی عەبد وەرگیراوە کە بە مانای بەندە دێت. ئەمەش وشەی عیبادە مانای پەرستن و بەندایەتی ئەدات. بۆ نمونە نوێژکردن یەکێکە لە جۆرەکانی پەرستش، بەڵام دەبێت ئەوەش بزاندرێت کە تاکە جۆری پەرستش نییە، چونکە خەڵکانێکی زۆر لێکدانەوە تێگەشتنێکی هەڵەیان هەیە بۆ وشەی عیبادە بەوەی کە تەنها نوێژەکان دەگرێتەوە، بەڵام چەمچی عیبادە لە ئیسلامدا زۆر فراوانە کە بە مانای گوێڕایەلی و ملکەتی و بەندایەتی تەواو دێت. پێویستە ملکەت و گوێڕایەلیکردنی سەرجەم ئەو شتانە بین کە فەرمانی پێکردوون، بەکردنی ئەوانەشی کە نەهی کردووە لە کردنی. پێویستە تەواوی پەرستشەکانیش تەنها بۆ ذاتی ئەڵڵا بکرێن و کەسێکی تر نەکەینە هاوبەشی. هەر سێ بەشەکەی تەوحید دەبێت وەکو یەک بەجێ بگەێنرێن. ئەگەر هات و تەنها باوەڕمان بە دوو جۆری یەکەمی تەوحید بێت و تەوحیدی عیبادە پشتگوێ بخەین، ئەوە ئەو کات ئەمە هیچ سوودێکی نابێت و بێکەڵکە. قورئانی پیرۆز باس لە بێ باوڕەکانی سەردەمی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دەکات، چۆن باوەڕیان تەنها بە دوو تەوحیدەکەی تر سوودی پێنەگەیاندن و بە بڕوادار لە قەڵەم نەدران. قورئانی پیرۆز بەم جۆرە ئەفەرمێت: قل من يرزقكم من السماء والأرض أمن يملك السمع والأبصار ومن يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي ومن يدبر الأمر فسيقولون الله فقل أفلا تتقون. سورة يونس آية 31. همان بابت لسورة الزخرف داباس كراوة أو تا قرآن بمشي ويأدويت: ولئن سألتهم من خلقهم ليقولن الله فأنا يؤفكون. سورة الزخرف آية 87. بدپەرستەکانی مەکە دەیانزانی کە ئەڵڵا بەدیهێنەرە، ڕۆزی دەرە، هەڵس و ڕێنەری گەردوونە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەمە نەبوونە موسڵمان، چونکە ئەوان بە پەرستنی خوای تر هاوبەشیان بۆ خودا دانابوو. هەر بۆیەش پەروەردگار بە دوو ناو وەسفیان دەکات کە ئەوانیش کافر واتە بێباوەڕ و هەروەها موشریک واتە هاوبەشدانەر. خودای گەورە دەفەرمێت: وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. سورة يوسف آية 106. بۆیە تەوحیدی عیبادە یەکتا پەرستی لە پەرستش یەکێکە لە لایەنە گرنگەکانی تەوحید، چونکە پەرستش و بەندایەتی کردن تەنها بۆ ذاتی ئەڵڵاه دەکرێت، هەر ئەویش پاداشتی بەندەکانی دەداتەوە. ئەشریک لاپەڕە 57. پێناسەی ئەشریک بریتیە لە کەم و کورتی لە باوەڕبوون و یەکتا پەرستی لە هەر سێ جۆرەکەی تەوحید.
یاخود بەواتایەکی تر بە هەر ڕستێک لە بەجێگەیاندنی هەر سێ جۆرەکەی تەوحید دەوترێت ئەشریک، هەروەکو ڕوونە وشەی ئەشریک بەمانای هاوبەشدانان دێت. لە ئیسلامدا ئەم وشەیە بەمانای هاوبەشدانان دێت بۆ ذاتی ئەڵڵاه، بۆ نمونە بتپەرستی. یەکەم. دووهەم، هاوبەشدانان یەکێکە لە گوناها هەرە گەورەکان کە ئەڵڵاه هەرگیز لێی خۆش نابێت. لە سوورەتی ئەننیساء پەروەردگار ئاماژەی داوە بە گەورەترین گوناه کە بەم شێوەیە دەفەرمێت: إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما. سورة النساء آية 48. همان پیام لسورة النساء دوبات كراوتوا: إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. سورة النساء آية 116. سهم در أنجام الشرك آغري دوزاخ. قرآن بيروز لسورة المائدة بمجور أدويت: لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم وقال المسيح يا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. سورة المائدة آية 72. چوارم، بەندایەتی و ملکەتی کردن جگە لە ئەڵڵاه بۆ کەسی تر ناکرێت. ئەوەتە پەروەردگار لە سوورەتی ئالی عیمران بەم شێوەیە ئەفەرمێت: قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. كوتاي بشيكم قرآن بيروس بمزور أفرميت: ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. سورة الأنعام آية 108. ولو أن ما في الأرض من شجرة أقلام والبحر يمده من بعد 7 أبحر ما نفدت كلمات الله إن الله عزيز حكيم. سورة لقمان آية 27. واتا خو ئەگەر بەڕاستی هەرچی درەخت هەیە لە زەویدا ببنە پێنووس، دەریاش چەندەیە ببێتە 7 ئەوەندە و ببێتە مرەکەب و زانست و نهێنی دروستکراوەکانی خۆدا بنووسنەوە، ئەوە هێشتا زانست و زانیاریەکانی فەرمانەکانی خوا هەر تەواو نابێت. بەڕاستی خوای گەورە بەدەسەڵات و دانایە. يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو اجتمعوا له وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه ضعف الطالب والمطلوب. سورة الحج آية 73. واتا أي خەڵکینە، نمونەیەک هێنراوەتەوە چاک گوێی بۆ بگرن. بەڕاستی ئەوانەی کە هانا و هاواریان لێ دەکەن لە جیاتی خوددا هەرگیز ناتوانن تاکە مێشێک دروست بکەن، هەرچەندە بۆ ئەو کارە کۆ ببنەوە یارمەتی یەکتریش بدەن،
و ئەگەر مێشەکە شتێکتان لێ بفڕێنێت ناتوانن لێی بسەنەوە. داواکار و داوا لێکراو هەردووچیان لاواز و بێدەسەڵاتن. بەشی دووەم. لاپەڕە 6. زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاڕاستەی مسڵمانان دەکرێن. یەکەم، فرەیی. پرسیار: بۆچی لە ئیسلامدا ڕێگە دراوە بە پیاو زیاتر لە یەک ژن بهێنێت؟ بۆچی ئیسلام فرەی ڕێپێداوە؟ وەڵام: پێناسەی فرەیی سیستەمێکی ژنهێنانە کە تێیدا کەسێک زیاتر لە یەک پیاو یاخود ژنی هەیە. فرەیی دابەش دەبێت بۆ دوو جۆر. یەکەم بریتیە لە فرە ژنی کاتێک پیاوێک زیاتر لە یەک ژن مارە دەکات. جۆری دووەمیش فرە پیاوی کاتێک ئافرەتێک شوو بە زیاتر لە پیاوێک دەکات. لە ئیسلامدا فرە پیاوی بە تەواوەتی قەدەغە کراوە. لە کاتێکدا فرە ژنیش سنووردار و ڕێپێدراوە و ئاساییە. ئێستاش ئەگەڕێینەوە بۆ پرسیارە بنچینەی یەکەمان، ئەویش ئەوەیە بۆچی ئیسلام ڕێگای داوە بە پیاو زیاتر لە ژنێکی هەبێت. قورئان تاکە کتێبی ئاسمانیە لە هەموو جیهاندا کە دەڵێت دانەیەک مارە بکە بخوازە. قورئان تاکە کتێبێکی ئاینیە لەسەر ڕووی زەوی کە ڕابگەیەنێت و بڵێت یەک دانە مارە بکە. هیچ کتێبێکی ئاسمانی دیکە نییە کە فەرمان بە پیاو بکات کە یەک ژن مارە بکات. لە هیچ یەکێک لە کتێبە ئاینەکان جا چ ڤێدا، ڕامایانە، مەهاباراتە، گێتا، تەلمود یاخود ئینجیل کەس نییە سنوورێک بۆ ژنهێنان بدۆزێتەوە. بگرە بە گوێرەی ئەم کتێبە ئاسمانیانە پیاو ئەتوانێت بە ئارەزووی خۆی و چەندی بیەوێت لە ژن مارە بکات. بەڵام ئەوە لەم کۆتاییانە بوو کە پیاوە ئاینەکانی هیندۆسی و کلێسای مەسیحیەکان ژمارەی ژن مارەکردنیان بۆ یەک دانە سنووردار کرد. زۆرێک لە کەسایەتیە هیندۆسیەکان بە گوێرەی کتێبە ئاسمانیەکانیان ژمارەیەکی زۆر ژنیان هەبوو. داشڕاتی پاشا باوکی ڕاما زیاتر لە ژنێکیان هەبووە. کەیشینا ژمارەیەکی زۆر خێزانی هەبووە. لەلایەکی تریشەوە لە سەردەمانی سەرەتادا پیاوە مەسیحیەکان ڕێگەیان پێدرا بوو بە ئارەزووی خۆیان چەندیان بوێت لە ئافرەت مارەی بکەن، چونکە ئەو کات ئینجیل هیچ سنوورێکی دانە نابوو لەسەر ژمارەی ئافرەت مارەکردن. ئەوە لەم چەند سەدەی کۆتایی بوو کە کلێسا ژمارەی مارەکردنی ژنی بۆ یەک ئافرەت سنووردار کرد. فرەژنی بە هەمان شێوە ڕێگەی پێدراوە لە ئاینی جوولەکە. بە گوێرەی یاسای حاخامەکان پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێ 3 ژنی هەبووە. هەروەها پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لێبێ 100 ژنی هەبووە. فرەژنی بەردەوام بوو تاکو حاخام گێرشوم بین یەهودیە. 906 تا 1030 پێشزایانی فرمانێکی بڵاو کردەوە دژە فرەژنی. ئەویش خێزانە جوولەکەکان کە لە ناو دەوڵەتە ئیسلامیەکان دەژیان بەردەوام بوون لە فرەژنی تاکو لە ساڵی 1950 ئەو کاتێک کە بزوتنەوەی حاخامە گەورەکان هەڵسان بە دەرکردنی یاسایەک بۆ قەدەغەکردنی فرەژنی و سنووردارکردنی بۆ تەنها یەک ژن. تێبینیەکی گرنگ. بە گوێرەی سەرژمێری ساڵی 1975 هیندۆسەکان زیاتر فرەژنی ئەکەن تاکو مسڵمانەکان. لە راپۆرتی کۆمیتەی کاروباری ئافرەت لە ئیسلام کە بڵاوکراوەتەوە ساڵی 1975 لە لاپەڕە 66 و 67دا ئاماژە بەوە ئەکات کە ڕێژەی فرەژنی لە لێوان ساڵانی 1951 و 1961 لە ناو هیندۆسەکان بریتی بووە لە 5.6 لە کاتێکدا لە نێوان مسڵمانەکاندا بریتی بووە لە 4.31. ئەبێت ئەوەش بزانین کە بە گوێرەی یاسای هیندستان تەنها پیاوە مسڵمانەکان بۆیان هەیە زیاتر لە یەک ژن مارە بکەن. بۆ پیاوەکانی دەرەوەی ئاینی ئیسلام قەدەغەیە. لەگەڵ ئەمەشدا ئەبینین هیندۆسەکان زیاتر لە مسڵمانەکان فرەژنیان کردووە. تا لەم دوایانەدا هیچ بربەستێک و ڕێگرێک نەما لە بەردەم پیاوە هیندۆسەکان سەبارەت بە ژمارەی ئەو ژنانەی مارەی دەکەن. ئەوە لە ساڵی 1954 بوو کە بزوتنەوەی مارەکردنی هیندۆسەکان داوای بێنایەساییکردنی فرەژنی کردهبوو بۆ هیندۆسەکان. لە ئێستاشدا ئەوەی یاسای هیندستانە کە هیندۆسەکانی بەستۆتەوە بە مارەکردنی تەنها یەک ژن نەوەکو کتێبێکی ئاینی هیندۆسەکان. با ئێستاش بزانین بۆچی ئیسلام ڕێی پێداوە بە پیاو زیاتر لە یەک ژن مارە بکات.
قورئان فرەژنەیەکی سنوورداری ڕێگە پێداوە. هەر وەکو پێشتر ئاماژەم پێدا ئیسلام تاکە کتێبێکی ئاینیە لەسەر ڕووی زەوی کە بڵێت یەک ژنمارە بکە. ناوەڕۆکی ئەم دەستەواژەیە لە ئایەتی 3 سوورەتی ئەنیسادایە. خودای گەورە دەفەرمێت وَإِنْ خِفْتُمْ أَلَّا تُقْسِطُوا فِي الْيَتَامَى فَانكِحُوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا. سورة النساء آية 3. پێش هاتنە خوارەوەی قورئان هیچ بربەستێک نەبوو لەسەر فرەژنی. پیاوان ژمارەیەکی زۆر ژنیان مارە ئەکرد، تەنانەت هەندێکیشیان 100 ژنی تێپەڕانده بوو. ئیسلام سنوورداری کردو بۆ چوار و نەیهێشتووە زیاتر لەوە نەبهێنێت. ئیسلام ڕێگای داوە بە پیاو بە مارەکردنی 2، 3، 4 ئافرەت، بەڵام بەو مەرجەی کە دادپەروەری بێت بەرامبەر هەر یەکێکیان و بە یەکسانی تەواوی مافەکانیان پێ بدە. ئەوە تا لە سوورەتی نیسا پەروەردگار دەفەرمێت ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم. سورة النساء آية 129. بۆیە فرەژنی یاسایەک یاخود فەرمانێک نییە کە پێویست بکات هەموو مسلمانەکان بیکەن، بەڵکو تەنها بریتیە لە هەڵبژاردنێک. هەندێک کەس بە هەڵەوا تێگەیشتوون کە پیاوی مسلمان پێویستە زیاتر لە ژنێک بهێنێت. بەگشتی ئیسلام پێنج چین لە ڕێگە پێدراوەکان و ڕێگە پێنەدراوەکان لە خۆ دەگرێت. یەکەم فەرز واجبەکان، ئەوانەی دەبێت بیکەیت. دووهەم مستەحەب، داواکراوە کە بکرێت، ئەوانە کە باشترە بکرێت. سێهەم موباح، ڕێگە پێدراو. چارەم مەکرۆه، داوا نەکراو یاخود هان نەدراو بەکردنی، ئەو شتانەش کەوا باشترە نەکرێن. پێنجەم حەرام، قەدەغەکراو. فرەژنی کە دەکەوێتە چینی ناوەڕاست لەوانە ڕێیان پێدراوە موباح. ئەمەش مانای ئەوە نییە کە مسلمانانی 2، 3، 4 ژنی هەیە باشترە لەو مسلمانانەی کە یەک ژنی مارە کردووە. ڕێژەی ماوەی ژیانی ئافرەت زیاترە و درێژترە لە هی پیاودا. عادەتن نێر و مێ تا ڕادەیەک بە ڕێژەیەکی نزیک لە یەکتر لەدایک دەبن، بەڵام دەبێت ئەو ڕاستیە زانستیە بزانن کە منداڵی مێینە خاوەنی بەرگریەکی لەشی زیاتر و بەهێزترە لە بەرگری لەشی منداڵی نێرینە. منداڵە مێینەکان زیاتر لەشیان ئەجەنجێت دژی بەکتریا و نەخۆشی و تاوەکو لەشی منداڵە نێرینەکان. هەر بۆیەش لە تەمەنی منداڵیدا ڕێژەی مردن لە ناو نێردا زیاترە تاوەکو مێ. لەلایەکی تردا کاتی شەڕ و جەنگەکانیش زۆرتر پیاو ئەکوژرێت تاوەکو ئافرەت. ئەمە بێجگە لەوەی کە پیاوان زیاتر تووشی مەرگ ئەبنەوە بەهۆی ڕووداوەکان و نەخۆشیەکان و تاوەکو ئافرەت. هەر بۆیەشە کە ماوەی ژیانی ئافرەت زیاترە لە ماوەی ژیانی پیاو. هەروەها لە هەموو کاتێکدا ژمارەی بێوەژنەکان زیاترن لە ژمارەی ئەو پیاوانەی ژنەکانیان لەدەستداوە. ڕێژەی پیاو زیاترە لە هیندستان تاوەکو ڕێژەی ئافرەت بەهۆی لە ناوبردن و کوشتنی منداڵ لە تەمەنی ساواییدا. هیندستان یەکێکە لە وڵاتانەی کەمانەی هاوشان لەگەڵ وڵاتانی دراوسێ کە تێیدا ڕێژەی مێ کەمتر لە ڕێژەی نێر. هۆکارەکەشی بۆ ئەو ڕێژە بەرزەی کوشتن لە ناوبردنی ڕەگەزی مێ لە وڵاتە لە هەموو ساڵێکدا کاتێک بۆیان دەردەکەوێت کە منداڵەکەیان کچە. ئەگەر ئەم کارە قێزەونە ڕابوەستێت، هیندستانیش وەکو باقی وڵاتەکانی تر ڕێژەی مێ تێدا زیاتر دەبێت لە ڕێژەی پیاو. لە جیهاندا ڕێژەی ئافرەت زیاتر لە ڕێژەی پیاو. لە ئەمریکا ژمارەی ئافرەت بە 7.8 ملیۆن ئافرەت ژمارەی پیاوی تێپەڕاندووە. نیویۆرک بە تەنها 1 ملیۆن ئافرەتی زیاترە بە بەراورد بە ژمارەی پیاوی ئەو شارە. لە ژمارەی پیاوەکانی نیویۆرکیش 1/3 یان نێربازن، بە تێکڕایی زیاتر لە 25 ملیۆن نێرباز لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. ئەمەش لە ڕاستیدا ئەوە ئەگەێنێت کە ئەم پیاوانە ئامادە نین و نایەنەوێت ئافرەتمارە بکەن. لە وڵاتێکی تری وەکو بەریتانیای گەورە ژمارەی ئافرەت 4 ملیۆن زیاترە لە ژمارەی پیاو. ئەڵمانیا 5 ملیۆن ئافرەتی بە بەراورد بە پیاو زیاترە. رووسیا 9 ملیۆن ئافرەت زیاتری لە ژمارەی پیاو هەیە.
تەنها خوا دەزانێت ژمارەی ئافرەت بە بەراورد بە ژمارەی پیاو لە جیهاندا چەندە و چەند زیاترە. بەستنەوەی هەر پیاوێک بەمارەکردنی تەنها یەک ئافرەت گونجاو نییە. ئەگەر بێت و هەر پیاوێک یەک ئافرەت مارە بکات، ئەوە زیاتر لە 30 ملیۆن ئافرەت لە ئەمریکا ئەمێنێتەوە بەبێ هاوسەر. ئەمەش پاش ڕەچاوکردنی ئەو 25 ملیۆن نێربازەی کە هەیە. لە وڵاتەکانی تریش زیاتر لە 4 ملیۆن ئافرەت لە بەریتانیای گەورە، 5 ملیۆن لە ئەڵمانیا، 9 ملیۆن لە رووسیا بەبێ هاوسەر ئەمێنێنەوە. ئێستاش وادابنێ خوشکەکەی من وا ڕێک کەوتووە کە یەکێک بێت لەو ئافرەتە مارە نەبڕاوانەی لە ئەمریکا، یاخود وادابنێ خوشکەکەی تۆ یەکێک بێت لەو ژنانەی لە ئەمریکا، ئەو کات دوو هەڵبژاردنت لەبەردەم دەبێت. ئەویشیان ئەوە تا خوشکەکەت شوو بکات بە پیاوێک کە ژنێکی تری هەیە، یاخود ئەوەیە کە ببێتە موڵکی گشتی. هیچ هەڵبژاردنێکی تریشت نییە. هەموو کەسێکی بەڕێز و بەقەدر و هەڵبژاردنی یەکەمی پێ باشتر ئەبێت و هەڵی ئەبژێرێت. ئەوە ڕاستە کە زۆرێک لە ئافرەتان حەز ناکەن کە پیاوەکانیان ژنێکی تر مارە بکەن، بەڵام لە ئیسلامدا کاتێک بارودۆخەکەوا پێویست دەکات و دەخوازێت کە پیاو ژنێکی تر بهێنێت، ئەو کات ئافرەتی مسلمان بەهۆی باوڕەکەیەوە ئارام ئەگرێت لەسەر لە دەستدانێکی بچووک لە پێناو ڕێگاگرتن لە دەستدانێکی گەورەتر کە داهێڵێت ئافرەتێکی تری مسلمان ببێتە موڵکی گشتی. شوکردن بە پیاوێکی خێزاندار باشترە و خوازراوترە یاخود بوونە موڵکی گشتی. لە کۆمەڵگای ڕۆژئاوا زۆر ئاساییە کە پیاو لە دەرەوەی بازنەی خێزاندا لەگەڵ ئافرەتی تردا ڕابوێرێت. لەم دۆ خەشدا ئافرەت ژیانێکی شەرمەزاریانەی پڕ مەترسی ئەبێت، لە کاتێکدا هەر ئەم کۆمەڵگایە ناتوانێت ئەوە قبوڵ بکات کە پیاوێک زیاتر لە یەک ژنمارە بکات، کە تێیدا ئافرەت ژیانێکی پڕ سەربەرزانە و بەڕێزی ئەژیت لە کۆمەڵگا کە لە دواتردا ژیانێکی سەلامەت و بێترسی ئەبێت. بۆیە بۆ ئەو ئافرەتانەی کە مێردیان نییە دوو هەڵبژاردن لە بەردەمە، ئەویش ئەوەتە یان شوو بکات بە پیاوێکی خێزاندار یاخود ببێتە موڵکی گشتی. لە ئیسلامیش پێدانی پلەیەکی پڕ ڕێز و سەربەرزانە بە ئافرەتی پێ باشترە لە ڕێگەی هەڵبژاردننی یەکەم. قەدەغەکردنی هەڵبژاردننی دووەم هۆکاری تری زۆر هەیە کە وای کردووە ئیسلام ڕێگە بدات بە فرەژنی، بەڵام بە زۆری و بە شێوەیەکی سەرەکی بۆ ئەوەیە کە پارێزگاری بکات لە شکۆ و ڕێزی ئافرەت. دووهەم، فرە پیاوی، فرە مێردی. لاپەڕە 69 پرسیار: ئەگەر لە ئیسلامدا ڕێگە درابێت بە پیاو زیاتر لە ژنێک مارە بکات، ئەی کەواتە بۆچی لە ئافرەت قەدەغا ئەکات شوو بکات بە زیاتر لە پیاوێک؟ وەڵام خەڵکانێکی زۆر بە هەندێک مسلمانیشەوە گومان ئەکەن لە لۆژیک و حەقیقەتی ڕێگەدانی پیاو بە مارەکردنی زیاتر لە ژنێک و ڕەتکردنەوە و پێدانی ئەو مافە بە ئافرەت تاوەکو شوو بکات بە زیاتر لە پیاوێک. با زۆر بە یەقین و دڵنیاییەوە ئەوە بڵێم کە بناغی کۆمەلگای ئیسلامی دادپەروەری یەکسانیە. پەروەردگار پیا و ئافرەتی بە یەکسانی دروست کردووە، بەڵام بە کۆمەڵە توانا و بەرپرسیارەتێکی جیاواز لە یەکتر. پیا و ئافرەت جیاوازن لە ڕووی جەستە و لایەنی دەرونی، ئەوان هەروەها لە ڕووی ڕۆڵ و بەرپرسیارەتیدا جیاوازن. لەگەڵ هەموو ئەمانەشدا بە شێوەیەکی گشتی نێر و مێ لە ئیسلامدا یەکسانن، بەڵام نەکش بە شێوەیەکی دەقاودەق یاخۆت کوتومرت. یەکسانبوونێکی تەواوەتی. سوورەتی ئەنیسا ئایەتەکانی 22 و 24. لیستی ئەو ئافرەتانەیە کە پیاوی مسلمان ناتوانێت مارەیان بکات. خودای گەورە دەفەرمێت: ولا تنكحوا ما نكح آباؤكم من نساء إلا ما قد سلف إنه كان فاحشة ومقتا وساء سبيلا حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت وأمهاتكم اللاتي أرضعنكم وأخواتكم من الرضاعة وأمهات نسائكم وربائبكم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن فإن لم تكونوا دخلتم بهن فلا جناح عليكم وحلائل أبنائكم الذين من أصلابكم
وأن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف إن الله كان غفورا رحيما والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم سورة النساء آية 22 23 24 ئەم خاڵانەی خوارەوە چەند هۆکارێکن کەوای کردووە فرە پیاوی قەدەغە بکرێت. یەکەم، ئەگەر پیاوێک زیاتر لە ژنێک مارە بکات، دایک و باوکی ئەو منداڵە لە دایک ئەبێت لەم جۆرە مارەکردنە فرە ژنیە بە ئاسانی ئەتواندرێت بنهەسرێتەوە. هەم باوک و هەم دایکەکەش زۆر بە ئاشکرایی دیارن، بەڵام لە حاڵەتی شوکردنی ئافرەتێک بە زیاتر لە یەک پیاو تەنها داچی منداڵەکە لە دایک بۆکە ئازاندرێت و ئەناسرێتەوە لەم جۆرە هاوسەرگیریە. فرەپیاوی لە کاتێکدا باوکەی منداڵەکە نەناسراو دەمێنێتەوە. ئاینی ئیسلام بایەخێکی یەکجار زۆر ئەدات بە ناسنامەی دایک و باوکەکە، ئەوە تا تەنانەت دەروون ناسەکانیش باز لەو ڕاستیە دەکەن کە ئەو منداڵانەی کە نازانن دایک و باوکیان چێن، بە تایبەتی تریش باوک، ئەوە ئەو منداڵانە تووشی دۆخێکی زۆر سەخت و شڵەژان و ناجێگیری دەرونی دەبن. زۆرێک لەو منداڵانە زۆر جار منداڵیەکی زۆر ناخۆش و تاڵ بەسەر دەبن، هەر لەبەر ئەمەش کە منداڵی ئەوانەی لەشفرۆشن تەمەنی منداڵیان تەندروست و تەواو نییە. ئەو منداڵی لەم جۆرە هاوسەرگیریە لە دایک ئەبێت. ئەگەر هات و داوای کرد لە دایکەکە ناوی باوکەکەی چییە، ئەوە پێویستە زیاتر لە دوو ناو یان زیاتر بدات. من ئاگدارم لەوەی کە تازەترین پێشکەوتنە زانستیەکان وایان کردووە زانینی ناسنامەی دایک و باوکەکە بە ئاسانی بزاندرێت لە ڕێگای تاقیکردنەوەی ڕەگەزی. هەر بۆیش ئەم خاڵە بۆ ڕابردوو ئەشیا و گونجاو بوو، بەڵام بۆ ئێستا ناشێت. دووهەم، لە ڕووی سروشتیدا پیاو زیاتر توانای فرەیی هەیە تاوەکو ئافرەت. سێهەم، لە ڕووی بایلۆجیەوە زۆر ئاسانە بۆ پیاو کە وەک هاوسەرێک بە ئەرکەکانی هەڵبستێت سەرەڕای بوونی زیاتر لە ژنێک، بەڵام بۆ ئافرەتێک لە هەمان بارودۆخی هاوشێوە بەبوونی زیاتر لە یەک هاوسەر مەحاڵ و سەخت ئەبێت ئەرکەکانی وەکو ژنێک ڕاپەڕێنێت. ئەمەش پاش ڕەچاوکردنی ئەم ڕاستەی کە ئافرەت بە کۆمەڵێک گۆڕانی دەرونی و جەستەی دەڕوات بۆ هۆی قۆناغە جیاوازەکانی حەیز بێنوێژی لە ئافرەتدا. چارەم، ئەو ئافرەتەی کە زیاتر لە یەک مێردی هەیە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر هاوبەشی ژیانی هەیە، بەمەش ئەگەری توشبوونی بە نەخۆشی سێکسیەکانی هەیە و ئەکرێت ئەو نەخۆشیانە بگوازرێتەوە بۆ هاوسەرەکەی، ئەگەرچی هاوسەرەکەی پێشتر لەگەڵ ژنی تر نەبوو بێت، بەڵام ئەم دۆخە بەسەر پیاودا ناسەپێت کە زیاتر لە یەک ژنی هەیە و هیچ یەکێک لە خێزانەکانی پێشتر لەگەڵ پیاوێکی تردا نەبووە. ئەم هۆکارانەی سەرەوە ئەوانن کە مرۆڤ ئەتوانرێت بە ئاسانی هەستیان پێ بکات لە کاتێکدا هۆکارگەلێکی تر هەن کە تەنها پەروەردگار لە ڕێگای زانستە ڕەهاکەی ئەزانێت بۆچی فرە پیاوی قەدەغە کردووە. سێهەم، سەرپۆشی ئافرەت. لاپەڕە 73 پرسیار: بۆچی ئیسلام بێڕێزی دەکات بەرامبەر ئافرەت و داوای لێ دەکات خۆیدا بپۆشێت؟ وەڵام: دۆخی ئافرەت لە ئیسلامدا زۆربەی جارەکان ئامانجی ڕاگەیاندنە عەلمانیەکان بووە. حیجاب یاخود پۆشاکی ئیسلامی ئافرەت لای هەندێک کەس وەکو نمونەیەک دائەندرێت. لە چەوسانەوەی ئافرەت لە ژێر سایەی ئیسلامدا پێش ئەوەی باس لەو هۆکارانە بکەین کە بۆچی لە ڕووی ئاینیەوە داوای پۆشینی حیجاب کراوە، با بکۆڵینەوە پێگەی ئافرەت لە کۆمەڵگاکانی پێشهاتنی ئیسلام. لە ڕابردوودا ئافرەت بێڕێزی بەرامبەر کراوە وەک ئامرازی تێرکردنی ئارەزوەکانی پیاو بینراوە. ئەم نمونانەی خوارەوە کە لە مێژوودا هەن ڕاستی پێگەی ئافرەت دەردەخەن لە شارستانیەکانی پێشین کە تا چ ئاستێک پێگەی ئافرەت نزم بووە تا ئەو ڕادەی کە سادەترین شکۆ و مافێکی مرۆڤ بوونی لێ زەوت کرابوو. ئەلیف: شارستانیەتی بابلیەکان. بە گوێرەی یاسای بابلیەکان ئافرەت سوکایەتی پێکرابوو و لە تەواوی مافەکانی بێبەش کرابوو. ئەوە تا بە گوێرەی یاساکانیان ئەگەر پیاوێک ژنێکی بکوشتایە، ئەوە لە جیاتی ئەوەی پیاوە بکوژەکەیان سزا بدابایە دەچون خێزانی پیاوە بکوژەکەیان دەکوشت. بە شارستانیەتی یۆنانیەکان. شارستانیەتی یۆنانیەکان بە شکۆمەندترین شارستانیەت ناسراوە لە ناو شارستانیەتەکانی پێشین. لە ژێر دەسەڵاتی ئەم سیستەمە شکۆمەندە
ئافرەت دابڕێنراوە لە مافەکان و بەکەم سیر کراوە. لە بیر و باوەڕی یۆنانی ئافرەتێکی خەیاڵی بەناو پاندۆر کە پێیان وایە سەرچاوەی بەدبەختی مرۆڤەکانە، یۆنانیەکان ئافرەتیان لە ڕەگەزی مرۆڤایەتی دەرکردبوو و بە نەزمتر دایان دەناو لە ئاسپیاودا. لەلایەکی تریشەوە لەگەڵ ئەوەی داوێن پاچی ئافرەت بایەخدار بووە و ئافرەت لە پلەیەکی بەرزی ڕێزدار بووە بۆ ماوەیەک، بەڵام دواتر یۆنانیەکان کەوتنە ژێرباری غڕور و لادانی ئەخلاقیەکان. لە دەرئەنجامدا داوێن پیسی بووە کاری بەردەوامی سەرجەمی چینەکانی کۆمەڵگای یۆنانی تا شارستانیەتی ڕۆمانی. لەو کاتەدا کە شارستانیەتی گەیشت بووە لووتکەی شکۆی، پیا و ئەیتوانی ئەو مافەی هەبوو کە کۆتایی بە ژیانی خێزانەکەی بێنێت. داوێن پیسی و ڕووتی و ئافرەت کارێکی باو و ئاسایی بوو لە ناو ڕۆمانیەکاندا. شارستانیەتی میسری، میسریەکان وا لە ئافرەتیان دەڕوانی کە سەرچاوەی شەڕ و خراپی و نیشانەیەکی شەیطانە. جیم عەرەبی پێش ئیسلام، پێش بڵاوبوونەوەی ئیسلام لە عەرەبستان، عەرەبەکان بە چاوێکی نزمەوە لە ئافرەتیان ئەڕوانی و زۆر جاریش کە منداڵی مێینە لەدایک ئەبوو هەر بە زوندویەتی زیندە بە چاڵیان دەکرد. ئیسلام ئافرەتی بەرز ڕادەگرێت و یەکسانی پێدەبەخشێت و دەخوازێت لە ئافرەت کە پێگەی کۆمەڵایەتیان بگەڕێنەوە. ئیسلام 1400 دانە ساڵ بەر لە ئێستا پێگەی ئافرەتی بەرز کردەوە و تەواوی مافەکانی پێدا. پێشبینی ئەوەشی لێکردن تا پێگەی خۆیان بەدەست بێننەوە. حیجاب بۆ پیاو، زۆر جار ئێمەوە گومان ئەبین کە حیجاب تەنها بۆ ئافرەتە و گفتوگۆی لەسەر ئەکەن، لە کاتێکدا لە قورئانی پیرۆزدا پەروەردگار سەرەتا باسی حیجاب داپۆشینی پیاوی کردووە و پاشان هاتووە سەربازکردنی حیجابی ئافرەت، هەر وەکو لە سوورەتی ئەننوور ئەمە ئەبینرێت. خودای گەورە دەفەرمێت: قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم إن الله خبير بما يصنعون. لو ترك ساتي كبياو سيري آفرتك دكات ئەگەر هەر بیرۆکەیەکی خراپ و ناشرنی بەمێشکدا هات ئەو پێویستەیەک سەرچاویدا بخات و سەیری نەکات. حیجاب بۆ ئافرەت لە ئاەتی دواتر هەمان سوورەتی ئەننوور پەروەردگار دەفەرمێت: وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن أو آبائهن أو آباء بعولتهن أو أبنائهن أو أبناء بعولتهن أو إخوانهن أو بني إخوانهن أو بني إخواتهن أو نسائهن أو ما ملكت أيمانهن أو التابعين غير أولي الأربة من الرجال أو الطفل الذين لم يظهروا على عورات النساء ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. 6 تایبەتمەندی حیجاب لاپەڕە 77. بە گوێرەی قورئان و سونەت 6 تایبەتمەندی پێویستە لە حیجابدا ببیندرێت. یەکەم، چەندێتی داپۆشین. یەکەم تایبەتمەندی بریتیە لەوەی پێویستە چەند بەشی لەشدا بپۆشێت کە ئەمەش جیاوازی هەیە لە نێوان پیا و ژندا. سنووری یاسایی داپۆشین بۆ پیاوان داپۆشینی لەشە لە ناو کەوەتاک و ئەژنۆکان. بۆ ئافرەتیش سنووری داوەکراوی داپۆشین بریتیە لە تەواوی جەستە جگە لە ڕوخسار و دەستەکان تاک و مەچەک. بەڵام ئەگەر خۆیان ویستیان ئەوە ئەتوانن ئەو بەشانەش دابپۆشن. هەندێک لە زاناکانی ئیسلام جەخت دەکەنەوە لەوەی کە ڕوخسار و دەستەکانیش بەشێکن لە سنووری داوەکراوی داپۆشین بە حیجاب. دووهەم، پۆشاکەکە پێویستە شۆڕ و فراوان بێت و شوێنەکانی لەش دەرنەخات. سێهەم،
پۆشاکەکە پێویستە ڕوون نەبێت وەک ئەوانەی کە ئەتواندرێت ئەندامەکانی لەشی لە ژێردا ببیندرێت. چارەم، پۆشاکەکە نابێت زۆر سرنجڕاکێش بێت و کە سرنجی ڕەگەزی بەرامبەر بۆ خۆی ڕابکێشێت. پێنجەم، پۆشاکەکە نابێت هاوشێوەی پۆشاکی ڕەگەزی بەرامبەر بێت. شەشەم، پۆشاکەکە نابێت هاوشێوەی پۆشاکی بێباوەڕان بێت. نابێت جلێک بپۆشێت کە تایبەت و هێمای ئاینی بێباوەڕانە. تێبینی حیجابی ئاکار و ڕەوشتیش لەخۆ دەگرێت لە نێوان شتەکانی تر. بۆ تەواو جێبەجێکردنی حیجاب هاوشان لەگەڵ 6 تایبەتمەندیەکە ڕەفتار و ڕەوشت و نیەتی کەسەکەش لەخۆ دەگرێت. ئەو کەسەی کە بە جێبەجێکردنی 6 تایبەتمەندیەکەی حیجاب وا ئەزانێت کە حیجاب پۆشینی بە دروستی بەجێگەیاندووە، ئەوە حیجابی لە گۆشەنیگایەکی تەسکدا بینیوە. حیجاب پۆشینی جلو و بەرگ پێویستە هاوشان بێت لەگەڵ داپۆشینی چاوەکان، داپۆشینی دڵ، داپۆشینی بیرۆکەکان و داپۆشینی نیەت، نەک ئەوەندە بەڵکو شێوازی ڕۆیشتنی کەسەکە شێوازی ڕەفتار و گفتاریشی لەخۆ دەگرێت. حیجاب ڕێگری دەکات لە دەستدرێژی و بێزارکردن. لاپەڕا 79 هۆکاری ئەوەی بۆچی حیجاب بڕیار دراوە بۆ ئافرەت لە سوورەتی ئەلئەحزاب باس کراوە کە خودای گەورە دەفەرمێت: يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. آية 59 سورة الأحزاب. قورآن ئاماژە ئەکات بەوەی کە هۆکاری بڕیاردانی حیجاب بۆ ئافرەت ئەوەیە تاوەکو ئافرەتی بەڕێز و بەقەدر بناسرێن، بەهۆی ئەمەش پارێزراو بن لە بێزارکردن و دەستدرێژی. تێبینی نمونەی دوو خوشکی دوانە، وادا بنێ دوو خوشک کە دوانن هەر وەکو یەکیش جوانن، بە شەقامێکدا تێپەڕ ئەبن، یەکێکیان حیجابی ئیسلامی پۆشیوە و ئەواتە تەواوی لەشی جگە لە ڕوخسار و دەستەکانی تاکو و مەچەک، خوشکەکەی تریشی پۆشاکێکی ڕۆژ ئاوایی لێپۆشیوە کە تەنورەیەکی کورت و تەسکە، لە سوچێکیشدا کەسێکی تاوانبار و نەفز نزم چاوەڕێیە تا ئافرەتێکی دەست بکەوێت و ئارەزووە چەپەڵ و پیسەکانی پێدا بمرچێنێتەوە. بە بڕوای تۆ دەستدرێژی دەکاتە سەر کامیان؟ ئەوەیان کە حیجابی پۆشیوە یاخود ئەوەی تەنورە کورت و تەسکەکەی پۆشیوە؟ عادەتەن و ئەتوانین تەنانەت بڵێن هەموو کات دەستدرێژی دەکاتە سەر ئەو کچەیان کە تەنورە کورت و تەسکەکەی پۆشیوە، چونکە ئەم جۆرە پۆشاکانە بانگشتی ناڕاستەوخۆی ڕەگەزی بەرامبەر ئەکات بۆ ڕابواردن و دەستدرێژی و سەرنجیان ڕادەکێشێت. قورئانیش ڕاستگۆیانە ئەوەی ڕاگەیاندووە کە حیجاب ئافرەت دەپارێزێت لە دەستدرێژی کردنە سەر. سزای مردن بۆ دەستدرێژی کاران. لاپەڕا 80 لە شەریعەتی ئیسلامدا کەسێک تاوانبار بێت بە دەست درێژیکردنە سەر ئافرەتێک، ئەوە سزاکەی مردنە. هەندێک کەسیش هەند سەریان سوڕماوە لەم سزایە بە دڵڕەقانەی ئەزانن، تەنانەت هەندێک دەڵێن ئیسلام ئاینێکی دڵندانەی وەحشیانەیە. منیش پرسیارێکی سادەم کردووە لە سەدان کەسی غەیرە موسڵمان، پێیانم وتووە وادا بنێ خوا نەخواستە کەسێک دەستدرێژی بکاتە سەر خێزانەکەت، دایکت یاخود خوشکت، تۆش بوویتە حاکم و کەسەکەیان هێنایە بەردەستت، چ سزایەکی دەدەیت؟ هەموو ئەو کەسانە وتیان سزای مردن بەسەر تاوانبارەکە دەسەپێنین. تەنانەت هەندێکیان وتیان ئازارێکی زۆر قورسی دەدەین تاوەکو دەمرێت. منیش بەوانم وت باشە ئەگەر کەسێک دەستدرێژی کردە سەر خێزانت یاخود دایکت ئەوە دەیکوژیت، بەڵام ئەگەر هەمان کاری دەستدرێژی بەسەر خێزان یاخود کچی کەسێکی تر بێت ئەوە سزای مردنت پێ ڕندانەیە و پێت قبول ناکرێت، باشە ئەم دوو پێوەرە بۆچی؟ کۆمەڵگای ڕۆژئاوا ڕاست ناکات کاتێک دەڵێت پێگەی ئافرەتی بەرز کردوتەوە. ئازادی ئافرەت کە ڕۆژئاوا بانگەشەی بۆ ئەکات هیچ شتێک نییە جگە لە شێوازێکی سوود وەرگرتن لە جەستەی ئافرەت، لە نرخ دابەزاندنی نەفسی و لە ڕێزی و شکۆخستنی. ڕۆژاوا باس لەوە دەکات کە ئافرەتی بەرز ڕاگرتووە، بەڵام بە پێچەوانەوە
پلەی ئافرەتیان نزم کردوتەوە بۆ بەدووەم سەیرکردن یاخود وەک ئامێروان لە دەستی شەهوەت بازەکان و بازرگانەکانی داوێن پیسی یان شاردراونەتەوە لە پشت شاشەی ڕەنگاوڕەنگی هونەر و کلتور. ئەمریکا بەرزترین ڕێژەی دەستدرێژیکردنی هەیە. لاپەڕە 81. ئەمریکا یەکێکە لە وڵاتە پێشکەوتووەکان کەچی بەرزترین ڕێژەی دەستدرێژیکردنی تێدایە لە هەموو جیهان. بە گوێرەی ڕاپۆرتێکی FBI لە ساڵی 1990 لە هەر ڕۆژێکدا نزیکەی 1756 کەیسی دەستدرێژی تۆمارکراون بە تەنها لە ئەمریکا. دواتر ڕاپۆرتێکی تر ئاماژەی بەبوونی 1900 حالەتی دەستدرێژیکردن کرد لە ئەمریکا. ساڵەکە باس نەکرابوو، ڕەنگە لە نێوان ساڵانی 1992 یان 1993 بێت. ڕەنگە ئەمریکیەکان بێشەرمتریش بووبوون لە ساڵەکانی دواتر. ئێستا و سیناریۆیە بهێنە پێش چاوت کە حیجاب پۆشین لە ئەمریکا جێبەجێکرا کاتێک پیاوێک سەیری ئافرەتێکی کرد بیرۆکەی خراپ و ناشیرنی بۆ هات یەکسەر چاوەکانی دابخات لەو لاشەوە ئافرەت حیجابی ئیسلامی پۆشی بێت واتە هەموو جەستەی جگە لە ڕوخسار و دەستەکان تاکو مەچەک. پاش ئەمە جگە لە پیاوێک دەستدرێژی کرد سزای مردنی بەسەردا بسەپێندرێت. پرسیارێکت لێ دەکەم لە سیناریۆیەکی ئاوادا ئایا حاڵەتەکانی دەستدرێژی زیاد دەکەن لە ئەمریکا یاخود وەک خۆی ئەمێنێتەوە یان ئەوەتە ڕێژەکەی دادەبەزێت؟ بە جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام ڕێژەی دەستدرێژیکردن دادەبەزێت. لاپەڕە 82. هەر لەگەڵ کارکردن بە شەریعەتی ئیسلام دەرئەنجامی ئەرێیی و دڵخۆشکەری لێ بەرهەم دێت. ئەگەر شەریعەتی ئیسلام لە هەر بەشێکی جیهاندا کاری پێ بکرێت جا ئەمریکا بێت یاخود ئەوروپا ئەوە کۆمەلگا ئەحەسێتەوە. حیجاب سوکایەتی بە ئافرەت ناکات بەڵکو بە پێچەوانەوە بەرزی دەکاتەوە و پارێزگاری دەکات لە پاکێتی و کەڕامەتی. 4. ئایا ئیسلام لە ڕێگای شمشێرەوە بڵاو بۆتەوە؟ لاپەڕە 83. پرسیار: چۆن ئەکرێت بە ئیسلام بوترێت ئاینی ئاشتی لە کاتێکدا لە ڕێگای بەکارهێنانی شمشێردا بڵاو بۆتەوە؟ وەڵام: یەکێک لە ڕەخنە دیارەکانی هەندێک لەوانەی مسلمان نین ئەوەیە ئیسلام لە ڕێگای بەکارهێنانی شمشێر و هێز نەبوایە ئەوە ملیۆنان شوێنکەوتووی نەدەبوو. ئەم کۆمەڵە خاڵانەی خوارەوە ئەوە ڕوون دەکەنەوە دوور لە بەکارهێنانی هێز ئەوە هێزی ئەو ڕاستی و حەقیقەتەی کە لە ناواخنی ئیسلامدا هەیە و عەقڵ و لۆژیک هۆکاری ئەو بڵاوبوونەوە خێرایەی ئیسلام بوون. ئیسلام واتای ئاشتی. وشەی ئیسلام لە ڕەجی سەلامەوە هاتووە بە مانای ئاشتی دێت. هەروەها بە مانای ملکەچبوون دێت بۆ خودا. ئەڵڵاه کەواتە ئیسلام ئاینی ئاشتیە بەڵام ئەمەش لە ڕێگای ملکەچبوونی تەواوی مرۆڤە بۆ ویستی دروستکاری باڵادەست کە ئەڵڵایە. هەندێک جار هێز پێویستە بۆ دەرخستنی ئاشتی. تەواوی مرۆڤەکانی دنیا ئارەزوو یاخود پاڵپشتی بوونی ئاشتی و تەبایی ناکەن. زۆرانێک هەن کە ئامادەن ئەو ئاشتێ تێکدەن بۆ بەرژەوەندی خۆیان. بۆیش هەندێک جار هێز پێویستە بەکار بخرێت بۆ پارێزکاریکردنی ئاشتی. هەر لەبەر ئەمەش کە ئەبینین پۆلیس هەیە کە هێزی بەکاردێنێن دژی تاوانکار و تێکدەرانی کۆمەلگا تاوەکو ئاشتی وڵات بپارێزن. ئیسلام هانی ئاشتی ئەدات لە هەمان کاتیشدا داوا دەکات لە شوێنکەوتوانی کە بجەنگن دژی ستەم و زۆرداری. جەنگی دژی ستەمیش هەندێک جار پێویستی بە بەکارهێنانی هێزە. لە ئیسلامدا هێز تەنها بەکاردێت بۆ پارێزگاریکردن و هاندانی ئاشتی و دادپەروەری. بۆچوونی مێژوونووس دیلاسی ئۆلێری. مێژوونووسی بەناوبانگ دیلاسی ئۆلێری باشترین وەڵامی داوەتەوە بۆ ئەو تێگەشتنە هەڵەیەی کە گوایە بڵاوبوونەوەی ئیسلام دەرەنجامی بەکارهێنانی شمشێر بووە. ئەو لاپەڕە هەشتی پەرتووکەکەی بەناوی ئیسلام لەسەر دوو ڕێیانەکە دەڵێت مێژوو دوجار ئەوە ئاشکرا دەکات کە ئەفسانە و ناڕاست بوو چیرۆکی بوونی مسلمانە تونڕەوەکان کە چۆن دنیایە سڕیوەتەوە و شمشێریان بەکارهێناوە بەسەر نەتەوە ژێردەستەکان. بەمەش چیرۆکەکە دەبێتە پڕوپوچترین ئەفسانە کە مێژوونووسەکان دووبارەیان کردوتەوە. مسلمانەکان 800 ساڵ فەرمانڕەوایی ئیسپانیایان کرد کەچی هەرگیز شمشێریان بەکار نەهێنا تا زۆر لە خەڵک بکەن ئاینیان بگۆڕن. کەچی دواتر مەسیحیە خاچپەرستەکان هاتن و مسلمانیان نەهێشت
مسلمانێک نما کە بتوانێت بە ئاشکرا بانگ بدات بۆ نوێشکردن. 14 ملیۆن عەرەب مەسیحی قیبڵین. لاپەڕە 85. مسلمانان 14 سەدە فەرمانڕەوایی عەرەبستانیان کرد. چەند ساڵێکیش بەریتانیەکان فەرمانڕەوایەتیان کرد. پاشان فەڕەنسیەکان کە چیتا ئێستاش 14 ملیۆن عەرەب مەسیحی قیبڵین، واتە لە بناغەدا مەسیحی بوون. گەر مسلمانەکان شمشێریان بەکارهێنا بێت، ئەوە کەواتە دەبوایە ئێستا یەک عەرەب نەمابایە کە مەسیحی بێت. نزیکەی 180 غەیرە مسلمانەکان لە هیندستانن. لاپەڕە 85. مسلمانەکان نزیکەی هەزاران ساڵ فەرمانڕەوایەتی هیندستانیان کرد. ئەگەر بیانویستایە ئەوە دەیانتوانی هەموو ئەوانەی مسلمان نین بە زۆر بیکەنە مسلمان، کەچی ئەمڕۆ نزیکەی 180 دانیشتوانی هیندستان غەیرە مسلمانن. هەموو ئەو هیندیە غەیرە مسلمانانە شاهدن کە ئیسلام بڵاو نەبۆتەوە لە ڕێگای شمشێر. ئەندەنوسیا و مالیزیا. لاپەڕە 86. ئەندەنوسیا وڵاتێکە کە گەورەترین ڕێژەی مسلمانانی تێدایە لە تەواوی جیهاندا. زۆربەی خەڵکی مالیزیاش مسلمانن. ڕەنگە یەکێک هەبێت بپرسێت ئەرێکام لە شکری ئیسلام چۆتە ئەندەنوسیا و مالیزیا؟ کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە. بە هەمان شێوەی پێشوو ئاینی ئیسلام بڵاوبوونەوەیەکی خێرای هەبوو لە کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە. ڕەنگام جارەش کەسێک هەبێت پرسیار بکات و بڵێت ئەگەر ئیسلام لە ڕێگەی شمشێرەوە بڵاو بۆتەوە، ئەی باشە کام لە شکری مسلمانان ڕۆیشتۆتە کەناری ڕۆژهەڵاتی ئەفریقیە؟ تۆماس کارلیلی، مێژونووسی بەناوبانگ تۆماس کارلیلی، لە پەرتووکەکەی پاڵەوانەکان و پاڵەوانە پەرستەکان باس لەو هەڵەیە تێگەیشتنە ئەکات کە دەربارەی بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام هەیە. تۆماس بەم جۆرە ئەڵێت شمشێر، بەڵێ بێگومان شمشێر بوو. بەڵام تۆ شمشێر لەکوێ دێنیت؟ هەموو بۆچوونێکی نوێ لە سەرەتادا کەسێک خاوەنێتی، لە مێشتی کەسێکدا دەبێت، هەر لەوێدا گەشە ئەکات. بەمەش لە هەموو جیهاندا یەک کەس باوەڕی بەو بۆچوونە هەیە، یەک کەس بەرامبەر هەموو کەسەکانی جیهان، وتنی ئەوەی کە ئەو کەسە دەست ئەداتە شمشێر و ڕوبەڕووی هەموو ئەو کەسە ئەبێتەوە سوودێکی وای پێناگەێنێت. بەگشتی ئەو بۆچوونە هەر خۆی بڵاو دەبێتەوە. زۆر لێکردن نییە لە دین. لاپەڕە 87. لەگەڵ کام شمشێردا ئیسلام بڵاو بوویەوە؟ ئەگەر بێت و مسلمانان ئەو شمشێرەیان پێ بوایە، ئەوە نیان ئەتوانی بەکاری بێنن بۆ بانگەوازیکردن بۆ ئاینەکەیان، چونکە ئەوەتە لە سوورەتی ئەلبەقەرە پەروەردگار دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي. سورة البقرة آية 256. شمشێری و وشیاری و زرنجی، ئەوە شمشێری وشیاری و ژیری بوو، ئەو شمشێرەی کە دڵ و ژیری مرۆڤەکان ئەکاتەوە. پەروەردگارە لە سوورەتی النەحل ئاەتی 125 بەم جۆرە ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. سورة البقرة آية 125. زیادبوونی شوێنکەوتوانی لە نێوان ئاینەکانی تری جیهاندا لە ساڵانی 1934 تاوەکو ساڵی 1984 لە بابەتێک لە ڕیدەیێرس داگێتست ئەڵمانەکە کە ساڵی دەرچوونی ساڵی 1986 ئامارێکی خستە ڕوو لە ڕێژەی زیادبوونی سەرەکی ترین ئاینەکانی جیهان لە نیو سەدەدا لە نێوان ساڵانی 1934 تا 1984. ئەم بابەتە لە گۆڤاری The Playing Trope بڵاو کرایەوە لە لوتکەی لیستەکە ئاینی ئیسلام بوو کە زیادبوونی بەخۆی دیبوو بە ڕێژەی 235 لە سەدا. پاشان مەسیحیەت بە 146. ڕەنگە کەسێک پرسیار بکات و بڵێت باشە ئەبێت لەو سەدەیەدا چ جەنجێکی لە خۆگرت بێت هەوای کردبێت ملیۆنەها کەس ئاینیان بگۆڕن بۆ ئیسلام. ئیسلام ئاینەکە کە خێراترین بڵاوبوونەوەی هەیە لە ئەمریکا و ئەوروپا. ئەمڕۆ ئیسلام تاکە ئاینەکە خێراترین بڵاوبوونەوەی بەخۆیەوە دەبینێ لە ئەمریکا و ئەوروپا. ئەبێت چشم شێرێک زۆری کردبێت لە ڕۆژئاوا تا بەو ژمارە گەورەیە ئیسلام قبول بکەن. دکتۆر جۆسێف ئادەم پیرسۆن. دکتۆر جۆسێف ئادەم پیرسۆن
ڕاستی وتووە کە دەڵێت ئەوانەی ئەترسن لەوەی چەکی ئەتۆمی بکەوێتە ژێردەستی عەرەبەکان بێئاگان لەوەی کە بۆمبی ئیسلامی ماوەیەکە خراوتە خوارەوە ئەو کاتە خراوەتە خوارەوە کە محەممەد صلی الله عليه وسلم لەدایک بوو. پێنجەم، مسلمانان توندڕە و تیرۆریستن. پرسیار: بۆچی زۆربەی مسلمانان توندڕە و تیرۆریستن؟ وەڵام: ئەم پرسیارە زۆر جار ڕوبەڕووی مسلمانان ئەبێتەوە، جا بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود بە ناڕاستەوخۆ، یان لە کاتی گفتوگۆکردندا دەربارەی ئاین یاخود ئەو ڕووداوانەی کە لە جیهان ڕوودەدات. بەگشتی سیرکردنی مسلمانان بەردەوامی هەیە لە ڕاگەیاندنەکان کە ئەمەش بەهۆی کەمی زانیاریە دەربارەی ئیسلام و مسلمانان. لە ڕاستیدا ئەم کەم زانیاریە و پڕوپاگەندە هەڵەیانە زۆر جار بۆتە هۆی جیاوازیکردن لە مامەڵە و کردداری تند و تیژی بەرامبەر مسلمانان. ئەو حاڵەتەی ئەمە سەلمێنێت کەمپینی دژە مسلمانە لە ڕاگەیاندنی ئەمریکی ڕاستەوخۆ پاش ڕووداوی تەقینەوەکەی ئۆکلاهۆما. ڕۆژنامەکان زۆر جار خێرا بوون لەوەی ڕاستەوخۆ بانگەشەی ئەو چیرۆکە پڕوپوچە بکەن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پشت هێرشەکەوەیە. بەڵام دواتر دەرکەوت لایەنی بەرپرسیار لە تەقینەوەکە ئەفسەرێکی هێزی سەربازی ئەمریکا بوو. بە هەردوو بانگەشەی توندڕەوی و تیرۆریستی شی بکەینەوە. پێناسەی چەمکی توندڕەوی بەو کەسە دەوترێت کە شوێن بنەمای بنەڕەتی و سەرچیەکانی ئەو بیر و بۆچوون و ئایدۆلۆژیایی باوەڕی پێیەتی دەکەوێت و پشتگیری لێ دەکات. بۆ کەسێک کە بیەوێت ببێتە دکتۆرێکی چاک پێویستە بنەما سەرچی و بنەڕەتیەکانی پزیشکی بزانێت و بەرجەستەیان بکات. بۆ کەسێک تا ببێتە بیرکاری زانێکی لێهاتوو ئەوە پێویستە بنەمەکانی بیرکاری بزانێت و وە شوێنیان کەوێت جێبەجێیان بکات. پێویستە ئەو کەسێکی توندڕە و بێت لە بواری بیرکاری. بۆ کەسێک کە بیەوێت زانایەکی لێهاتوو بێت شارەزا بێت و شوێن و بەرجەستەی بنەما سەرچیەکانی زانست بکات. پێویستە کەسێکی توندڕە و بێت لە بواری زانستدا. سەرجەم توندڕەوەکان وەک یەک نین، لاپەڕە نۆتویەک. ناکرێت هەموو توندڕەوەکان وەکو یەک سیر بکرێن. ناکرێت سەرجەمی توندڕەوەکان کۆ بکەینەوە لەژێر ناونشانی باش و خراپ. دابشکردنی یاخود بەچینکردنی توندڕەوەکان پشت ئەبەستێتەوە ئەو بوارەی یاخود ئەو کردارەی کە توندڕەوە تێیدا. دزە توندڕەوەکان دەبنە هۆی کێشە و ناخۆشی بۆ کۆمەڵگا. هەر بۆیە کەسانی خوازراو نین ئەمە لە کاتێکدا دکتۆرێکی توندڕە و سوود بە کۆمەڵگایەک ئەگەیەنێت و بەو هۆیەوە دەبێتە خاوەنی ڕێز و قەدر. شانازی ئەەکەم کە مسلمانێکی توندڕەوم. لاپەڕە نۆتیەک. مسلمانێکی توندڕەوم کە پشت بە خودا بنەما سەرچی و بنەڕەتیەکانی ئیسلام شارەزام و شوێنیان ئەکەوم هەوڵ ئەدەم بۆ کار پێکردنیان. مسلمانی ڕاستەقینە شەرم ناکات لە بوونە توندڕە و شانازی ئەەکەم کە مسلمانێکی توندڕەوم چونکە ئەزانم بنەما سەرچی و بنەڕەتیەکانی ئیسلام سوود دەبەخشن بۆ مرۆڤایەتی و سەرجەمی جیهان. هیچ بنەمایەکی ئیسلام نییە کە زەرەر بگێنێت یاخود پێچەوانەی بەرژەوەندی گرۆی مرۆڤ بێت. بەگشتی خەڵکانێکی زۆر هەڵە حاڵی بوونیان هەیە لەو بۆچوونەدان کە کۆمەڵەیەک لە بنەما و ڕێنمایەکانی ئیسلام نادات پەروەرانە و نەشیاوە. ئەمەش دەرەنجامی ئەو زانیاریە کەم و هەڵانەیە کە دەربارەی ئیسلام هەیەە. ئەگەر کەسێک بە عەقڵێکی کراوە و فراوانەوە هەڵسێت بەشیکردنەوەی بنەمەکانی ئیسلام ئەوەگاتە ئەو ڕاستی کە ئاینی ئیسلام سوود ئەبەخشێت لەسەر هەردوو ئاستی تاکە کەسی و کۆمەڵدا. پێناسەی چەمکی توندڕە و بە گوێرەی فەرهەنگ. لاپەڕە 92. بە گوێرەی فەرهەنگی وێبستێر توندڕەوی جوڵانەوەیەک بوو لە ناو ئەمریکا و پڕۆتستانتی کە سەری هەڵدا لە سەرەتای سەدەی 20م. ئەوە پەرچەکردارێک بوو دژ بە نوێگەری. هەروەها جەختکردنەوە بوو لە بێکەم و کورتی و بێخەوشی ئینجیل نەک تەنها لەلایەنی باوەڕ و کردداری بەڵکو و تۆمارێکی مێژووی پێداگیری دەکرد لەوەی ئینجیل وتەی خودایە. کەواتە توندڕەوی چەمچێکە لە سەرەتادا بەکارهێنراوە بۆ ئەو گروپە مەسیحیەی کە باوەڕیان وابوو ئینجیل وتەی پەروەردگارە بێ هیچ هەڵە و خەوشێکە. بە گوێرەی فەرهەنگی ئۆکسفۆرد توندڕەوی بریتە لە دەستگرتنێکی توند بە بیر و باوەڕی دێرین و سەرەکی هەر ئاینێک بە تایبەتی ئیسلام. ئەمڕۆ هەر لەگەڵ بەکارهێنانی وشەی توندڕە و لە لای کەسێک هەموو بیر لە مسلمانێک ئەکەنەوە کە تیرۆریستە. هەموو مسلمانێک
پێویستە تۆقێنەر بێت. تۆقێنەر ئەو کەسەیە دەبێتە هۆی ترس و تۆقێن. دزێک لەو ساتەدا پۆلیس ئەبینێت ئەتۆقێت. پۆلیسەکە تۆقێنەرە بۆ ئەو دزە. بە هەمان شێوە مسلمان پێویستە تۆقێنەر بێت بۆ ئەوانەی دژی بنەمەکانی کۆمەڵگان وەک دز و پیاوکوش، وەک دەستدرێژکاران. هەر کاتێک ئەم جۆرە کەسانە مسلمانیانیان بینی پێویستە بتۆقێن و بترسن. بەڵێ ئەوە ڕاستە کە چەمچی تۆقێنەر بەگشتی بەکاردێت بۆ ئەو کەسەی دەبێتە هۆی ترس و تۆقێن لە نێو خەڵکان بەگشتی. بەڵام مسلمانی ڕاستەقینە پێویستە تۆقێنەر بێت بۆ گروپێکی دیاریکراوی خەڵکی، بۆ نمونە ئەوانەی دژی بنەمەکانی کۆمەڵگان، نەک بۆ خەڵکی بێتاوانەکان. لە ڕاستیدا مسلمان پێویستە هۆکاری ئارامی و ئاسایش بێت بۆ خەڵکی بێتاوان. ناونشانی جیاواز دەدرێتە هەمان کەس بۆ هەمان کردار، بۆ نمونە تیرۆریست، نیشتمان پەروەر. پێش ئەوەی هیندستان سربەخۆ بێت لە ژێر دەستی بەریتانیا، هەندێک لە جەنگاوەرە ئازادی خوازەکان کە پشتگیری توندڕە و تیژیان نەدەکرد بە تیرۆریست ناوبراوبوون لەلایەن حکوومەتی بەریتانیا، کەچی هەمان ئەو کەسانە ستایش دەکران لە لای خەڵکی هیندستان بۆ هەمان کار و ناونرابوون بە نیشتمان پەروەرەکان، کەواتە دوو ناوی جیاواز لە هەمان گروپی خەڵک و بۆ هەمان کردار. یەکێکیان بە تیرۆریست بانگیانەکات، ئەوەکەی تر پێی دەڵێت نیشتمان پەروەر. ئەوانەی لەو بڕوایەدا بوون کە بەریتانیا مافی حکومکردنی هیندستانی هەبوو بەو گروپەی دەوت تیرۆریست، لە کاتێکدا ئەوانەی پێیان وابوو بەریتانیا هیچ مافێکی حکومکردنی هیندستانی نییە، ئەو گروپەی بە نیشتمان پەروەر جەنگاوەری ئازادی خواز بانگ دەکرد. هەر بۆیش زۆر گرینگە کە پێش ئەوەی بڕیار بدەین لەسەر کەسێک بەباشی گوێر بۆ ڕابگرین. پێویستە گوێ لە هەردوو لایەنەکە بگیرێت، بارودۆخەکە شرۆڤە بکرێت، هۆکار و مەبەستی کەسەکە ڕەچاو بکرێت وە پشتگوێ نەخرێت. پاش هەموو ئەمانە ئینجا توانرێت بڕیار بدرێت لەسەر کەسەکە. ئیسلام واتای ئاشتی ئەگەیەنێت. لاپەڕە 95. چەمچی ئیسلام ئەگەڕێتەوە بۆ ڕەجی سەلام کە مانای ئاشتی ئەگەیەنێت. ئیسلام ئاینی ئاشتیە و شوێنکەوتوانی پەروەردە دەکات تاوەکو پشتگیری هەوڵی بەدەستێنانی ئاشتی بدەن لە سەراتاپای جیهان. بۆیە هەموو مسلمانێک پێویستە توندڕەو بێت لەوەی کە بە توندی چەمک و بنەما سەرەکی و بنەڕەتیەکانی ئیسلام فێر بێت و پێداگیری بکات لێیان. هەر وەک پێویستە تیرۆریست بێت بەرامبەر بە دژایەتکارانی بنەما کۆمەڵایەتیەکان تاوەکو برە و بە ئاشتی و دادپەروەری بدات لە کۆمەڵگا. 6. خواردنی بەرهەمە ئاژەڵیەکان. لاپەڕە 96. پرسیار: کوشتنی ئاژەڵ کارێکی دەڕندانەیە، بۆچی مسلمانان بەرهەمە ئاژەڵیەکان بەکاردێنن؟ وەڵام: خۆ بە دوورگرتن لە خواردنی ماسی و گۆشت ئێستا بۆتە بزوتنەوەیەک لە سەراتاپای جیهان. هەندێک ئەمە ئەبەستنەوە بە مافەکانی ئاژەڵ. لە ڕاستیدا ژمارێکی زۆر خەڵک پێی وایە بەکارهێنانی گۆشت و بەرهەمەکانی تری ئاژەڵ جۆرێکە لە پێشەڵکردنی مافەکانی ئاژەڵ. ئیسلام بۆ سەرجەمی بوونەوەران سۆز و بەزەیی هەیە. لە هەمان کاتدا ئیسلام ڕایگەیاندووە کە پەروەردگار ئەو زەویە و سەرجەم شتەکانی ناوی بەدی هێناوە بۆ سوودی مرۆڤ. ئیتر ئەوەستێتە سەر مرۆڤەکان کە سوودمەند بن لە سەرجەم سەرچاوەکانی ئەم جیهانە بە شێوەیەکی ژیرانە وەک نیعمەت و ئامانەتێک لە لای پەروەردگارەوە. مسلمان دەتوانێت ڕوەک خۆرێکی تەواو بێت. مسلمان لە هەمان کاتدا دەتوانێت مسلمانێکی زۆر چاک بێت و هەروەها ڕوەک خۆریش بێت. واجب نەکراوە لەسەر مسلمان کە بەرهەمە ئاژەڵیەکان بەکاربهێنێت. ئیسلام ڕێگای بە بەکارهێنانی ئەو خواردنانەی ڕوەکی نین دەدات. قورئان ڕێگە دەدات بە مسلمانان تا بەرهەمە ئاژەڵیەکان بەکاربهێنێت. ئەم ئاەتەی خوارەوە بەڵگەن لەسەر ئەمە کە خودای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود أحلت لكم بهيمة الأنعام إلا ما يتلى عليكم غير محل الصيد وأنتم حرم إن الله يحكم ما يريد. سورة المائدة آية 1. خدای گەورە دەفەرمێت: والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون. سورة النحل آية 5. خدای گەورە دەفەرمێت: وإن لكم في الأنعام لعبرة نسقيكم مما في بطونها ولكم فيها منافع كثيرة ومنها تأكلون.
سوڕەتی ئەلمؤمینون ئایەتی 21. گۆشت خۆراکێکی سودمەند و تەندروستە و دەوڵەمەندە بە پڕۆتین. ئەو بەرهەمانەی کە ڕووەکی نین سەرچاوەیەکی باشی پڕۆتینن. لە ڕووی زیندە پێکاتەوە بڕە پڕۆتینێکی باش لە خۆ دەگرن. بۆ نمونە هەر 8 ترشە ئەمینیە سەریکیەکان کە لە لەشدا دروست نەبوون و پێویستە هەبن لە خۆراکدا. هەروەها گۆشت، ئاسن و ڤیتامین بیوەن و نایسین. مرۆڤ ددانەکانی بۆ هەردوو جۆرە خواردن دەشێت. ئەگەر ورد بیتەوە لە ددانی ئاژەڵە ڕووەک و خۆرەکان وەک مانگا و بزن و مەڕ، ئەوە شتێکی هاوشێوە ئەبینێت لەم ئاژەڵانە. هەر هەمویان خاوەنی کۆمەڵێک ددانێکی هاوشێوەن لە بەرزی و نزمیدا لە یەک ئازدان. ئەگەر بێت و بە هەمان شێوە ورد بیتەوە لە ددانی ئاژەڵە گۆشتخۆرەکانی وەکو شێر و پڵنگ، ئەوە ئەبینیت هەمویان خاوەن ددانی نوکتیژ و وردن کە گونجاوە بۆ خواردنی گۆشت. بەڵام ئەگەر ورد بیتەوە لە ددانەکانی مرۆڤ، ئەوە ئەبینیت ددانەکانی هەم یەکسان و ڕێکن لە بەرزی و نزمیدا، هەم تیژ و وردن. هەر بۆیش ئەم جۆرە ددانە گونجاوە بۆ خۆراکە گۆشتیەکان و ڕۆچەکان. ڕەنگە یەکێک هەبێت بپرسێت باشە ئەگەر پەروەردگار تەنها خواردنی خۆراکە ڕۆچەکانی لە مرۆڤ بیستوایە، دەی کەواتە بۆچی ددانی تیژ و وردی پێداوە؟ بۆیە شتێکی لۆژیکە گەر بوترێت پەروەردگار ئەوەی لە مرۆڤ چاوەڕێ کردووە کە هەردوو جۆر خواردن هەم ڕۆچی هەم ئاژەڵی بخوات. مرۆڤ دەتوانێت هەردوو جۆری خواردنی ئاژەڵی و ڕۆچی هەرس بکات. سیستەمی هەرسکردن لە ئاژەڵە ڕووەک خۆرەکان بەو شێوەیە کە تەنها هەرسکردنی خواردنە ڕۆچیەکان ئەتوانێت. ئەمە لە کاتێکدا سیستەمی هەرسکردن لە ئاژەڵە گۆشتخۆرەکان تەنها توانای هەرسکردنی گۆشتی هەیە، بەڵام سیستەمی هەرسکردن لە مرۆڤدا دەتوانێت خواردنە گۆشتی و ڕۆچیەکان هەرس بکات کە پەروەردگار تەنها ئەوەی لە ئێمە بیستوایە کە تەنها بەرهەمە ڕۆچیەکان بخۆین. کەواتە بۆچی سیستەمێکی هەرسکردنی پێداوین کە توانای هەرسکردنی بەرهەمە ڕۆچی و ئاژەڵیەکانی هەیە؟ کتێبی ئاینی هیندۆسەکان ڕێگە ئەدات بە خواردنی خۆراکە ئاژەڵیەکان. لاپەڕا 99. ئەلیف ژمارەیەکی زۆری هیندۆسی هەیە کە بە توندی ڕووەک خۆرن. ئەوان پێیان وایە خواردنی خۆراکە ئاژەڵیەکان دژ بە پەیڕەوی ئاینەکەیانە. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە کتێبی ئاینی هیندۆسیەکان ڕێگەی داوە بە خواردنی گۆشت. کتێبە پیرۆزەکانی هیندۆسەکان ئاماژە بەبوونی زانا و پیاو چاکە هیندۆسەکان دەکات کە خۆراکە ئاژەڵی و گۆشتیەکانیان خواردووە. بە لەمانوس مورتی کتێبی یاسای هیندۆسەکان لە بەشی 5 دێری سی، ئەو کەسەی کەوا گۆشتی ئەوانە ئەخوات کە بۆ خواردنن، ئەوە هیچ کارێکی هەڵەی نەکردووە ئەگەرچی ئەو هەموو ڕۆژێک ئەو کارە بکات، چونکە خوا هەر خۆی وای کردووە کە کۆمەڵێک هەبێت بخورێن و کۆمەڵێکیش بخۆن. دێری دواتر هەمان کتێب مانوس مورتی بەشی 5 دێری 31 دەڵێت خواردنی گۆشت دروستە بۆ قوربانی. ئەمە لە ڕووی دابوونەریتەوە پێی دەوترێت یاسای خوایەکان. هەر لە مانوس مورتی بەشی 5 دێری 39 و دێری 40 دا دەڵێت خدا خۆی ئاماژەی قوربانی دروست کردووە و بۆ قوربانی، بۆیە کوشتنیان بۆ قوربانی کردن کوشتن نییە. جیم مەهاباراتە ئەنوشاشا پارڤە بەشی 88 لە گفتوگۆیە ئەجێڕێتەوە کە لە نێوان دارمەرز یۆدش ییپیرە و پیتەماه بیشمە دەربارەی ئەوەی چ خواردنێک پێشکەش بکرێت بۆ پێتریس یەکێک لە باپیران لە کاتی شڕژە ڕێوڕسمی مردن تا ڕازیان بکات. گفتوگۆیەکەم بەم شێوەیە. یۆدش یەپیرەوتی ئەی خاوەنی هێز و دەسەڵات، پێم بڵێ و شتە دەبێت چی بێت ئەگەر تەرخان بکرێت بۆ پێتریس. باپیرە مردووەکان ئەو شتە لە کار ناکەوێت. هاوی جارێکی تریش چ شتێک ئەگەر پێشکەش بکرێت بۆ هەموو کاتێک ئەمێنێتەوە. ئەو شتە دەبێت چی بێت گەر پێشکەش بکرێت دەبێتە نەمری و سەرمەدی. بیهیشمە وتی گوێم بۆ بگر ئەی یۆدش ییپیرە لاپەڕە بیست. هیندۆسی کەوتوو بەژێر کاریگەری ئاینەکانی تر. هەرچەندە ئاینی هیندۆسی ڕێگەی داوە بە شوێن کەوتوانی بە خواردنی خواردنە ئاژەڵیەکان، کەچی زۆرێک لە هیندۆسەکان سیستەمێکی ڕووەک خۆرانە بەکاردێنن، چونکە کەوتونەتە ژێر کاریگەری ئاینەکانی تر وەک جەینیزم. ڕووەکەکانیش خاوەنی ژیانن. لاپەڕە 101. چەند ئاینێکی دیاریکرا و سیستەمێکی ڕووەک خۆریانەیان بەکاردێنن وەکو ڕیژێمکردن، چونکە ئەوان دژی کوشتنی شتە زیندوەکانن. ئەگەر کەسێک هەبێت بتوانێت بەبێ کوشتنی شتە زیندوەکان بژێت، ئەوە من ئەبمە یەکەم کەس کە ژیانێکی وا بژیم. لە کۆندا لەو بڕوایەدا بوون کە ڕووەکەکان بێژیانن، بەڵام ئێستا
ڕاستیەکی جیهانیە کە ڕووەکەکانیش ژیانیان هەیە. هەر بۆیەش بیرۆکەی نەکوشتنی شتە زیندوەکان بەبوونە کەسێکی ڕوەکخۆری جێبەجێ ناکرێت. ئەوانەی بەس لەسەر ڕووەک دەژین مشەخۆرەکان یەکەم، ڕووەکەکانیش هەست بە ئازار دەکەن. ئەوان دەڵێن باشە خۆ ڕووەکەکان هەست بە ئازار ناکەن، بۆیە کوشتنی ڕووەک تاوانێکی ئاسانترە یاخود سووکترە بە بەراوردی کوشتنی ئاژەڵ. ئەمڕۆ زانست پێمان دەڵێت ڕووەکەکانیش هەست بە ئازار دەکەن، بەڵام هاوار و گریانی ڕووەکەکان لەلایەن مرۆڤەوە ناتوانرێت ببیسترێت. ئەمەش بەهۆی نەتوانینی بیستنی مرۆڤە کە ناتوانێت ئەو دەنگانەی لە ناو ڕێژەی بیستندانین بیبیستێت کە ڕێژەی 20 هێرتز تاوەکو 20,000 هێرتزە. هەردەنجێک لەسەر و یاخۆت خواروی ئەم ڕێژە ناتوانرێت ببیسترێت لەلایەن مرۆڤ. توانای بیستنی سەگ زیاترە لە 40,000 هێرتز. ئەم فیتەیەی تەنها لەلایەن سەگەوە دەبیسترێت، مرۆڤ ناتوانرێت بیبیستێت. سەگەکە ئەو کەسەی فیتەکەی لێداوە ئەیدۆزێتەوە بۆ لای دەچێت. لێکۆڵینەوەی کرا لەلایەن جوتیارێکی ئەمریکا کە ئەو جوتیارە ئامێرێکی داهێنا کە وای ئەکرد هاواری ڕووەکەکان ببیستێت لەلایەن مرۆڤەوە. دەیتوانی ڕاستەوخۆ بزانێت چ کاتێک ڕووەکەکە هاواری ئاو دەکات. نوێترین لێکۆڵینەوە ئەوە دەخاتە ڕوو کە ڕووەکەکان دەتوانن تەنانەت هەست بکەن بە بەختەوەری و دڵتوندی و یاخود تەنانەت گریانیش ئەتوانن. کوشتنی شتە زیندووەکان کە خاوەنی دوو لە هەستەکانن تاوانێکی سووکترینە. لاپەڕا 103. کاتێک کە ڕووەک خۆرێک لەو بڕوایەدایە کە ڕووەکەکان تەنها دوو یاخود 3 لە هەستەکانیان هەیە، بەڵام ئاژەڵ 5 لە هەستەکانی هەیە. بۆیش کوشتنی ڕووەکەکان تاوانێکی سووکترە لە کوشتنی ئاژەڵ. وادابنێ براکەت هەر بە کەڕوولاڵی لەدایک بووە. بە بەراورد بە مرۆڤی ئاسایی 2 دانە لە هەستەکانی کەمتر و گەورە ئەبێت کە کەسێک دەیکوژێت، ئایا تۆ دەچیت بە حاکم بڵێیت سزایەکی سووک بەسەر بکوژەکەدا بسەپێنە چونکە براکەم 2 دانە هەستی کەمتر بووە؟ بگرێ لە ڕاستیدا تۆ دەچیت دەڵێیت ئەو کەسێکی بێگوناهی کوشتووە، هەر بۆیش دەبێت سزایەکی گەورەتری بدرێت. لە ڕاستیدا قورئان بەم جۆرە ئەدوێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا. سورة البقرة آية 168. برزبونەوەی ئاژەڵە ماڵیەکان. ئەگەر هەموو مرۆڤەکان ڕووەکخۆر بن، ئەو کات دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئاژەڵە ماڵیەکان، بە تایبەت کاتێک زاوزێکردن زۆربوون تێیاندا خێرایە. پەروەردگار بەهۆی زانستی ڕەهای خۆی دەزانێت چۆن هاوسەنجی ئەندازەگیری دروستکراوەکانی بکات کە بۆچی ڕێگەی پێداوین بە خواردنی گۆشتی ئاژەڵە ماڵیەکان. بەهۆی ئەوەی کە ڕووەکخۆر نین، بۆیە نرخی گۆشت گونجاوە. ئاساییە بەلامەوە گەر هەندێک کەس ڕووەکخۆر بێت، لەگەڵ ئەوەشدا نابێت ئەوانەی کە ڕووەکخۆر نین بەدرندە و بە بێبەزەیی ناو ببات. لە ڕاستیدا گەر هەموو خەڵکی هیندستان ببنە گۆشتخۆر، ئەو کاتە گۆشتخۆرەکانی ئێستا زەرمەندن چونکە نرخی گۆشت بەرز دەبێتەوە. شێوازی سەربڕینی ئاژەڵ لە ئیسلامدا شێوازێکی درندانەیە. لاپەڕا 104. پرسیار: بۆچی موسڵمانان درندانە سەری ئاژەڵ ئەبڕن و بە ئازاردانی و پاشان بە هێواشی پڕ ئازار دەیکوژن؟ وەڵام: شێوە ڕێگای سەربڕینی ئاژەڵ لە ئیسلامدا کە ناسراوە بە ذەبح بۆتە ئامانج و خاڵی ڕەخنەگرتن لەلایەن زۆرێک لە خەڵکەوە، بەڵام بەڕەچاوکردنی ئەم خاڵانەی خوارەوە ئەو کات دەرئەکەوێت کە ذەبح نەک هەر شێوازێکی مرۆڤانەیە، بەڵکو لە ڕووی زانستیەوە باشترین ڕێگایە. شێوازی سەربڕین لە ئیسلامدا: زەکات وشەیەکە لە ڕەجی زەکا پاکردنەوە، هەروەها وشەی تەزکیە بە مانای پاکبوونەوە دێت. ڕێگای سەربڕینی ئاژەڵ لە ئیسلام پێویستە ئەم مەرجانە لە خۆ بگرێت. ئەلیف: ئاژەڵەکە پێویستە سەر ببردرێت بە ئامێرێکی تیژ واتە چەقۆ، هەروەها پێویستە بە خێرایی سەربڕینەکە ئەنجام بدرێت تاکو ئازاری سەربڕینەکە کەمتر بێت. بڕینی بۆڕی هەوا و قورگ و دەمارەکانی مل.
ذەبح وشەیەکی عەرەبیە بە مانای سەربڕین دێت. سەربڕینەکە بریتیە لە بڕینی قوڕگ و بۆڕی هەوا و دەمارەکانی خوێن لە ملدا کە ئەبێتە هۆی مردنی ئاژەڵەکە بەبێ بڕینی دڕکەپەتک. پێویستە خوێنەکە بە تەواوی خاڵی بکرێتەوە پێش ئەوەی سەرەکەی ببڕدرێت. ئامانج لەمەدا ئەوەیە خوێنەکە بکرێتە دەرەوە کە ئەکرێت وەکو ناوەندێکی بەسوود ڕۆڵ بگیڕێت بۆ بەشەکانی تری جەستە. دڕکەپەتک پێویستە نەبڕدرێت چونکە ڕەنگە ڕیشاڵە دەمارەکانی بەرەو دڵزەرەریان پێبگات کە ئەمەش ئەبێتە هۆی ڕاوەستانی لە ناکاوی دڵ و خاوبوونەوەی یاخود ڕاوەستانی ڕۆیشتنی خوێن بەناو بۆڕیەکانی خوێندا. خوێن ناوەندێکی گونجاوە بۆ بەکتریا و ڤایرۆس و ژەهر. هەر بۆیە شێوازی سەربڕین لە ئیسلامدا شێوازێکی زۆر دروست و خاوێنە بەهۆی زۆرێک لەو خوێنەی کە هەڵگری ڤایرۆس و بەکتریا و ژەهرە کە هۆکاری زۆر نەخۆشین فڕێ دەدرێتە دەرەوە. گۆشت بۆ ماوەیەکی درێژ وەکو خۆی دەمێنێتەوە و تێک ناچێت. ئەو گۆشتەی بە شێوازی سەربڕینی ئیسلامی ئامادەکرابێت ئەوە بۆ ماوەیەکی درێژ وەکو خۆی دەمێنێتەوە و تێک ناچێت. ئەمەش بەهۆی کەمی یاخود نەبوونی خوێن لە گۆشتەکە بە بەراورد بە شێوازەکانی تری سەربڕین. ئاژەڵ هەست بە ئازار ناکات. لاپەڕە 106. بڕینی لەسەر خۆی دەمارەکانی مل دەبێتە هۆی پچڕاندنی تەوژمی ڕۆیشتنی خوێن بۆ دەمارەکانی مێشک کە بەرپرسیارە بۆ ئازار. هەر بۆیش ئاژەڵەکە هەست بە ئازار ناکات لە کاتی مردنیدا. ئەبینیت ئاژەڵەکە ئەجوڵێت و ئەلەرزێت و پەلەقاژەیەتی کە ئەمە بەهۆی ئازارەوە نییە بەڵکو یەکەم بەهۆی پشودان و حەوانەوەی ماسوولکەکانە لە خوێن و دووەمیش بەهۆی تەوژمیکردنە دەرەوەی خوێنە لە لەشدا. 8. خواردنە ئاژەڵیەکان وا لە موسڵمانان ئەکات تونندڕە و ئاژاوەچی بێت. پرسیار: زانست پێمان ئەڵێت هەر شتێک مرۆڤ بیخوات و کاریگەری دەبێت لەسەر هەڵسو کەوتی، کەواتە بۆچی ئیسلام ڕێیداوە بە موسڵمانان بە خواردنی خۆراکە ئاژەڵیەکان لە کاتێکدا ئەو خۆراکانە ڕەنگە مرۆڤ بکاتە کەسێکی بێبەزەی و تند و تیژ؟ وەڵام: تەنها خواردنی ئاژەڵە ڕووەکخۆرەکان ڕێگە پێدراوە. هاوڕام لەگەڵ ئەوەی کە هەر شتێک مرۆڤ بیخوات و کاریگەری دەبێت لەسەر هەڵسوکەوتی. هەر لەبەر ئەمەش ئیسلام خواردنی ئاژەڵە گۆشتخۆرەکانی قەدەغە کردووە وەک شێر و پڵینگ و ئەو جۆرە گیاندارانەی کە دڕندە و بێبەزەین. ڕەنگە خواردنی گۆشتی ئەم ئاژەڵانە وا لە مرۆڤ بکات کە ببێتە کەسێکی دڕندە و بێبەزەی. ئاینی ئیسلام تەنها خواردنی ئاژەڵ ڕۆخۆرەکانی ڕێ پێداوە وەکو مەڕ و بزن و مانگا و هەتا دوایی کە ئەم ئاژەڵانش ئارام و بێزیانن. مسلمانان ئاژەڵی ئارام و بێزیان ئەخۆن چونکە مسلمانان کەسانێکن ئاشتی و ئاسایشیان خۆش دەوێت و خەڵکانێکی بێکێشە و زیانن. قورئان دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە قەدەغە ئەکات کە خراپ بێت. قورئان بەم شێوازە ئەدوێت: أعوذ بالله من الشيطان الرجيم يأمرهم بالمعروف وينهاهم عن المنكر ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. سورة الأعراف آية 157. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. سورة الحشر آية 7. بۆ مسلمانان فرموودە و وتەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بەسە تا باوڕی پێبێنێت کە پەروەردگار نایەوێت مرۆڤ هەندێک جۆری گۆشت بخوات لە کاتێکدا هەندێک جۆری تری ڕێپێدراوە. فرموودەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دەربارەی قەدەغەکردنی خواردنی ئاژەڵە گۆشتخۆرەکان بە گوێرەی کۆمەڵێک فرموودەی صحیحی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، صحیحی بوخاری و صحیحی مسلم هاوشان لەگەڵ ئەو فرموودەی ئیبن العباس جێڕاویەتەوە لە صحیحی مسلمدا. بەشی ڕاوکردن سەربڕین فرموودەی ژمارە 4752. سونەن ئیبن ماجە بەشی 13 فرموودەی 3232.
تاوەکو 3234 پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم خواردنی ئەم ئاژەڵانەی قەدەغە کردووە. یەکەم، ئاژەڵی چێوی خاوەنددانی کەڵبەی، ئەوانەی کە گۆشتی ئاژەڵی گۆشتخۆرەکانی تر دەخۆن. ئەم ئاژەڵانە ئەوانن کە لە گروپی پشیلەیەکان وەکو شێر، بڵینگ، پشیلە، سەگ، گورگ، کەمتیار هەتا دوایی. دووهەم، ژمارەیەک لە ئاژەڵە توکدارەکان وەک مشک، جورج هەتا دوایی. سێهەم، هەندێک لە ئاژەڵە خشۆکەکان وەک مار. چارەم، ئەو باڵندەکانی تر ڕاو دەکەن وەک باز و هەڵۆ و کوندە بەپۆ و قەلەڕەش. هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە بیان سەلمێنێت خواردنی ئاژەڵە ڕووەکخۆرەکان کە مرۆڤ تووشی تونڕەوی بێبەزەیی دەکەن. نوێم، مسلمانان کەعبە ئەپەرستن. پرسیار: ئەگەر مسلمانان دژی بتپەرستین دەی کەواتە بۆچی مسلمانان سوزدە بۆ کەعبە دەبەن و لە نوێژەکاندا دەیپەرستن؟ وەڵام، کەعبە قیبلەیە، یاخود ئەو ڕووگەیە کە مسلمانان لە کاتی نوێژەکاندا ڕووی تێدەکەن. بەڵام ئەوەش پێویستە بزاندرێت کاتێک مسلمانان ڕوو دەکەنە قیبلە لە کاتی نوێژدا مانای وانییە کە کەعبە پەرستن. مسلمانان جگە لە ئەڵڵاه سوزدە بۆ هیچ کەسێک نابن و پەرستشی ناکەن. ئەمەش لە ئاەتێکی سوورەتی ئەلبەقەرە بە جوانی ڕوون دەبێتەوە کاتێک پەروەردگار دەفەرمێت: قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره. سورة البقرة آية 144. ئیسلام بانگەشەی یەکگرتن و یەکڕیزی ئەکات. وادابنێ کاتێک مسلمانان نوێژ دەکەن ڕەنگە مسلمانێک بیەوێت ڕوو بکاتە باکوور و یەکێتر ڕەنگە بیەوێت ڕوو بکاتە باشوور. ئەمەش گرژی و ناخۆشی بڵاو دەبێتەوە لەناو مسلمانان. جا بۆ ئەوەی پاراستنی یەکڕێزی و یەکبوونی مسلمانان لە بەندایەتیکردنیان بۆ پەروەردگار بێتە دی، مسلمانان داوایان لێکراوە لە هەر شوێنێک بوون ڕوو بکەنە یەک ڕووگە و ئەویش کەعبەیە. هەر بۆیەش ئەو مسلمانانەی کە لە لای ڕۆژ ئاوای کەعبە ژین ڕوو دەکەنە ڕۆژهەڵات، ئەوانەش لە لای ڕۆژهەڵاتی کەعبە ژین بە پێچەوانەوە ڕوو دەکەنە ڕۆژ ئاوا. کەعبە دەکەوێتە چەقی نەخشەی زەوی. مسلمانان یەکەم کەس بوون کە توانیان نەخشەی جیهان بچێشن. نەخشەکەیان بەو شێوەیە چێشە کە باشوور لەسەرەوە و باکوور لە خوارەوە بوو. کەعبەش دەکەوێتە ناوەڕاستی نەخشەکە. دواتر نەخشە کێشە ڕۆژئاواییەکان هاتن و نەخشەیەکی تریان داڕێژا بەو شێوەی کە باکوور لەسەرەوە و باشوور لە خوارەوە بێت. بەڵام لەگەڵ ئەو گۆڕانکاریشدا کەعبە هەر لە ناوەڕاستی نەخشەکە مایەوە. سوڵانەوە بە دەوری کەعبە ئاماژەیە بەبوونی خۆیەکی تاک و تەنها. کاتێک مسلمانان ئەچنە مەسجید الحەرام لە مەکە، ئەوە مسلمانان هەڵدەستن بە سوڕانەوەی بە دەوری کەعبە. ئەم کارش وەک هێمایەک یاخود ئاماژەیەک دادەندرێت بۆ بوونی خۆیەکی تاک و تەنها، چونکە هەروەکو چۆن هەموو بازنەیەک یەک چەقی هەیە، بە هەمان شێوە تەنها یەک خوا هەیە کە شایستەی پەرستش بێت، ئەویش ذاتی ئەڵڵایە. فەرمودەکەی ئیمامی عومەر ڕەضی الله عنه دەربارەی بەردەڕەشەکە الحەجەر الئەسود لە سەردەمی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم ڕووداوێک هەبوو کە ئیمامی عومەر ڕەضی الله عنه بەشێک بوو تێیدا. بە گوێرەی سەحیحی بوخاری بەرجی دووەم بابەتی حەج بەشی 56 و فەرمودەکەی ژمارە 675 ڕووداوەکە بەم شێوێ: کاتێک ئیمامی عومەر پێغەمبەری خودا صلی الله عليه وسلمی بینی بەردەڕەشەکەی ماچ کرد. ئەویش چووە پێشەوە بە بەردەڕەشەکەی وت: من ئەزانم کە تۆ تەنها بەردێکیت کە نە ئەتوانیت سوودم پێ بگەینیت و نە ئەتوانی زیانم پێ بگەینیت. ئەگەر بەهات باو پێغەمبەرم صلی الله عليه وسلم نەدیت بایە کە دەستی پێیا هێنایت و ماچی کردیت، ئەوە هەرگیز دەستم پێدا نەدەهێنا و ماچم نەدەکردی. خەڵک لەسەر کەعبە ڕاوەستاون و بانگیان داوە. لە سەردەمی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم کەسانێک هەبوونە لەسەر کەعبە ڕاوەستاون و بانگیان داوە. ڕەنگە کەسێک هەبێت
بپرسێت لەوانەی کە مسلمانان بە پەرستنی کەعبە تۆمەتبارەکەن باشە چ بتپەرستێک هەیە لەسەر ئەو بتەی کە دەیپەرستێت ڕابوەستێت. دەیەم غەیرە مسلمانەکان ڕێگەیان پێ نەدراوە لە چوونە مەکە. لاپەڕە 113 پرسیار بۆچی غەیرە مسلمانەکان ڕێگەیان پێ نەدراوە لە چوونە مەکە و مەدینە؟ وەڵام بەڵێوە ڕاستە کە لە ڕووی یاساوە غەیرە مسلمانەکان ڕێگەیان پێ نەدراوە بچێتە هەردوو شاری مەکە و مەدینە. ئەم چەند خاڵەی خوارەوە ڕەنگە هۆکاری پشت ئەم ڕێگە پێنەدانە ڕوون بکاتەوە. هەموو هاوڵاتیەک ڕێگەی پێ نەدراوە بچێتە ناوچە سەربازیەکان. من وەک هاوڵاتیکی هیندستانم کەچی هەندێک شوێنی قەدەغەکراو هەیە کە ڕێگەم پێ نەدراوە بچمە ناوی. بۆ نمونە ناوچە سەربازیەکان لە هەموو وڵاتێک چەند ناوچەیەک هەیە کە خەڵکە ئاساییەکان ناتوانن بچنە ناوی. لە ناوچە سەربازیەکان تەنها ئەو کەسانە ڕێگەیان پێدراوە کە ناوی لە سەربازیدا تۆمار کرابێت یاخود ئەوانەی پەیوەندیان بە بەشی بەرگری دەوڵەتەکە هەبێت. ئاینی ئیسلامیش وەک ئاینێکی جیهانی کە بۆ سەرجەم مرۆڤایەتی هاتووە ناوچە پارێزراوە تایبەتیەکانی بریتین لە مەکە و مەدینە. لەم دوو ناوچەیەدا تەنها ئەوانەی بڕوایان بە ئیسلام هەیە یان ئەوانەی بەشێکن لە بەشی بەرگری لە ئیسلام و مسلمانان ڕێگەیان پێدراوە. هەروەکو چۆن شتێکی نەشیاوە ناڵۆژیکیە کە خەڵکە ئاساییەکە بێت و ناڕزایی دەربڕێت لەوەی کە ڕێگەی پێنەدرابێت بچێتە ناوچە سەربازیەکان بە هەمان شێوە گونجاو نییە بۆ ئەوانەی کە بڕوایان بە ئیسلام نییە و ڕەخنە بگرن لە قەدەغەکردنیان و لە چوونە ناو مەکە و مەدینە. فیزەی چوونە ناو مەکە و مەدینە. ئەلیف هەر کەسێک کە بیەوێت بچێتە وڵاتێکی تر پێویستی بە وەرگرتنی فیزەیە تاوەکو بتوانێت بچێتە ئەو وڵاتە. هەر وڵاتێکیش بۆ پێدانی فیزەی کۆمەڵێک یاسا و پێوەر و داواکاری تایبەتی خۆیان هەیە. تاوەکو ئەو داواکاریانە جێبەجێ نەکرێن فیزەکات پێ نادەن. بە یەکێک لەو وڵاتانی کە زۆر بربەرستیان هەیە لە پێدانی فیزە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی لە جیهانی سێهێمەوە دێن کە کۆمەڵێک داواکاری و مەرجی قورس و سەختیان هەیە کە پێویستە جێبەجێ بکرێن تاوەکو فیزەکەت پێ بدرێت. کاتێک سەردانی سینگاپورم کرد کە لە فۆرمی کۆچکردندا نووسرا بوو سزای مردن بۆ فرۆشیار و کڕیارانی مادە هۆشبەرەکان بۆیە ئەگەر بمویستوایە بچمەنە ئەو وڵاتە ئەوە پێویست بوو ڕازی ببم بەو یاسایانە نەک ئەتوانی بڵێم سزای مردن دڕندانەیە. هەر بۆیش پێویست بۆ ڕازی بم بە سەرجەم داواکاریەکانی مەرجەکانی ئەو وڵاتە تا مافی چوونە ناو وڵاتەکەم وەربگرم. سەبارەت بە فیزەی چوونە ناو شاری مەکە و مەدینە بۆ هەر کەسێک سەرەکی ترین مەرج کە داواکراوە ئەوەیە کە ئەو کەسە بڵێت لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕەسوول الله. یازدەم حەرامکردنی بەراز لاپەڕە 116 پرسیار بۆچی خواردنی بەراز لە ئیسلامدا حەرام کراوە؟ وەڵام هۆکاری حەرامکردنی بەراز لە ئیسلام ڕوون و ئاشکرایە. ئەم چەند خاڵەی خوارەوەش چەند لایەنێکی ئەو حەرامکردنە ڕوون دەکاتەوە. لە قورئاندا بەراز حەرام کراوە. قورئان لە 4 شوێندا حەرامکردنی خواردنی بەرازی باس کردووە کە ئەوانەش خودای گەورە دەفەرمێت إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله سورة البقرة آية 173. هروها خداي جورد فرميت حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به سورة المائدة آية 3. هروها خداي جورد فرميت قل لا أجد فيما أوحي إلي محرما على طاعم يطعمه إلا أن يكون ميتة أو دما مسفوحا أو لحم خنزير فإنه رجس أو فسقا أهل لغير الله به سورة الأنعام آية 135. هروها
خدای گەورە دەفەرمێت إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به سورة النحل آية 115. ئەم ئاەتانەی قورئانیش بەسە بۆ مسڵمانێک تاکو بزانێت ئیسلام بۆچی خواردنی بەرازی حرام کردووە. حرامکردنی بەراز لە ئینجیلدا لاپەڕە 117. مەسیحیەکان کە زۆر پەیوەستن بە ئینجیلەوە کەچی هەر ئینجیل خواردنی بەرازی حرام کردووە کە ئەویش لە پەرتووکی لیفی تووکوس. هەروەها بەرازیش کە ئەوانیش دوو سمیان هەیە و هەرچەندە کاوێژیش دەکەن ئەوان پیسن بۆ ئێوە. نابێت لە گۆشتەکەیان بخۆیت، هەروەها نابێت دەست بدەی لە لاشەیان چونکە زۆر پیسن بۆت. لیفی تووکوس 11:8. بە هەمان شێوە حەرامکردنی خواردنی بەراز لە ئینجیلدا و لە پەرتووکی دیۆتێرنۆمی. هەروەها بەراز هەرچەندە دوو سمیان هەیە و کاوێژیش دەکەن ئەوان پیسن بۆ ئێوە. ئێوە نابێت گۆشتەکەی بخۆن، تەنانەت دەست لە لاشەکەشیان مەدەن چونکە زۆر قێزەون و پیسن. بەکارهێنانی بەراز بە هەر جۆرێک دەبێتە هۆی زۆرێک نەخۆشی. مولحید و بێ باوەڕان کاتێک ڕازی دەبن و باوەڕ دەکەن کاتێک بەڵگەیەکی زانستی و بابەتیانەی واقعیانەیان بخرێتە بەردەست. خواردنی بەراز بەلایەنی کەمەوە دەبێتە هۆی 7 جۆری جیاوازی نەخۆشی وەک دروستبوونی چەند کرمی مشەخۆر کە زۆر مەترسیدارن و توانایان هەیە لە ڕێگەی خوێنەوە بگەنە هەموو ئەندامەکانی لەش. گەر بگەنە مێشک تووشی بیرچوونەوە و سەرئێشەی دەکەن و گەر بگەنە دڵ تووشی جەڵدەی دڵی دەکەن و گەر بگەنە چاو تووشی کوێری دەکەن و هەندێک جاریش دەبنە هۆی مردن. بەراز مادەی چەوری تێدایە، نەک هەر ئەوەی بەراز بڕێکی زۆر کەم مادەی دروستکردنی ماس و بکەی تێدایە لە لەشدا، بەڵکو بە پێچەوانەوە مادەی چەوری تێدایە. دواتر ئەم چەوریە بەناو دەمارەکاندا بڵاو دەبێتەوە و دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن و سەکتەی دڵ. هەر بۆیەش هیچ جێگای سەرسۆرمان نییە کە زیاتر لە 150 ئەمریکیەکان تووشی بەرزی پەستانی خوێن دەبن. بەراز یەکێکە لە پیسترین ئاژەڵەکانی سەرزەوی. ئەم ئاژەڵە بۆ گەشەکردن و ژیانی پشت دەبەستێت بە خواردنی پیسایی و پاشماوە. بەمەش بەلای منەوە باشترین پیسی پاککەرەوەیە کە پەروەردگار دروستی کردبێت. لەو گوندانەی کە ئاودەستی لەم سەردەمیانەی نییە و گوندنشینەکان لێرە و لەوێ پیسایی دەکەن، زۆربەی جارەکان بەرازەکان هەڵدەستن بە پاککردنەوەی ناوچەکە. ڕەنگە کەسێک بێت و بڵێت لە هەندێک لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئوسترالیا و بەرازەکان لە شوێن و بارودۆخێکی پاک و خاوێندا بەخێو دەکرێن. ئەو کاتیش هەرچەندە هەوڵ بدەیت تا لە لەوەڕگایەکی پاک و خاوێن کۆیان بکەیتەوە، ئەوە هەر هەمان دەرئەنجامت دەست دەکەوێت بەوەی کە ئەوان ئاژەڵی پیسن. بۆیەش لەو دۆخەدا ئەوان هەڵدەستن بە خواردنی پیسایی خۆیان و ئەوەی دەوروبەریان. بەراز بێشەرمترین ئاژەڵە. بەراز بێ ئابڕووترین ئاژەڵە لەسەر ڕووی زەوی، تاکە ئاژەڵە لەسەر زەوی کە بانگێشتی هاوڕێیەکانی دەکات بۆ کاری جوودبوون لەگەڵ خێزانەکەی. لە ئەمریکا کە خەڵک بەراز ئەخۆن، زۆر جار دوای ئاهەنگ و سەماکردن هەڵدەستن بە گۆڕینەوەی خێزانەکانیان لەگەڵ یەکتر. زۆرێکیان بە یەکتری دەڵێن تۆ لەگەڵ خێزانەکەی من بخەو و منیش لەگەڵ خێزانەکەی تۆ دەخەوم. جابۆیە ئەگەر کەسێک بەراز بخوات، هەر ئەوها وەکو بەرازیش هەڵس و کەوت دەکات. 12. حەرامکردنی ئارەق لاپەڕە 120. پرسیار: بۆچی ئیسلام خواردنەوەی ئارەقی حەرام کردووە؟ وەڵام: ئارەق بە درێژایی تەمەنی کۆمەڵگای مرۆڤایەتی کێشە و بەڵا بووە. بەهۆیەوە خەڵکانێکی بێشومار گیانیان لەدەستدا و ملیۆنانی تریش تووشی ژیانێکی پڕ لە ناجێگیری و دەرونی کرد. ئارەق ڕەگ و بنچینەی زۆرێک لە کێشە کۆمەڵایەتیەکانە. ئامارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی تاوانکاری و نەخۆشیەکانی مێشک و لێکترازانی ملیۆنەها خێزان لە سەرەتا پای جیهان ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەو هێزە وێرانکاریەی کە ئارەق هەیەتی. حەرامکردنی ئارەق لە قورئاندا. قورئانی پیرۆز ئارەقی حەرام کردووە لەم ئاەتەدا. خودای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام
رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. سورة المائدة آية نوهات. حرام كردني آراق لإنجيل ئینجیل لە چەند شوێنێکدا ئاراقی حرام کردووە. ئاراق گاڵتە جاریە، خواردنەوەی بڕێکی زۆر دەبێتە هۆی بارگژی. هەروەها هەر کەسێک بەهۆیەوە هەڵخەڵەتێنرا مانای وایە ئەو کەسە ژیر نییە. پرۆڤێربس 1:20. هەروەها خۆت سەرخۆش مەکە بە شەراب. ئیفیسیسیان 18:5. ڕووداوەکانی داوێنپیسی و دەست درێژی سێکسی و ئایدز زۆرتر لەوانە ڕوودەدات کە ئاراقخۆرن. بە گوێرەی ئامارێکی ناشناڵ کرایمی ڤیکتیمایزیشن قوربانیەکانی تاوانی نیشتیمانی نووسینگەی داد لە بەشی دادی ئەمریکا لە ساڵی 1996 لە هەر ڕۆژێکدا نزیکەی 2713 حاڵەتی دەستدرێژیکردنی سێکسی تۆمار کراون. ئامارەکان ئەوەش دووپات دەکەنەوە کە زۆربەی ئەوانەی دەستدرێژیان کردووە سەرخۆش بوونەوە پاشان تاوانەکەیان ئەنجام داوە. هەر بە گوێرەی ئامارەکان 108 ئەمریکیەکان لە سنووری خێزانەکەیان و لەگەڵ یەکێک لە ئەندامانی خێزانەکەیان یاخود لەگەڵ خزمە نزیکەکانیان کاری داوێنپێسی ئەنجام دەدەن. ئەمەش بەڕادەیەک لە هەر 12 تا 13 کەسێک ئەم کارە ئەنجام دەدات. زۆربەی حاڵەتەکانیش دەرئەنجامی سەرخۆشبوونی یەکێک یاخود هەردوو کەسەکەن بەم کارە هەڵدەستن. لەلایەکی تریشەوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پشت نەخۆشیێکی کوشندەیە وەکو ئایدز بریتیە لە ئاراق خواردنەوە و سەرخۆشبوون. هەموو سەرخۆشیەک لە سەرەتادا بخۆرێکی کۆمەڵایەتی بووە. زۆرێک کەس ناویان لە خۆیان ناوە بخۆرێکی کۆمەڵایەتی بەوەی کە ئەوان تەنها بڕێکی کەم بە شێوەیەکی شارستانی و کۆمەڵایەتیانە دەخۆنەوە. هەر بۆیش ئەوان سەرخۆش نابن. لێکۆڵینەوەکان ئەوەیان خستۆتە ڕوو کە هەموو سەرخۆشێک لە سەرەتادا بخۆرێکی کۆمەڵایەتی بووە. هیچ سەرخۆشێک نییە لە سەرەتادا ئامانجی سەرخۆشبوون و مەستبوون بێت. هیچ ئارەق خۆرێک نییە بتوانێت بڵێت من ماوەیەکی زۆر ئارەق ئەخۆمەوە بەڵام بەهۆی توانی خۆ کۆنتڕۆلکردنم هەرگیز بۆ جارێکیش سەرخۆش نابووم. ئەگەر کەسێک یەک جار سەرخۆش بێت و کارێکی هەڵە بکات ئەوە ئازاری کردنی ئەو کارە هەڵەیە هەر لەگەڵیدا ئەمێنێتەوە. وادابنێ ئەو بخۆرە کۆمەڵایەتیە ئەوەی بە شێوەیەکی شارستانی و بڕێکی کەم ئەخواتەوە و کۆنتڕۆلی خۆی لەدەستدا و مەست بوو. دواتر هەڵسا بەکردنی کاری داوێنپیسی لەگەڵ ئەندامانی خێزانەکەی یاخود دەستدرێژی سێکسی کردە سەر کەسێک با ئەم کارە دواتر پەشیمانی بەدواوە بێت. بەڵام بۆ مرۆڤێکی ئاسایی ئازار و هەستی تاوانباری تا کۆتایی ژیانی لەگەڵی دەمێنێتەوە و ئازاری دەدات. هەردوو کەسەکە جا تاوانبار یاخۆز قوربانیەکە تووشی دار و خانێکی سەختی دەرونی دەبن. حەرامکردنی ئاراق لە فەرموودەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە پەرتووکی سونەن ئەبی ماجە بەرجی 3 بابەت مادە سەرخۆشکەرەکان بەشی 30 فەرموودەی ژمارە 3371. عارەق و شەراب دایکی هەموو کارێکی خراپە و ئابڕوو بەرترین کارە لە کارە خراپەکان. لە پەرتووکی سونەن ئەبی ماجەدا بەرجی 3 بابەت مادە سەرخۆشکەرەکان بەشی 30 فەرموودەی ژمارە 3391. هەر شتێکی سەرخۆشکەر کەوتە ناو بڕێکی گەورەی شتێکی تر ئەوە حەرامە جابا بڕێکی زۆر کەمیش بێت. ئەم فەرموودەیە چ بیانوویەک بۆ ئەوانە نامێنێتەوە کە دەڵێن ئێمە تەنها بڕێکی کەم دەخۆینەوە نەک تەنها ئەوانەی کە ئارەق دەخۆنەوە بێبەشکران لە بەزەیی پەروەردگار بەڵکو ئەوانەشی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیان بە ئارەق خواردنەوە هەبێت لە بەزەیی و سۆزی پەروەردگار بێبەشن. نەخۆشیەکانی پەیوەندیدار بە ئارەق خواردنەوە. کۆمەڵێک هۆکاری زانستی هەیە لە پشت حرامکردنی خواردنەوەی بەکارهێنانی ئارەق و مادە سەرخۆشکەرەکان. بەرزترین ڕێژەی ژمارەی مردن لە جیهاندا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ مادە سەرخۆشکەرەکان. ملیۆنەها کەس ساڵانە گیان لەدەست دەدەن بەهۆی ئاڵوودەبوونیان بە ئارەق و شەرابەوە. لێرەدا نامەوێت زۆر درێژەی پێ بدەم بە باسکردنی هەموو ئەو نەخۆشیانەی پەیوەندیدارن بە ئارەق خواردنەوە چونکە زۆرێکیان ناسراون و ئەزانرێن بەڵام
لێرەدا ئەم کۆمەڵە نەخۆشەی خوارەوە ئاماژە پێدەدەم کە عارەق خواردنەوەی هۆکاریانە. نەخۆشی جگەر کە یەکێکە لە نەخۆشیێک ناسراوەکانی کە دەرئەنجامی مەی خواردنەوەیە. شێرپەنجەی شێر سەرمل و شێرپەنجەی جگەر و شێرپەنجەی ڕیخۆڵە. هەوکردنی ڕیخۆڵە، هەوکردنی سک، هەوکردنی پەنکریاس، هەروەها هەوکردنی جگەر، هەموو ئەو نەخۆشیانە پەیوەستن بە دەرەنجامەکانی خواردنەوەی مەی و عارەق. نەخۆشیەکانی دڵ و بەرزی پەستانی خوێن و تەنگە نەفەسی و سەکتەی دڵ، خواردنەوەی زۆری عارەق هۆکاریانە. ئیفلیزی مێشک و ئیفلیزی لەش یاخود بەشێک لە لەش و جۆرەکانی تری ئیفلیزی پەیوەستدارن بە خواردنەوەی مەی و عارەق. کەمخۆری و کەمی ڤیتامینی پێویست نەخۆشی باون لە نێو ئەوانەی مەی ئەخۆنەوە. نەخۆشکەوتنی بەردەوام کە باوە لە ناو ئەوانەی عارەق ئەخۆنەوە، ئەمەش بەهۆی ئەوەیە لاوازبوونی سیستەمی بەرگری لەش و بەرهەڵستی نەخۆشی کە بەهۆی عارەق خواردنەوە ڕوودەدات. نەخۆشیەکانی سینگ ناسراوە لە ناو عارەقخۆرەکان، هەروەها هەوکردنی سیەکان و ئەو نەخۆشیانەی پەیوەندیان بە سیەکانی مرۆڤەوە هەیە. جۆری ئەو نەخۆشیە باوانەی لە ناو عارەقخۆرەکان لە کاتی سەرخۆش بوون و مەست بوون زۆر جار کەسی مەست بوو دەرشێتەوە. سیستەمی پەرچەکرداری کۆخین و کە سەلامەتی و پارێزگاری بەلەش دەدات پەک دەکەوێت. بەمەش ڕشانەوەکە بە ئاسانی ئەگاتە سیەکان کە لە ئەنجامدا دەبێتە هۆی هەوکردنی سیەکان، لە کۆتاییدا ڕەنگە ببێتە هۆی خنکان و مردن. کاریگەری نەخۆشیەکانی مەی خواردنەوە لەسەر ئافرەت شایستەی بایەخێکی تایبەتە. ئافرەت زیاتر لە پیا و لەشی لاوازە بەرامبەر نەخۆشی جگەر و هۆکارەکانی مەی خواردنەوە. لەلایەکی ترەوە لە کاتی دووگیانبووندا خواردنەوەی عارەق کاریگەری ترسناک و زیانبەخش ئەکاتە سەر منداڵەکە. لەگەڵ ئەمەشدا نیشانەکانی نەخۆشی منداڵ لە ناو سچی دایکدا بەهۆی عارەق خواردنەوە زیاد و زیاتر لە بواری پزیشکیدا ئەدۆزرێتەوە. هەروەها نەخۆشیەکانی پێست و پەیوەندیان بە بەکارهێنانی عارەقەوە هەیە، سووربوونەوەی پێست و سەر ڕووتانەوە و هەتا دوایی. عارەق خواردنەوە نەخۆشیە. دکتۆرەکانی ئەم سەردەمە ڕایەکی زۆر ئاشکرا و ڕوون دەدەن لەسەر عارەق خواردنەوە بەوەی کە عارەق خواردنەوە نەخۆشیە نەوەک ئاڵوودەبوون. کۆمەڵەی توێژینەوەی ئیسلامی نامیلکەیەکی بڵاو کردەوە کە تێیدا هاتووە ئەگەر مەی خواردنەوە نەخۆشی بێت، ئەوە ئەو کات دەبێتە تاکە نەخۆشی کە لە ناو بتڵی شوشەدا بفرۆشێت، بانگەشە و ڕیکلامی بۆ بکرێت لە تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار، مۆڵەتی پێ بدرێت تا بڵاو بێتەوە، دەبێتە هۆی دەستکەوت و داهات بۆ حکومەت، دەبێتە هۆی مردنی لە ناکاو لەسەر ڕێگا سەرەکیەکان، لێکترازانی خێزان و بەرزبوونەوەی ڕێژەی تاوان، نە ڤایرۆس و نە بەکتریا هۆکار نەبێت. عارەق خواردنەوە نەخۆشی نییە، بەڵکو یەکێکە لە تەڵەکانی شەیطان. پەروەردگار بە زانستی ڕەها و بێ سنووری خۆی ئێمەی ئاگادار کردوتەوە لە تەڵە و هەنگاوەکانی شەیطان. ئیسلام کە دینی فیتڕەتە، ناسراوە کەواتای ئاینی سروشتی مرۆڤ ئەدات، هەر بۆیەش سەرجەم ڕێنمایەکانی ئیسلام هەوڵی پاراستن و پارێزگاری ئەکەن لە سروشتی مرۆڤ، کەچی عارەق و مەی خواردنەوە لادانە لە سروشتی مرۆڤ لەسەر ئاستی تاک یاخود لەسەر ئاستی کۆمەڵگا. مرۆڤ بەهۆی مەی و عارەق خواردنەوە بێڕێز دەبێت و پلەیدا دەبەزێت بۆ خوار پلەی ئاژەڵ، ئەو ئاژەڵەی کە مرۆڤ هەمیشە خۆی پێلە و بەرزترە. جا بۆ ئەوەی ئەو نزمبوونەوە و بێڕێزبوونە ڕوونەدات، ئیسلام هەڵسا بە حەرامکردنی خواردنەوەی مەی و عارەق. 13. یەکسانی لە شایەتیدان. لاپەڕە 128. پرسیار: بۆچی شایەتیدانی دوو شایەتی ئافرەت یەکسانە بە شایەتێکی پیاو؟ وەڵام: یەکەم، لە هەموو کاتێکدا شایەتیدانی دوو ئافرەت یەکسان نییە بە شایەتی یەک پیاو. لە قورئاندا لە 3 شوێندا باسی شایەتیدانی کردووە، بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە ڕەگەزی پیاو یاخود ئافرەت بکات. لە کاتی دابەشکردنی میرات پێویستە دوو کەس وەک یەک شایەت هەبن. خودای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا شهادة بينكم إذا حضر أحدكم الموت حين الوصية 2 ذوا عدل منكم أو آخران من غيركم إن أنتم ضربتم في الأرض فأصابتكم مصيبة الموت. سورة المائدة آية 106.
کاتێک دوو کەس ئامادە دەبن لە دادگا بۆ کاری تەلاقدان خودای گەورە دەفەرمێت فإذا بلغن أجلهن فأمسكوهن بمعروف أو فارقوهن بمعروف وأشهدوا ذوي عدل منكم وأقيموا الشهادة لله ذلكم يوعظ به من كان يؤمن بالله واليوم الآخر ومن يتق الله يجعل له مخرجا سورة الطلاق آية 2 بۆ شایەتیدان لەسەر بەیەک گەیشتنی ژن و پیاوێک چوار شایەت پێویستە هەبن خودای گەورە دەفەرمێت والذين يرمون المحصنات ثم لم يأتوا بأربعة شهداء فاجلدوهم 80 جلدة ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون سورة النور آية 4 تەنها لە بابەتی دارایی شایەتیدانی دوو ئافرەت یەکسانە بە شایەتیدانی یەک پیاو لە ڕاستیدا وتنی ئەوەی کە شایەتیدانی دوو ئافرەت لە هەموو بارێکدا یەکسانە بە شایەتیدانی یەک پیاو تەواو بێ بنەما و ناڕاستە تەنها لە یەک دۆخدا ئەم شایەتیدانە دروستە لە قورئاندا نزیکەی 5 ئاەت هەیە کە باسی شایەتیدان ئەکات بەبێ ئەوەی ناوی ئافرەت یان پیاو بهێنێت تەنها یەک ئاەت هەیە لە قورئاندا کە باس لە یەکسانی شایەتیدانی یەک پیاو ئەکات بە دوو شایەتی ئافرەت ئەویش ئاەتی 282 لە سوورەتی ئەلبەقەرە ئەوەی جێی باسە ئەم ئاەتە درێژترین ئاەتی قورئانە پەیوەندیدارە بە بابەتی دارایی و سامانەوە خودای گەورە دەفەرمێت يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه وليكتب بينكم كاتب بالعدل ولا يأب كاتب أن يكتب كما علمه الله فليكتب وليملل الذي عليه الحق وليتق الله ربه ولا يبخس منه شيئا فإن كان الذي عليه الحق سفيها أو ضعيفا أو لا يستطيع أن يمل هو فليملل وليه بالعدل واستشهدوا شهدين من رجالكم فإن لم يكونا رجلين فرجل وامرأتان ممن ترضون من الشهداء أن تضل إحداهما فتذكر إحداهما الأخرى سورة البقرة آية 282 أوي أم آياتي قرآن لي أدويت ما ملو آلوغوري داراییەکانە لەو مامەڵە داراییانە یاخود ئاڵوگۆڕانە کاتێک دەگەنە ڕێککەوتن وا خوازراوە کە بنووسرێتەوە و دوو شایەتیش هەبن سەبارەت بە دوو شایەتەکە ئەوەی کە زۆر خوازراوە ئەوەیە کە هەردووچیان پیاو بن بەڵام ئەگەر نەتواندرا دوو پیاو بهێنرێت ئەو کاتە پیاوێک و دوو ئافرەت بۆ شایەتیدان لەسەر مامەڵەکە پێویستە هەبن ڕەنگە کەسێک هەبێت بڵێت باشە ئەمە بۆچی کەواتە لێی گەڕێ بابەم نمونەیە ئەمە ڕوون بکەمەوە وادا بنێت کەسێک دەیەوێت بۆ نەخۆشیێکی دیاریکرا و نەشتەرگەری بکات جا بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە بە سەرکەوتووی ئەو کەسەوە بەباش ئەزانێت کە دوو پزیشکی نەشتەرگەری شارەزا و لێهات و خاوەن ئەزمون بەم نەشتەرگەریە هەڵسن لە کاتێکدا ئەگەر ئەو دوو پزیشکە دەست نەکەوت ئەوە بێگومان هەڵبژاردننی دووەمی بریتی دەبێت لە پزیشکێکی نەشتەرگەری و دوو مەشق پێکراوی گشتی کە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆس بن لە پزیشکی و نەشتەرگەری بە هەمان شێوە لە مامەڵە داراییەکان ئامادەبوونی دوو پیاو خوازراوترە و باشترە ئاینی ئیسلام وا دەخوازێت لە شوێن کەوتوانی کە پیاو ببێتە ئامادەکاری سەرچاوە داراییەکان بۆ خێزانەکەی جا لەبەر ئەوەی لایەنە داراییەکە خراوەتە سەر شانی پیاو بۆیە ئیسلام بە بەراورد بە ئافرەت زیاتر داوا دەکات لە پیاو کە شارەزا و ئاگدار بێت لە سروشت و چۆنیەتی مامەڵە داراییەکان دەربارەی هەڵبژاردننی دووەم
کە ئەویش یەک پیا و دوو ئافرەت بۆ ئەوەیە کاتێک یەکێک لە ئافرەتەکان هەڵەی کرد ئەوەی تر بیری بهێنێتەوە و ڕاست بکاتەوە. ئەو شەعرەبیەی کە لەو ئاەتەدا هاتووە بریتیە لە وشەی تەضیل بەمانای لێشێوان یاخود هەڵەکردن دێت. ئەمە لە کاتێکدا زۆر کەس لێکدانەوەی هەڵە و ناڕاستیان هەیە بۆ ئەم وشەیە بەوەی پێیان وایە کە مانای لە بیرچوونەوە دێت. لە کۆتاییدا هەموو ئەمانە ئەوە ئەسەلمێنن کە تەنها لە مامەڵە و ئاڵوگۆڕە داراییەکان شایەتیدانی یەک پیا و یەکسانە بە شایەتی دوو ئافرەت. شایەتی دوو ئافرەت یەکسانە بە یەک پیا و لە حاڵەتی کوشتن. هەندێک لە زانایان لەو بۆچوونەدان بەهۆی ئەوەی کە ئەگونجێت هەڵسوکەوت و بارودۆخی ئافرەت ڕەنگە بکەوێتە ژێر کاریگەری حاڵەتەکانی کوشتن. کاتێک ڕووداوێکی کوشتن ڕوودەدات ئافرەت زیاتر ترس دایدەگرێت و دەترسێت بە بەراورد بە پیاو. ئەم لایەنە دەرونیا ئافرەت ڕەنگە وای لێ بکات هەڵە بکات یاخود تووشی لێکتێچوون و لێ شێواندن بێت. هەر بۆیەش هەندێک لە شەریعەت ناسان و یاسادانەران پێیان وایە کە تەنانەت لە ڕووداوەکانی کوشتنیش پێویستە شایەتیدانی یەک پیا و یەکسان بێ بە شایەتی دوو ئافرەت. جگە لەمە لە هەموو حاڵەتەکانی تر شایەتیدانی یەک پیا و یەکسانە بە شایەتیدانی یەک ئافرەت. قورئان بەڕوونی ئاماژەی پێداوە کە شایەتیدانی یەک ئافرەت یەکسانە بە شایەتیدانی یەک پیا و هەندێک لە زاناکان لەو بۆچوونەدان کە پێویستە یاسا یەکسانی شایەتیدانی یەک پیا و بە شایەتی دوو ئافرەت لە هەموو بارودۆخێکدا کاری پێ بکرێت. بەڵام ئەمە هەرگیز ناتوانرێت جێبەجێ بکرێت، چونکە لە قورئاندا لە سوورەتی ئەننور ئایەتی 6دا پەروەردگار زۆر بەڕوونی ئەوەی باس کردووە لە شایەتیدانی یەک ئافرەت یەکسانە بە شایەتیدانی یەک پیا و خدای گەورە دەفەرمێت والذين يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين. سورة النور آية 6. براس دانان شاتداني تنهاي عائشة لسر فرموديك بسبو قبول كردنو براس داناني. عائشة رضا ورحمة خواي لبيت كغيزاني پیغمبري خدا صلى الله عليه وسلم بو نزيكي 2220 فرمودي جيراوتوا كهر هميان بفرمودي صحيح لقلم ددرين كأميش بلغيش يكجار رون بهيز لسر اوي كشايت يك آفرت بهما شيو قبول كراو نرخو بايخي هيا. هنديك لزانايان لسر اورايان كشايت يك آفرت بس لبينيني مانك لمانجي رمضان تێڕامێنە لەوەی کە شایەتی و بینینی یەک ئافرەت بەسە بڕوا پێکراو بێ بۆ یەکێک لە پایەکانی ئیسلام کە ئەویش بە ڕۆژوبوونی مانجی ڕەمەزانە. تەواوی کۆمەڵگای ئیسلامی بە پیا و بە ژنەوە شایەتی ئەو ئافرەتە قبوڵ دەکەن. لەلایەکی ترەوە هەندێک لە زانایان پێیان وایە یەک شایەتی بۆ سەرەتای ڕەمەزان 2 شایەتی بۆ کۆتایی ڕەمەزان پێویستە بێ ئەوەی لە هەردوو بارودۆخەکەدا ڕەگەز گرنگی یاخود بایەخی هەبێت. لە هەندێک حاڵەتدا شایەتیدان و ئامادەبوونی ئافرەت خوازراوترە. لە هەندێک کاتدا ئامادەبوون و شایەتیدانی ئافرەت خوازراوترە و قبوڵکراوترە و شایەتیدان و ئامادەبوونی پیاو نەخوازراوە. بۆ نمونە ئەو حاڵەتانەی کە پەیوەندیدارن بە ئافرەتەوە وەکو کاتی شۆردنی مردوویەکی ئافرەت، ئەو کات پێویستە مردو شۆرەکە ئافرەت بێ. ئەوە نایەکسانیە کە تەنها لە ڕواڵەتی دەرەوەدا وا دەردەکەوێت بۆ هەندێک کەس ئەجینا نایەکسانی نییە. نێوان شایەتیدانی ئافرەت و پیاو لە مامەڵە داراییەکاندا هیچ کات بەهۆی جیاوازی ڕەگەزی ئەم دوانە نییە، بەڵکو هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ جیاوازی سروشت و ڕۆڵی پیا و ئافرەت لە کۆمەڵگای ئیسلامیدا. 4. میرات لاپەڕە 135. پرسیار: بۆچی بە گوێرەی شەریعەتی ئاینی ئیسلام لە میراتدا ئافرەت نیوەی بەشی پیاوێکی بەردەکەوێت؟ وەڵام: میرات لە قورئاندا قورئانی پیرۆز زۆر بە وردی و پوختی ڕێنماییەکانی دابەشکردنی میرات و سامانی باس کردووە بەسەر سوودمەندە ڕاستەقینەکانی میرات. ئەو ئاەتانەی ڕێنماییەکانی دابەشکردنی میراتی لە خۆگرتووە ئەمانەی خوارەوەن. سوورەتی ئەلبەقەرە. خدای گەورە دەفەرمێت:
كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خير الوصية الوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. سورة البقرة آية 108. هروها خدای گەورە دەفەرمێت: والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج فإن خرجن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف والله عزيز حكيم. سورة البقرة آية 240. هروها خدای گەورە دەفەرمێت: للرجال نصيب مما ترك الوالدين والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون مما قل منه أو كثر نصيبا مفروضا وإذا حضر القسمة أولو القربى واليتامى والمساكين فارزقهم منه وقولوا لهم قولا معروفا وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا. سورة النساء آية 7 آية 8 آية 9. هروها خدای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا أن يأتين بفاحشة مبينة وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سورة النساء آية 19. هروها خدای گەورە دەفەرمێت: ولكل جعلنا موالي مما ترك الوالدان والأقربون والذين عقدت أيمانكم فآتوهم نصيبهم إن الله كان على كل شيء شهيدا. سورة النساء آية 33. هروها خدای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا شهادة بينكم إذا حضر أحدكم الموت حين الوصية 2 ذوى عدل منكم أو آخران من غيركم إن أنتم ضربتم في الأرض فأصابتكم مصيبة الموت تحبسونهما من بعد الصلاة فيقسمان بالله إن ارتبتم لا نشتري به ثمنا ولو كان ذا قربى ولا نكتم الشهادة الله إنا إذا لمن الآثمين. فإن عثر على أنهما استحقا إثما فآخران يقومان مقامهما من الذين استحق عليهم الأوليان فيقسمان بالله لشهادتنا أحق من شهادتهما وما اعتدينا إنا إذا لمن الظالمين. ذلك أدنى أن يأتوا بالشهادة على وجهها
أو يخافوا أن ترد أيمان بعد أيمانهم واتقوا الله واسمعوا والله لا يهدي القوم الفاسقين. سورة المائدة آية 106 107 108. هەندێک جار ئافرەت هەمان بڕ یاخود زیاتر لە بەشی پیاوێک لە میراتدا وەردەگرێت. لە هەندێک حاڵەتدا ئافرەت نیوەی بەشی ئەوەی پیاو وەری دەگرێت لە میراتدا وەری دەگرێت. بەڵام ئەوەش دەبێت بوترێت ئەمە لە هەموو کاتێکدا چۆنیەک نییە. لە حاڵەتێکدا مردووەکە لە باوانیدا کەسی نەمابێتەوە و منداڵیش نەبوو جگە لە برا و خوشی، ئەو کات هەردووچیان یەک لەسەر 6 میراتەکەیان بەردەکەوێت. ئەگەر مردووەکە منداڵی هەبوو ئەو کات دایک و باوکەکە بڕێکی یەکسان وەردەگرن کە یەک لەسەر 6 بۆ هەردووچیان. لە هەندێک حاڵەتی دیاریکرا و ئافرەت 2 ئەوەندەی بەشی پیاوێک وەردەگرێت. بۆ نمونە ئەگەر مردووەکە ئافرەتێک بوو کە منداڵ و خوشک و برای نەبوو، لە کەسی نزیکیش تەنها هاوسەر و دایک و باوکی هەبوو، ئەو کات هاوسەرەکەی نیوەی میراتەکەی وەردەگرێت لە کاتێکدا دایکەکە 1 لەسەر 3 و باوکەکەش 1 لەسەر 6 وەردەگرێت. بەمەش دایکەکە 2 ئەوەندەی ئەو بڕە وەردەگرێت لە میرات کە لە باوکەوە وەری دەگرێت. عادەتەن ئافرەت نیوەی بەشی پیاوێکی لە میراتدا بەردەکەوێت. ئەوەی ڕاستە وەک پێوەرێکی گشتی لە زۆر کاتدا ئافرەت نیوەی ئەو بەشە لە میرات وەردەگرێت کە پیاو بەری دەکەوێت. بۆ نمونە لەم دۆخانەدا کت نیوەی بەشی کوڕێک لە میراتدا وەردەگرێت. خێزان 1 لەسەر 8 و هاوسەریش 1 لەسەر 4 وەردەگرێت ئەگەر منداڵی نەبوو. خێزان 1 لەسەر 4 هاوسەریش 1 لەسەر 2 وەردەگرێت ئەگەر مردووەکە منداڵی هەبوو. ئەگەر مردووەکە نەباوک و دایکی مابوو هەروەها نەمنداڵیشی هەبوو، ئەو کات خوشکەکەی نیوەی ئەو بەشەی لە میرات بەردەکەوێت کە براکەی وەری دەگرێت. پیاو 2 ئەوەندەی ئافرەت وەردەگرێت لە میرات چونکە دەبێت لە ڕووی داراییەوە یارمەتی خێزانەکەی بدات. لە ئاینی ئیسلامدا ئافرەت هیچ ئەرکێکی دارایی لەسەر نییە. ئەمە لە کاتێکدا ئەگەر داراییەکانی خێزان خراوەتە سەر شانی پیاو پێش ئەوەی ئافرەتێک ژیانی هاوسەری پێک بێنێت، ئەوە لەلایەن باوک و برایەوە سەرپەرشتی دەکرێت و پشتگیری لێ دەکرێت لە سەرجەم پێداویستیەکانی ژیانیدا. ئەو کاتەشی کە ئافرەتەکە خێزان پێک دێنێت، سەرپەرشتیکردن دەبێتە ئەرکی سەرشانی هاوسەر و کوڕەکەی. ئیسلام بەرپرسیارەتی داراییەکانی خستۆتە ئەستۆی پیاو تاکو بتوانێت تەواوی پێداویستیەکانی خێزان دابین بکات. جا بۆ ئەوەی پیاو بتوانێت ئەم بەرپرسیارەتە جێبەجێ بکات، 2 ئەوەندەی بەشی ئافرەتێکی لە میراتدا بەردەکەوێت. با نمونەیەک بهێنینەوە. ئەگەر کەسێک مرد و بڕی 1500 دۆلاری لە دوای خۆی جێهێشت، ئەو کات لە منداڵەکانی 1 کوڕ و 1 کچ، کوڕەکە 1000 و کچەکەش 500 دۆلارەکە وەردەگرێت لە میراتەکەدا. لە 1000 دۆلارەوە کە کوڕەکە وەریگرتووە وەکو ئەرچی سەرشانی بەرامبەر خێزانەکەی، ئەو ڕەنگە هەموو ئەو بڕە سەرف بکات یاخود ڕەنگە 800 دۆلار لەو بڕە سەرف بکات. بەم پێش کوڕەکە بڕێکی زۆر کەمی بۆ دەمێنێتەوە. لەلایەکی ترەوە کچەکە لەو بڕی وەریگرتووە دەتوانێت سەرفی نەکات و هەر هەمووی هەڵبگرێت بۆ خۆی. بۆیە لێرەدا ئەپرسم باشە تۆ کامیان بە باشتر دەزانی؟ وەرگرتنی 1000 دۆلار و سەرفکردنی 800 دۆلار لەو بڕە یاخود وەرگرتنی 500 دۆلار و هەڵگرتنی تەواوی ئەو بڕە پارەیە بەبێ ئەوەی پێویست بکات سەرفی بکات. 15. ئایا قورئان وتەی خودایە؟ لاپەڕە 141. پرسیار: ئایا توانی بیسەلمێنیت کە قورئان وتەی پەروەردیگارە؟ وەڵامیان پرسیارە لە یەکێک لە بەرهەمەکانی داهاتووماندا بە ناوی ئایا قورئان وتەی خودایە وەڵام دەدرێتەوە ئینشاء الله. بۆچی مسلمانان بۆ چەند کۆمەڵ و مەذهەبێکی فکری جیاواز دابەش بوون؟ پرسیار: ئەگەر مسلمانان بانگەشەی ئەوە دەکەن کەوا ئەوان شوێنی 1 قورئان کەوتون، ئەی بۆچیە بینین دابەش بوونە بۆ کۆمەڵ و مەذهەبی فکری جیاواز؟ وەڵام: مسلمانان پێویستە یەکگرتو و یەکڕێز بن. بەڵێ ئەوە زۆر ڕاستە کە مسلمانان لە ئێستادا لە نێو خۆیاندا پەرتەوازە بوونە. کارەساتە گەورەکەش لەوەدایە کە ئیسلام هەرگیز بەو پەرتەوازە بوونە ڕازی نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئیسلام هەوڵی یەکڕێزی و یەکگرتووی نێوان شوێن کەوتوانی داوە. قورئانی پیرۆز بەم شێوەیە ئەدوێ.
واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون سورة آل عمران آية 103 دەبێت ئەو ڕشتیەی پەروەردگار لەم ئاەتەدا داوای لێکردوون دەستی پێوە بگرین چی بێت؟ ڕشتەی پەروەردگار لەم ئاەتەدا بەمانای قورئان دێت، بەماش قورئانی پیرۆز ئەو ڕشتیەی کە پێویستە مسلمانان هەر هەمویان دەستی پێوە بگرن. پەروەردگار لەم ئاەتەدا دووجار جەخت دەکاتەوە لە یەکگرتن و یەک ڕێزی مسلمانان بەوەی لە یەکەمیاندا دەفەرمێت واعتصموا بحبل الله جميعا، لە دووەمیشدا دەفەرمێت ولا تفرقوا. لە شوێنێکی تردا پەروەردگار بەم شێوەیە دەفەرمێت يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا سورة النساء آية 59. بەمەش دەگەینە ئەو ڕاستی کە مسلمانان هەر هەمویان پێویستە یەک ڕێز بن لە شوێن کەوتنی قورئان و سنەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، پەرتەوازە و لێک دابڕاو نەبن. لە ئیسلامدا ڕێگە نەدراوە بە دروستکردنی کۆمەڵ و گروپی جیاواز. قورئانی پیرۆز دەفەرمێت إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون سورة الأنعام آية 159. لەم ئاەتەدا پەروەردگار داوامان لێ دەکات خۆ بە دوور بگرین لەو کەسانەی کە هەوڵی دابەشکردنی ئاین دەدەن بۆ چەند گروپ و کۆمەڵێک. بەڵام گەر لە ئێستادا لە مسلمان بپرسیت تۆ چیت، ئەوە لە وەڵامدا پێت دەڵێت من سونیم یاخود شیعیم، یاخود ڕەنگە هەندێکی تر پێت بڵێت من حەنەفیم، شافعیم، حەمبەلیم، هەتا دوایی. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم مسلمان بوو. ڕەنگە کەسێک لەو جۆرە مسلمانانە بپرسێت باشە ئەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چی بوو؟ ئایا ئەو شافعی بوو، حەمبەلی بوو یان مالیکی بوو؟ وەڵامی ئەم پرسیارانە هەمووی نەخێرە، چونکە هاوشێوەی سەرجەم پێغەمبەرانی پێش خۆی مسلمان بووە. لە قورئاندا پەروەردگار بەم شێوەیە دەفەرمێت فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله قال الحواريون نحن أنصار الله آمنا بالله واشهد بأننا مسلمون سورة آل عمران آية 52. لهما سورة دا پروردگار رونی دەکاتەوە کە پێغەمبەر ئیبراهیم نەجوولەکە بووە نەمەسیحی بوو، بەڵکو ئەویش مسلمان بوو. پەروەردگار دەفەرمێت ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين سورة آل عمران آية 67. قورئان داوامان لێ دەکات خۆمان بە مسلمان ناو ببین. ئەگەر کەسێک لە مسلمانێکی پرسی تۆ چیت، ئەوە پێویستە لە وەڵامدا بڵێت من مسلمانم، و وەڵامی وەکو حەنەفیم، شافعیم و ئەوانی ترواز دەبێنێت. ئەوە تا پەروەردگار لە قورئانی پیرۆز داوا فەرمێت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين سورة فصلت آية 33. کاتێک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم
نامەی ئەنووسی بۆ پادشا و فەرمان ڕەوا بێ باوڕەکان تا بانگێشتیان بکات بۆ ئاینی ئیسلام. ئاەتێکی سوورەتی ئالی عیمرانی بۆ دەنووسین کە پەروەردگار تێیدا بەم شێوەیە ئەفەرمێت: فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. سوورەتی ئالی عیمران ئاەتی 64. ڕێزگرتن لە زانا گەورەکانی ئاینی ئیسلام. پێویستە کەوا ڕێز بگرین لە هەموو زانا مەزنەکانی ئیسلام بە هەر چوار ئیمامەکەشەوە: ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی شافعی، ئیمامی حەمبەل، ئیمامی مالک، ڕەحمەتی خوا لە هەمویان بێت. ئەوان زانا و تێگەیشتووی لێهاتوو بوون، داواکارین لە پەروەردگار کە پاداشتی هەموو ئەو هەوڵ و ماندوو بوون و تێکەوشانەیان بداتەوە کە لە پێناو ئاینی ئیسلامدا کردویانە. ئەوەی لێرەدا گرنگە بوترێت ئەوەیە کە ناتوانیت کەسێک ڕەت بکەیتەوە هەر لەبەر ئەوەی کە بۆ چوونێکی ئیمامی شافعی یاخود مالکی پێ باشترە و پەسندترە. بەڵام پێویستە کاتێک پرسیار لەو کەسە کرا تۆ چیت لە وەڵامدا بڵێت من موسڵمانم. ڕەنگە هەندێک کەس ئاماژە بدەن بەو فەرموودەی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لە پەرتووکی سونەن ئەبی داود داهاتووە کە فەرموودەی ژمارە 4579 لەم فەرموودەیەدا پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئومەتەکەم دابەش دەبێت بۆ 73 کۆمەڵ. ئەم فەرموودەیە ئەوە دەردەخات کە پێغەمبەر پێشبینی دابەشبوونی ئومەتەکەی کردووە بۆ 73 کۆمەڵ، نەوەک ئەوەی کەوا داوای کردبێت کە مسلمانان هەستن بە دروستکردنی کۆمەڵە و گروپی جیاواز. چونکە قورئانی پیرۆز ئەم جۆرە دابەشکردن و پەرتەوازەی قەدەغە کردووە. ئەوانەی کەوا شوێنی قورئان و سنەتی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم دەکەون گروپ و کۆمەڵەی جیاواز دروست ناکەن، هەر ئەوانە لەسەر ڕێگای ڕاست و دروستن بە گوێرەی فەرموودەیەک کە ترمزی ڕیوایەتی کردووە کە فەرموودەی ژمارە 171 پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئومەتەکەم دابەش دەبێت بۆ 73 کۆمەڵی جیاواز، هەر هەمویان بۆ ئاگری دۆزەخ تەنها یەکێکیان نەبێت. هاوڵەکانیش پرسیان ئەی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم ئەو کۆمەڵەیە چێن؟ ئەویش لە وەڵام داوتی ئەوان ئەو کۆمەڵەیەن کە خۆم و هاوڵەکانم بۆی دەگەڕێنەوە. قورئانی پیرۆزیش لە زۆر لە ئاەتەکان ئاماژەی داوە بەوەی کە گوێڕایەلی خوا و گوێڕایەلی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم ببن. بۆ مسلمانان ئاساییە کە بۆ چوونی هەر زانایەک وەرگرێت کاتێک ئەو بۆ چوونەیە یەکانگیر بێت لەگەڵ قورئان و سنەتی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم. بەڵام ئەگەر بێت و ئەو بۆ چوون و ڕایە پێچەوانەی دژی قورئان و سنەتی پێغەمبەری خودا بوو صلی الله علیه وسلم، ئەوە ڕاستە و خۆ ڕەت دەکرێتەوە و قبوڵ ناکرێت. 16 ڕۆژی دوایی لاپەڕا 141 پرسیار چۆن ئەتوانی بوونی ڕۆژی دوایی بسەلمێنیت؟ وەڵام ئایا بڕواکردن بە ڕۆژی دوایی لەسەر بناغەی باوەڕ و تێگەیشتنی کوێرانە نییە؟ زۆر کەس پێیان وایە ناکرێت کەسێکی خاوەن زانست و ژیری باوەڕی بە ژیانی دوای مردن هەبێت. هەروەها ئەو کەسانە لەو بۆچوونەدان ئەوانەی بڕوایان بە ڕۆژی دوایی و ئەو بڕوایەیان لەسەر بناغەیەکی کوێرانەدا مەزراندووە، باوەڕی من بە ڕۆژی دوایی لەسەر بناغەی تێگەیشتنێکی زانستی و باوەڕێکی ژیرانە دامەزراوە. ڕۆژی دوایی باوەڕێکی لۆژیکی و بابەتیانەیە. نزیکەی 1000 ئاەت هەیە لە قورئانی پیرۆز کە کۆمەڵێک ڕاستی و زانستی تێدایە دەربارەی ڕۆژی دوایی. بڕوانە پەرتووکەکەم قورئان و زانستی سەردەم لە هەماهەنگیدا یاخود دژایەتیدا. زۆر ڕاستی و حەقیقەت لە قورئاندا باس کراون لەم سەردەمانەی دواییدا دۆزراونەتەوە، بەڵام زانست نەگەیشتۆتەوە ئاستەی کە بتوانێت هەموو ڕاستیەکانی قورئان پشت ڕاست بکاتەوە. ئێستا شوادا بنێ 180 ئەو قورئانە باس کراوە، سەلمێنراوە کە ڕاستن و بە تەواوی پشت ڕاست کراونەوە، بەڵام سەبارەت بەو 120 کە دەمێنێتەوە زانست ناتوانێت قسەیەکی یەکلایی کەرانەوە و جێگری هەبێت لەسەر بەهۆی ئەو ڕاستیەی کە زانست لەو ئاستەدانیە کە بیسەلمێنێت یاخود ڕەتی بکاتەوە. بەو زانستە سنووردارەی کە مرۆڤ هەیەی ناتوانێت بڵێت ئەو 120 قورئان یاخود تەنانەت ئاەتێکیش هەڵەیە. هەر بۆیەش کاتێک لە 180 ڕاست بێت و 120شی نەتواندرێت بیسەلمێنرێت کە ڕاستە یاخود نا، ئەو کات ژیری دەڵێت ئەو 120ش بە هەمان شێوە ڕاست و دروستە. بوونی ڕۆژی دوایی کە لە قورئاندا باس کراوە دەکەوێتە ئەو 120 ئەو بەشە نادیارەی کە ژیریم پێم دەڵێت ئەو بەشەش ڕاست و دروستە. چەمچی ئاشتی و بەهای مرۆڤایەتی بێمانا و بێبایەخ دەمێنێتەوە بەبێ بوونی ڕۆژی دوایی.
ئایا دزیکردن کارێکی باشە یاخود خراپە؟ بێگومان وەڵامی مرۆڤێکی ئاسایی بۆ ئەم پرسیارە بریتی دەبێت لەوەی کە کارێکی خراپە. باشە کەسێک کە باوەڕی بە ڕۆژی دوایی نییە چۆن ئەتوانێت قەنەعات بە تاوانبارێکی بەهێز و لێهاتوو بکات کە دزیکردن کارێکی هەڵەیە. وادا بنێ کە من تاوانبارێکی بەهێز و کاریگەرم لە جیهاندا لە هەمان کاتدا کەسێکی تێگەیشتوم و منتیقیم، بۆیە پێم وایە کە دزیکردن کارێکی باشە و چاکە، چونکە یارمەتیم دەدات تا بتوانم ژیانێکی نایاب بۆ خۆم چەنگ بخەم. بۆیە بۆ من دزیکردن کارێکی چاکە و دروستە. لە بەرامبەردا ئەگەر کەسێک هەبێت کە بۆ چوونێکی بابەتیانەی هەبێت و بیسەلمێنێت بۆم کەوا دزیکردن کارێکی هەڵەیە، ئەوە ڕاستە و خۆواز دەهێنم. زۆر کات ئەو کەسانە بەم شێوەیە دەست بە گفتوگۆ دەکەن. ئەو کەسەی دزیەکەی لێ دەکرێت تووشی زەحمەتی و ناخۆشی دەبێت. ڕەنگە هەندێک کەس بڵێت ئەو کەسەی کە دزیەکەی لێ دەکرێت تووشی زەحمەتی دەبێت. بەدڵنیاییەوە من هاوڕام لەگەڵ ئەم قسەیە کە دزیکردن خراپە بۆ کەسی دزی لێکراوە، بەڵام بە بڕوای دزیکردن باشە بۆ من. بۆ نمونە ئەگەر من $1000 بدزم، ئەو کات ئەتوانم ژەمێکی بەتام و چێژ لە چێشتخانەیەکی 5 ئەستێرەیی بخۆم. ڕەنگە کەسێکی تر بتوانێت دزی لە تۆش بکات. هەندێک کەس ڕەنگە بڵێن ڕۆژێک دێت کە دزی لە تۆش بکەن، بەڵام کەس ناتوانێت دزی لە من بکات، چونکە من دزێکی بەدەسەڵاتم و بە سەدان پاسەوانم هەیە. من ئەتوانم دزی بکەم لە هەموو کەسێک، لە کاتێکدا کەس ناتوانێت دزی لە من بکات. ڕەنگە دزیکردن کارێکی پڕمەترسی بێت بۆ کەسانی ئاسایی، بەڵام بۆ کەسێکی بەهێز و کاریگەری وەک من بەو ڕادەیە پڕمەترسی نییە. ڕەنگە پۆلیس دەستگیرت بکات. هەندێک کەس دەڵێن ئەگەر تۆ بەردەوام بیت لە دزیکردن، ئەوە ڕۆژێک دێت و کە لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێیت. بەڵام خۆتەنانەت پۆلیسیش لایەنگری من بگرە، پاڵپشتی کەسانی دەسەڵاتداریشم هەیە. من ئەزانم ئەگەر کەسێکی ئاسایی دزی بکات ئەوە دەستگیر دەکرێت، بەڵام نەک بۆ کەسێکی بەدەسەڵات و کاریگەری وەکو من. بۆیە یەک هۆکاری بابەتیانم پێ بڵێ کە دزیکردن خراپە، ئەو کاتە ڕاستە و خۆ دەستی لێ هەڵدەگرم. ئەو پارەی کە ئەیدزیت بەڕەنجی سەرشانی خۆت بەدەستت نەهێناوە. هەندێک کەس ڕەنگە بڵێن ئەو پارەی کە ئەیدزیت بە ماندووبوون و هەوڵدانی خۆت دەستت نەهێناوە، بەڵکو ئاسان و ئامادەکراوە بۆت. بێگومان منیش هاوڕام لەوەی کە بە ماندووبوونی خۆم ئەو بڕەپارەیەم دەست نەکەوتووە، هەر لەبەر ئەوەشە کە دزیکردنم هەڵبژاردووە، چونکە پێویست ناکا خۆت ماندوو بکەی بۆ پارە پەیداکردن. من ئەپرسم ئەگەر کەسێک دوو هەڵبژاردنی هەبێت لە نێوان دەستکەوتنی پارە و بەڕێگایەکی ئاسان یان بەڕێگایەکی زەحمەت و گران، ئەوە بێگومان هەموو کەسێکی خاوەن ژیری ڕێگا ئاسانەکە هەڵدەبژێرێت. دزیکردن دژی مرۆڤایەتیە. ڕەنگە هەندێک کەس بڵێن ئەوە کارێکی نامرۆڤانەیە و مرۆڤ پێویستە لە خەمی مرۆڤەکانی تر بێت و بایەخ بە بەهەشتیان بدات. منیش ئەپرسم باشە چێ ئەو یاسایی داناوە کە پێی دەڵێن مرۆڤایەتی؟ پاشانیش بۆچی من ئەبێت شوێنی بکەوم؟ ڕەنگە ئەم یاسایە شیا و کاریگەری بێت بۆ کەسانێک کە هەست و سۆز و بەسەریاندا زاڵە، بەڵام بۆ کەسێکی وەکو من کە پشت بە ژیری و عەقڵ لەبەستم ئەو کاریگەریەی نییە و بێمانایە بەلامەوە. ئەوە تا کاتێک ژیریم بەکاردێنم و بابەتیانە بیر ئەکەمەوە ئەبینم کە بایەخدان بە هەست و سۆزی کەسانی تر هیچ سوودێکم پێ ناگەێنێت. دزیکردن کارێکی خۆپەرستانەیە. هەندێک کەس ڕەنگە بڵێن دزیکردن کارێکی خۆپەرستانەیە. منیش ئەڵێم باشە، ڕازیم بەوەی کەوا کارێکی خۆپەرستانەیە، بەڵام بۆچی خۆپەرست نەبم کە بەهۆیەوە ژیانێکی خۆش و نایاب بژیم؟ هیچ بەڵگەیەکی بابەتیانە نییە بیسەلمێنێت کە دزیکردن کارێکی خراپە. کەواتە سەرجەم ئەو بۆچوونانەی کە هەوڵی بە خراپدانانی دزیکردن دەدەن بێبنەما و بێمانا بوون. ڕەنگە ئەم بۆچوونانە قەناعەت بە کەسێکی ئاسایی بهێنن، بەڵام بێگومان بۆ تاوانکارێکی بەدەسەڵات و کاریگەری وەکو من نا. کەواتە هیچ یەکێک لەو بۆچوونانە نەیتوانی خۆڕا بگرن لە بەردەم مەنتیق و ژیری. جابۆیە هیچ جێگای سەرسامی نییە کە لە جیهاندا ئەو ژمارە زۆرەی تاوانکاران ئەبینین. بە هەمان شێوە دەستدرێژیکردنی سێکسی وە خیانەت و تاوانەکانی تر بۆ کەسێکی وەکو من کارێکی باشن و هیچ بەڵگەیەکی بابەتیانە نابینم کە بتوانن ڕازیم بکەن بەوەی کەوا کاری خراپ و هەڵەن. مسلمان ئەتوانێت قەناعەت بە تاوانکارێکی بەهێز و چاک بکات. ئێستا با سەرجەم شتەکان پێچەوانە بکەینەوە. وادا بنێت تۆ تاوانکارێکی بەدەسەڵات و کاریگەری لە جیهاندا، تۆ کەسێکی هەم پۆلیس و هەم کەسانی دەسەڵاتدار لە پشتن، هەروەها سوپایەک کە لە کەسی پیاوکوژ و چەتە لە دەورتن،
منیش مسلمانێکم و هەوڵ دەدەم بۆتی بسەلمێنم کە دزیکردن و دەست درێژیکردن و خیانەتکردن کارێکی هەڵە و تاوانن. ئەگەر بێت و هەمان ئەو قسانەی سەرەوە دووبارە بکەمەوە ئەوە ئەو کات هەمان وەڵاممان دەست دەکەوێتەوە. هەموو مرۆڤێک دادپەروەری دەوێت، هەموو مرۆڤێک حەزی لە دادپەروەریە، ئەگەرچی ئەو کەسە دادپەروەریەی بۆ کەسانی تر نەوێت بەڵام بۆ خودی خۆی دەیەوێت. هەندێک کەس بەهۆی ئەوەی کە مەست بوونە بەهێز و دەسەڵات و کاریگەر بوون بۆیە دەستیان داوەتە ئازاردان و ناڕەحەتکردنی کەسانی تر. کەچی هەر ئەو کەسە تاوانکارانە حەز بەو کەسانە ناکەن کە دادپەروەریان بەرامبەر بکرێت. هۆکاری ئەوەشی کە ئەوان بێ هەست و سۆز و بەزەین بەرامبەر ئازار و ناخۆشی کەسانی تر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوان هێز و کاریگەر بوون و دەسەڵات دەپەرستن. ئەوان لەو بڕوایەدان کە هێز و کاریگەر بوون و دەسەڵات نەک ئەوەی تەنها نادات پەروەریە بەرامبەر کەسانی تر بەڵکو هۆکارێکە کە ئەوان خۆیان پێدەپارێزن لە ستەم و نادات پەروەری کەسانی تر. پەروەردگار بەهێزتر و داد پەروەرترە. لاپەڕا 148. وەکو مسلمانێک هەوڵی قەناعەتکردنی تاوانکارەکە دەدەم بەوەی کە خوایەکی بەهێز و بەتوانا هەیە. پێی دەڵێم کە ئەو خوایە لە تۆ بەهێزتر و دەسەڵاتدارترە، ئەو خوایەکی دادپەروەرە. قورئانی پیرۆز بەم شێوەیە دەدوێت: إن الله لا يظلم مثقال ذرة. سوورەتی النساء ئایەتی 40. بۆچی پەروەردگار سزای من نادات؟ لەبەر ئەوەی تاوانکارەکە کەسێکی زانستیە و مەنتیق و ژیری بەکاردێنێت بۆیە پاش ئەوەی لە ڕێگای ڕاستی زانستیەکانی قورئان ئەگاتە ئەو بڕوایەی کە پەروەردگار بوونی هەیە، بەڵام ڕەنگە ئەو بپرسێت و بڵێت باشە ئەگەر پەروەردگار بەو ڕادەیە بەهێز و دادپەروەرە ئەی بۆچی سزای من نادات؟ ئەوانەی کەستەم و نادات پەروەری ئەکەن پێویستە سزا بدرێن. هەر کەسێک کەستەمی لێکرا بێت بەبێ ئاوردانەوە و لایەنی پێگەی کۆمەڵایەتی و باری دارایی، ئەوە بێگومان ئەو کەسە حەز ئەکات کە کەسی ستەمکار سزا بدرێت. هەموو کەسێک حەز ئەکات کەسی دزیکەر و دەست درێژیکەر سزا بدرێن. هەرچەندە ئەو تاوانکارانە سزا دەدرێن، بەڵام سزادانەکە بەو ڕادەیە نییە کە شیاوی تاوانەکەیان بێت. ئەگەر بێت و تاوانکارێکی بەهێز و کاریگەر لەلایەن تاوانکارێکی بەهێزتر و کاریگەرتر ستەمی لێ بکرێت، ئەوە ستەم لێکراوەکە هەر حەز دەکات تاوانکارەکە ستەمکارەکە سزا بدرێت. ئەم ژیانە تاقیکردنەوەیە بۆ ڕۆژی دوایی. ئەم ژیانە گۆڕەپانی تاقیکردنەوەیە بۆ ڕۆژی دوایی. لەم بارەیەوە پەروەردگار بەم شێوەیە ئەدوێت لە قورئانی پیرۆز: الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. سورة الملك آية 2. كوتا دات پروری لروجی دوائیدا. قرآن پیروز لشوینک دا بم شوی ادوی: كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. سورة آل عمران آية 185. ڕۆژی دوایی لە شوێنی کۆتا دادپەروەریە. کاتێک مرۆڤەکان دەمرن ئەو کات پەروەردگار لە ڕۆژی دواییدا هەر هەمویان زیندوو دەکاتەوە دەشێت کەسێک بەشێک لە سزاکەی هەر لە دنیادا وەربگرێت، بەڵام بێگومان سزا و پاداشتی کۆتایی هەر لە ڕۆژی دواییدایە. ڕەنگە پەروەردگار لەو دنیادا سزای کەسانی دز و دەست درێژکار نەدات، بەڵام بێگومان ئەو لە ڕۆژی دواییدا لێپرسینەوەیان لەگەڵ دەکات، پاشان سزایان دەدات. یاساکانی مرۆڤ چ سزایەکی بۆ هیتلەر داناوە؟ لاپەڕا 150. هیتلەر 6 ملیۆن جوولەکەی لە ماوەی فەرمانڕەواییدا و دەسەڵاتیدا سوتاند. ئەگەر بەهات بە پۆلیسیش هیتلەریان دەستگیر بکردوایە، ئەو کات یاساکانی مرۆڤ سزایەکیان دەبوو بۆ هیتلەر تا دادپەروەری بەرقەرار بکەن. ئەوەی لە دەستیان بوایە لە سزادان ئەوە دەبوو کە هیتلەر بخەنە ئەو ژوورە غازەی کە جوولەکەکانی تێدا بوو. بەڵام خۆ ئەمە تەنها سزای کوشتنی یەک جوولەکەیە، ئەیچی دەربارەی جوولەکەکانی تر. پەروەردگار ئەتوانێت 6 ملیۆن جار هیتلەر لە ئاگری دۆزەخدا بسووتێنێت. پەروەردگار بەم جۆرە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێت: إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا
كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما. سورة النساء آية 56. چەمچی بەهای مرۆڤ یاخۆ چاک و خراپی بێواتا ئەمێنێنەوە بەبێ بوونی چەمچی ڕۆژی دوایی. هەموو ئەو ڕاستیانەی سەرەوە ئەوە دەردەخەن کە بەبێ قەنەعەتهێنان بە کەسێک بەبوونی ڕۆژی دوایی یاخود ژیانی دوای مردن ئەوە چەمچی بەهای مرۆڤ یاخود چاک و خراپ بێمانە ئەمێنێتەوە، بە تایبەتی بۆ تاوانکاری دەسەڵات و کاریگەری و کەستەم و کاری ناڕەوا ئەنجام دەدات. 8. ئەگەر هەموو ئاینەکان هانی خەڵک ئەدەن بۆ چاکەکاری بۆچی ئەبێت تەنها شوێنی ئیسلام بکەوین؟ لاپەڕە 157. پرسیار: ئەگەر لە بنچینەدا هەموو ئاینەکان هانی مرۆڤ دەدەن بۆ کاری چاکە و چاکەکاری کەواتە بۆچی ئەبێت تەنها شوێنی ئیسلام بکەوین؟ ئایا ناکرێت ئاینێکی تر هەڵبژێرین؟ وەڵام بۆنی جیاوازێکی زۆر لە نێوان ئیسلام و ئاینەکانی تر لە بناغەدا سەرجەم ئاینەکان ئامۆژگاری مرۆڤەکان ئەکەن بۆ کردنی کاری چاک و چاکەکاری و خواپەرستن لە خراپە و خراپەکاری، بەڵام ئاینی ئیسلام هەر بەمەوە ناوەستێت. ئیسلام ڕێبەریمان دەکات تا چاکەکاریەکی کردداری حەقیقی بەدەست بهێنین، ڕەجی خراپە و خراپەکاریش لە دەروون و ناخی مرۆڤدا دەربهێنین. ئیسلام ڕەچاوی سروشتی مرۆڤ و ئاڵۆزی کۆمەلگای مرۆڤ دەکات، پشتگوێیان دەخات. ئیسلام ڕێنیشاندەرێکە لەلایەن زاتی بەدیهێنەر، هەر لەبەر ئەمەش بە ئیسلام ئەوترێت ئەددین و الفکرە کە مانای ئاینی سروشتی مرۆڤ ئەدات. نمونەی یەکەم: ئیسلام فەرمانمان پێدەکات بەبەندکردنی دزی و هەروەها ڕێگاکانی ڕیشەکێشکردنی دزیکردن بۆ باس کردوین. ئیسلام چۆنیەتی ڕیشەکێشکردنی کاری دزی بۆ باس کردوین. سەرجەم ئاینە سەرەکیەکان ئەو شوێن کەوتوانەیان فێر دەکەن کە دزیکردن کارێکی خراپە و چەوتە. ئیسلامیش هەمان فەرمان و قسە ئەکات. دەیکەواتە چ جیاوازێک لە نێوان ئیسلام و ئاینێکی تر هەیە؟ جیاوازێکە لەوەدایە کە ئیسلام جگەلەوەی شوێن کەوتوانی فێر دەکات کە دزیکردن تاوانە و کارێکی هەڵەیە، ئەو ڕێچکە و کردارانش باز دەکات کە یارمەتی دامەزرانی کۆمەڵگایەکی کۆمەڵایەتی دەدات کە خاڵیە لە دزیکردن. ئیسلام ئاماژەی بە زەکات دان داوە. لاپەڕە 158. پێویستە لە 2.5 لەو پاشەکەوتەی ببەخشیت کە ساڵی بەسەردا سوڕا بێتەوە. بەمەش ئەگەر دەوڵەمەندەکانی جیهان بە دروستی و تەواوی زەکاتیان بدایە، ئەو کات هەژاری لە جیهاندا نەئەمە، تەنانەت مرۆڤێکت نەدەبینی لە برسێتیدا بمرێت. بڕینی دەست لە ئەنجامدانی کاری دزیکردن. ئاینی ئیسلام سزای دەست بڕینی بۆ ئەنجامدانی دزیکردن داناوە. قورئانی پیرۆز بەم شێوەیە لەم بابەتە ئەدوێت: والسارق والسارقة فقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله والله عزيز حكيم. سورة المائدة آية 38. ڕەنگە بێ باوڕێک بڵێت سزای دەستبڕین و سەدەی 21. بەڕاستی ئیسلام ئاینێکی بێبەزەیە و دڕندانەیە. دەرئەنجامی جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام. ئەمریکا بە یەکێک لە وڵاتە پێشکەوتوەکاندا ئەندرێت لە جیهاندا، کەچی بەداخەوە بەرزترین ڕێژەی تاوانکاری و دزیکردن و بانک بڕینی تێدایە. ئێستا شوادا بنێ کە شەریعەتی ئیسلام لە ئەمریکادا جێبەجێ دەکرێت. هەر دەوڵەمەندێک زەکات دەدات بە پێدانی 1.5 ئەو پاشەکەوتەی لە سەروی 85 گرام زێڕۆ و ساڵی بەسەردا سوڕابێتەوە. لەلایەکی تریشەوە ئەو کەسەی کە دزی دەکات حکومەت وەکو سزایەک هەڵدەستێ بە بڕینی دەستێکی. ئایا بەم شێوەیە ڕێژەی دزی و تاڵانکردنی بانک لە ئەمریکا زیاد دەکات یاخود هەروەکو خۆی دەمایەوە یان ئەوە تا کەمی دەکرد؟ بێ هیچ گومانێک ڕێژەکەی کەمی دەکرد. نەک هەر ئەمە، بەڵکو بوونی یاسایەکی توندی وا ئەبێتە چاوترسی بۆ زۆر دز و تاوانکاری تر. من هاوڕام لەوەی کە لە ئێستادا ڕێژەی دز لە جیهاندا ئەوەندە زۆرە، ئەگەر بێت و دەستی هەمیان ببڕین ئەو کات هەزاران کەس دەستبراو ئەبینین. بەڵام ئەو خاڵەی کە جێگای ئاماژە پێدانە ئەوەیە هەر لەگەڵ جێبەجێکردنی ئەم یاسایە ڕێژەی دزیکردن کەم دەکاتەوە، چونکە ئەو کات دزەکانی تر زۆر بەجددی پێش ئەوە خۆی تووشی مەترسی بکات بیر لە دەرەنجامەکەی دزیکردن دەکاتەوە. بەمەش بیرکردنەوەیکی سادە و ساکاریش لە سزاکە دزەکە سار دەکاتەوە و
ڕێگری لێ دەکات لە ئەنجامدانی دزیەکە. بەمەش ژمارەیەکی زۆر کەم دەمێنێتەوە کە دزی بکەن، لە ئەنجامیشدا ژمارەیەکی کەم دەستیان دەبڕا و ملیۆنانی تری ژیانێکی پڕ لە ئاسایش و سەلامەت دەژیان. بۆیە شەریعەتی ئیسلام شەریعەتێکی کرداریە و دەرئەنجام دەدات بەدەستەوە. نمونەی دووەم، ئیسلام دەست درێژی کردنە سەر ئافرەتی حەرام کردووە و فەرمانی کردووە بە حیجاب و باڵاپۆشی و سزای مەرجیش بۆ دەست درێژی کەری داناوە. ئیسلام ڕێگاکانی لابردن و نەهێشتنی دەست درێژی کردنە سەر ئافرەتانی باس کردووە. هەموو ئاینە سەرەکیەکان دەست درێژی کردنە سەر ئافرەتانیان بە تاوانێکی گەورە و قێزەوەن لە قەڵەمداوە. بە هەمان شێوەش ئیسلام ئەم کاری بە تاوانێکی گەورە زانیوە. دەیکەواتە جیاوازی چیە لە نێوان ئاینی ئیسلام و ئاینەکانی تر؟ لە ڕاستیدا جیاوازیەکە لەوەدایە کە ئیسلام نەک هەر تەنها ڕێنماییان ئەکات بۆ ڕێزگرتن لە ئافرەت و بە گەورە زانینی تاوانی دەست درێژی کردنە سەر ئافرەت، بەڵکو ڕێگە چارەی زۆر بەڕوونی و پوختی بۆ ئامادەکردوین تا لە دواییدا کۆمەلگا بتوانێت خۆی پاک بکاتەوە لەم تاوانە. ئەمریکا بەرزترین ڕێژەی پەلاماردان و دەست درێژی کردنە سەر ئافرەتی تێدایە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بە یەکێک لە وڵاتە پێشکەوتووەکان دادەنرێت، کەچی لە راپۆرتێکی FBI هاتووە کە تەنها ساڵی 1990 لە ئەمریکا 102,555 حاڵەتی پەلاماردان و دەست درێژی کردنە سەر ئافرەتی تێدا ڕوویدا. ئەوەی جێگای سەر سوورمانە ئەوەیە راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات کە تەنها لە 116 حالەتەکان تۆمار کراون. جا بۆ ئەوەی ژمارەی دروستی حاڵەتەکانی پەلاماردان بزانن، ئەوە دەبێت ئەو ژمارەیە کە 102,555 کە راپۆرتەکە داویەتی جارانی 6.25 بکەین، بە هەمان شێوە دەگەینە ئەو ڕاستیەی کە 640,968 حاڵەتی پەلاماردانی سەر ئافرەت لەو ساڵەدا ڕوویداوە. بەمەش ئەگەر بێت و ژمارەکە گەیشتە کە 640,968 دابەش بکەین بەسەر ژمارەی ڕۆژەکانی ساڵ 365 ڕۆژ لە ئەنجامدا دەرئەکەوێت 1756 حاڵەتی پەلاماردان و دەست درێژی کردنە سەر ئافرەت لە ڕۆژێکدا لەو ساڵەدا ڕوویداوە. دواتر راپۆرتێکی تر بڵاو کرایەوە کە تێیدا ئاماژە بە ڕوودانی 1900 حاڵەتی پەلاماردانی ئافرەت دەکات لە ڕۆژێکدا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە گوێرەی ئامارێکی ناشنال کرایمی ڤیکتایمیزیشن. قوربانیەکانی تاوانی نیشتیمانی نووسنگەی داد لە بەشی دادی ئەمریکا تەنها لە ساڵی 1996 نزیکەی 307,000 حاڵەتی پەلاماردانی ئافرەت ڕوویداوە. ئەمە لە کاتێکدا تەنها 131 حاڵەتەکان تۆمار کراون. هەر بۆیش 307,000 جاران 3226 یەکسانە بە 990,322 حاڵەتی پەلاماردان بۆ سەر ئافرەت لە ساڵی 1996 ڕوویداوە. بەم پێش نزیکەی 3713 حالەتی پەلاماردان لە ڕۆژێکدا لە ساڵی 1996 لە ئەمریکا ڕوویداوە. ئەگەر زیاتر وردی بکەینەوە دەردەکەوێت کە لە هەر 32 چرکەیەکدا یەک حاڵەتی دەستدرێژی کردنە سەر ئافرەت ڕوودەدات لە ئەمریکا. لە راپۆرتەکەی FBI لە ساڵی 1990 بەردەوام دەبێت و دەڵێت تەنها لە 110 دەستدرێژی کاران دەستگیر کراون لە کۆی سەرجەم حاڵەتە تۆمارکراوەکان، کە ئەمەش دەکاتە تەنها 101.6 ژمارەی گشتی پەلاماردانی سەر ئافرەت کە ڕوویداوە لەو ساڵەدا. لەوانەشی کە دەستگیر کراون 150 تاوانباران ئازاد کراون پێش دادگایی کردنیان. بەمەش تەنها 0.8 دەستدرێژی کاران ڕووبەڕووی دادگایی بوونەتەوە. بەواتایەکی تر ئەگەر بێت و کەسێک 125 جار پەلاماری ئافرەتی دابێت، ئەوە تەنها یەک جار ئەگەری هەیە کە سزا بدرێت. ڕەنگە هەندێک کەس هێشتا ئەمە بە شتێکی باش بزانن. ئەمە لە کاتێکدا راپۆرتەکە ئاماژە بەوە دەکات لەوانەی کە ڕووبەڕووی دادگا بنەوە 150 سزای ساڵێک زیندانیان بۆ دەرکراوە. دەبێت ئەوەش بزانین کە یاسای ئەمریکا سزای 7 ساڵ زیندانی داناوە بۆ ئەو جۆرە تاوانە. دادوەریش نەرمی و لێبوردەیی ئەنوێنێت بەرامبەر ئەوانەی کە یەکەم جاریانە ئەم تاوانە ئەنجام دەدەن. بهێنە پێش چاوی خۆت کەسێک 125 جار پەلاماری ئافرەت دەدات و هەوڵی دەستگیرکردنیشی تەنها یەک جارە. لەگەڵ ئەمەشدا 150 کاتەکان دادوەر لێبوردەی و نەرمی دەنوێنێت و سزای ساڵێک زیندانی دەردەکات. ئیسلام چارەسەری کردداری گونجاوی هەیە بۆ کێشەکانی مرۆڤ. ئاینی ئیسلام باشترین شاڕێگای ژیانە، چونکە ڕێنمایی و فێرکاریەکانی بریتی نین لە کۆمەڵە نووسراوێکی وشک و بەڵک و
چارەسەری گونجاو و کردداری واقعین بۆ کێشەکانی مرۆڤایەتی. بەمەش ئیسلام ئەنجامی باش و ئەرێ جا لەسەر چ ئاستی تاک یاخود لە ئاستی کۆمەڵ ئەدات بەدەستەوە بە جێبەجێکردنی تەواوی ڕێنماییەکانیان. بەڵێ ئاینی ئیسلام باشترین ڕێبازی ژیانە بۆ مرۆڤایەتی، چونکە ئاینێکی کردداری و بابەتیانەی جیهانیە کە تەنها بۆ تاکە ڕەگەزێک یاخود نەتەوەیەکی دیاریکراو نەنێنراوە. 19. جیاوازی زۆر و قەبە لە نێوان ئیسلام و کردداری مسلمانان. لاپەڕە 165. پرسیار: ئەگەر ئیسلام باشترین ئاینە، کەواتە بۆچی مسلمانان ناڕاستگۆ و متمانە پێنەکراون و کاری وەکو فێڵکردن و بەرتیلدان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەکەن؟ وەڵام ڕاگەیاندنەکان قسەی ناڕاست بۆ ئیسلام هەڵدەبەستن. بێ هیچ گومانێک ئیسلام باشترین ئاینە، بەڵام لەبەر ئەوەی ڕاگەیاندنەکان کەوتونەتە دەست ئەو ڕۆژئاوایانەی کە لە ئیسلام ئەترسن، ئیسلام بە شێوازێکی ناشرین پیشان دەدەن. ڕاگەیاندنەکان هەواڵ و زانیاری هەڵە و دژ بە ئیسلام بڵاو دەکەنەوە. ئەوە تا زانیارێکی هەڵە و نادروست دەربارەی ئیسلام بڵاو دەکەنەوە، یان ئەوە تا وێنەی ئیسلام بە شێواوی و ناڕێکیەوە پیشان دەدەن، یانیش ئەوە تا خاڵێکی ئیسلام لە ناو کۆمەڵە خاڵێک بەدەستکاری ناتەواویەوە ئاماژە پێدەدەن و دەیوروژێنن. کاتێک بۆمبێک لە شوێنێک ئەتەقێتەوە، ڕاستە و خۆ یەکەم گروپی خەڵک کە تۆمەتبار بکرێن، تەنانەت بەبێ بوونی بەڵگەش بریتە لە مسلمانان، بەمەش دەبنە سەردێری هەواڵەکان. بەڵام کاتێک ئەوە ڕوو نەبێتەوە کە مسلمانان بێتاوانن و نامسلمانێک بەرپرسیارە لە کارەکەی، ئیتر وەکو پێویست بایەخی پێنادرێت و وەک هەواڵێکی گرنگ نایەتە بینین. ئەگەر مسلمانێک 50 ساڵە کچێکی 15 ساڵی مارە بکات، ئەمەش دوای ڕەزامەندی کچەکە، ئەمە دەبێتە هەواڵی سەرپەڕی یەکەمی ڕۆژنامە و گۆڤارەکان. بەڵام کاتێک کەسێکی نامسلمان 50 ساڵە دەستدرێژی سێکسی دەکاتە سەر کچێکی 6 ساڵان، ئەوە ڕەنگە تەنها بە کورتی لە پەڕەکانی ناوەوەی ڕۆژنامە و گۆڤارەکان ئاماژەیەکی سادەی پێ بدەن. هەموو ڕۆژێک بەگشتی 2713 حاڵەتی پەلاماردان ڕوودەدات لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، کەچی لە هەواڵەکان ئەوە بایەخی پێنادرێت و من هیچ ڕەخنەیان لێ ناگرم، چونکە ئەو جۆرە کارە بۆ ئەوان بۆتە شێوازی ژیانیان و ڕۆژانە ڕوودەدات، خاڵی ڕەش لە هەموو کۆمەلگایەک. من ئەزانم کە مسلمان هەن کە ناڕاستگۆ و متمانە پێنەکراون و فێڵ دەکەن، بەڵام ئەوش دەبێت بزانین کە ڕاگەیاندنەکان بە شێوەیەک باسی لێوە دەکەن، وەک ئەوەی تەنها کە کۆمەلگای ئیسلامی و مسلمانان بەم کارانە هەڵاسن. لە هەموو کۆمەلگایەک کەسانی خراپ بوونیان هەیە، کۆمەلگای ئیسلامیش بەدەر نییە لەمە. من مسلمان ئەناسم کە ئارەق خۆرە و زیاتر لە نامسلمانێک ئەخواتەوە. مسلمانان بە کۆمەڵ باشترینن. سەرەڕای بوونی ئەو خاڵە ڕەشانە لە کۆمەلگای ئیسلامی کەچی مسلمانان بە کۆمەڵ یاخود لە شێوەی گروپێکدا باشترین کۆمەلگای جیهانن. ئێمەی مسلمانان گەورەترین کۆمەلگاین لە نەخواردنەوەی ئارەقومەی. بە کۆمەڵ ئێمەی کۆمەلگایەکین کە بەرزترین ڕێژەی خێر و بەخشین ئەنجام دەدەین. هیچ کۆمەلگایەک لە جیهاندا نییە کە وەک کۆمەلگای ئیسلامی بێت. کاتێک باس دێتە سەر جوامێری و سەنجینی مرۆڤ، یاخود خۆپارێزی و خۆ دوورگرتن لە مەی و عاراق، یاخود ئەو کاتەشی باسی بەهای مرۆڤ و بەها بەرزەکانی کۆمەلگا دەکرێت. بڕیار لە باش و خراپی ئۆتۆمبیلێک مەدە لەسەر بناغەی شوفێرەکە. وادابنێت تۆ دەتەوێت دوایین مۆدیلی ئۆتۆمبیلی مارسیدس هەڵبسەنجێنیت، ئەبینیت کەسێک کە بە تەواوی لە لێخوڕین نازانێت، دەست دەکات بە لێخوڕین و لە ئەنجامدان خۆی بە شتێکدا ئەچێشێت و زیانێکی زۆر بە ئۆتۆمبیلەکە ئەگەێنێت. ئایا تۆ لەم دۆخەدا چێ بە بەرپرسیارە زانیت؟ ئۆتۆمبیلەکە یان شوفێرەکە؟ بێگومان ئەوەی شایستەی لۆمەکردنە شوفێرەکەیە. بۆ زانینی باشی ئۆتۆمبیلەکە ناکرێت سەیری شوفێرەکە بکەین، بەڵکو ئەوەی پێویستە لێکۆڵینەوە لە توانە و تایبەتمەندیەکانی ئۆتۆمبیلەکە بکەین. بۆ نمونە، خێرایی ئۆتۆمبیلەکە چەندە؟ چەند سوتەمەنی بەکاردێنێت؟ یاخود تایبەتمەندی و سەلامەتی تێدا چۆنە؟ بە هەمان شێوەش ئەگەر من لەوەدا هاوڕا بم لەگەڵت کە مسلمانان هەمویان خراپن، بەڵام خۆ ناکرێت بە سەیرکردنی مسلمانان بگەینە بڕیاردان بەسەر ئاینی ئیسلام. ئەگەر ئەتەوێت باشی و خراپی ئاینی ئیسلامت بۆ دەربکەوێت، ئەوە پێویستە بڕوانیتە سەر چاوە سەرچیەکانی ئیسلام، کە ئەوانیش قورئان و سنەتی پێغەمبەری خودان صلی الله عليه وسلم. لە ڕێگای هەڵسەنگاندنی باشترین شوێن کەوتوانی ئیسلام هەڵسەنجێنە.
ئەگەر تۆ هەر بەڕاستی دەتەوێت باشی و خراپی ئۆتۆمبیلەکە تاقی بکەیتەوە ئەوە شوفێرێکی شارەزا و لێهاتوو بێنە بە هەمان شێوە بۆ هەڵسەنگاندنی باشی و خراپی ئیسلام ئەوە پێویستە باشترین شوێن کەوتووی هەڵبژێریت بۆ هەڵسەنگاندنی کە ئەویش پێغەمبەرە صلی الله عليه وسلم. جگە لە مسلمانەکان کۆمەڵە مێژونووس و نووسەرێکی ڕاستگۆ و دوور لە هیچ دەمارگیری و لاگیریەک کە مسلمانیش نین ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە کە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم باشترین مرۆڤە لە جیهاندا بە گوێرەی پەرتوکەکەی مایکل ئێت هارت کە بە ناوی 100 کەسایەتی کاریگەری مێژوو پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کەسایەتی یەکەمە و لە پێشەوەی هەموویانە. زۆر نمونەی تر هەن لەم جۆرە نووسەر و مێژ و نووسە ڕاستگۆیانەی کە ستایشی پێغەمبەری خوددایان کردووە صلی الله عليه وسلم، لەوانەش کەسانی وەکو تۆماس کارلیل، لامارتین و هەتا دوایی. 20. ناوبردنی ئەوانەی مسلمان نین بە کافر. پرسیار: بۆچی مسلمانان ئەوانەی کە مسلمان نین هەراسان ئەکەن بەوەی بە کافر ناویان دەبەن؟ وەڵام: کافر واتە ئەو کەسەی کە شتێک ڕەت دەکاتەوە. وشەی کافر وەرگیراوە لە وشەی کوفر کە بە مانای شاردنەوە یاخود ڕەتکردنەوە دێت. لە زاراوەی ئیسلامیشدا کافر بە کەسێک ئەوترێت کە ڕاستی و حەقیقەتی ئیسلام ڕەت بکاتەوە یاخود بیان شارێتەوە، بەمەش بەو کەسە دەوترێت نامسڵمان. جا ئەگەر نامسڵمانێک ئەوەی پێ هەراسانکردن بێت ئەگەر بە کافر بانگ بکرێت ئەوە دەرئەنجامی هەڵە تێگەیشتنی لە ئاینی ئیسلامە. بۆیە ئەو کەسە پێویستە پەنا بەرێتە بەر سەرچاوێکی گونجاو دەربارەی تێگەیشتن لە ئیسلام و وەزاراوە ئیسلامیەکان. ئەو کات نەک هەر هەست بە هەراسان بوون ناکات، بەڵکو بگرە ئیسلام بۆ ئەمە بەرز ئەنرخێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.